بەشی نۆهەم لە ڕۆمانی قاچی چەپم لاپەڕا 131 بەناونیشانی لۆردیس. هەر لە ڕۆژگارەکانی سەرەتای تەمەنمەوە شەیدای میوزیک بووم. وەکو منداڵێک بۆ ماوەیەکی دوور و درێژ بە تەنیشتی رادیۆوەدا دەنیشتم و گوێم لەو جۆری ئاوازانە دەگرت کە زیاتر کەمەندکێشیان دەکردم. زۆر بە شوێنەی فێری ئەوە بوومە و ئاوازانە لێک گوێ بکەمەوە و بڕیارمدا ئەو جۆرەیانم خۆش بوێ کە سەرجەم ئەندامەکانی ماڵەوە دژی بوون و هەرگیز گوێبیستی نەدەبوون. دواتر بۆم ڕوون بۆ ئەو جۆرەیان پێی دەگوترێت میوزیکی کلاسیک. تا گەورەتر دەبووم پتر خۆشیم پێی دەهات و پێوەی دەنووسام. هەر کاتێک دایکم دەیبینیم ئاوا بەو جۆرە بە سەرسامیەوە بە دیاریەوە دانیشتوم و گوێ لە ئاهەنگێکی میوزیک یان ئۆپێرا دەگرم تەماشایەکی دەکردم و بەدەم بۆڵەیەکەوە دەیگوت ئایلە دەستخۆت و میوزیکە شێتانەکەت. بەڵام بەتەنێ ئەو ڕۆژەی لە نهۆمی سەرەوە خەریکی نووسین بووم. شتێک لە جوانی ڕاهەی میوزیک فێر بووم. لە پڕێک پارچەیەک لە دەنگێکی کپی میوزیک لە رادیۆکەی نهۆمی خوارەوە خۆی گەیاندە ناو گێچکەکانم. کتۆپڕ لەسەر چرپاکە ڕاپەڕیم و هەر بەنیوە بازدان بەسەر پلیکانەکاندا هاتمە خوارێ و ئەوەندەی بۆم کرا بەس کە خشێ خۆم گەیاندە ناندینەکە. لەوێ دانیشتم و دەروێشانە گوێم بۆ شل کرد. ئاوازێکی هێواش و شاهانە و پڕشکۆ بوو. بە جۆرێک دەهاتە ناو گێچکەمەوە ئەستەم بۆ بتوانم خۆمی بۆ ڕابگرم. لەوە دەچوو ئاوازەکە بیەوێ بە قوڵایی هەناومدا شۆڕ بێتەوە خوارێ و هەرچی ئەندامێک خوددا بە منی داوە نەرم نەرم بیان شێلێت. هەموو گیانمی لەگەڵ خۆیدا هێنا بۆ لەرزین و پڕی دەکردم لە شادی. دانیشتم و هەتاکو دوایین شەپۆلی لەرینەوەکانی ئامێرەکان لە گوێچکەمدا کۆتاییان هات بەو جۆرە لە دنیا وردەبوومەوە هەر وەکو ئەوەی ئەو ئاوازە بۆ من دانرابێت. دواتر بۆ ماوەیەکی دوور و درێژ بە بێدەنگی دانیشتم هەر بۆەوەی بەتەنێ ڕێگەیەک بدۆزمەوە بتوانم بە هێواشی بگەڕێمەوە بۆ ناو ژیانی سادەی ڕۆژانەی خۆم. جاری یەکەمم بۆ گوێ لە پارچە میوزیکی لارگۆی هاندڵ بگرم. بۆ من ئەزمونێکی لایەت نەچوو بوو. موزیک دنیایەکی تری لە بەردەم من داواڵا کردبوو. دنیایەکی جوان و گەشاوە. دەمێک پڕ لە هەراوهۆریا و گاڵتە و گەب. بەڵام زۆرینەی دەمەکان غەمگین و ئەندێشاوی. من بێجگە لە رادیۆ لە هیچ شوێنێکی دیەوە گوێم لە موزیک نەگرتووە و هەرگیزیش لە ژیانمە ئۆپێرایەکەم نەبینیوە یاخود جارێک بۆ نمایشی سەمفۆنیایەک نەچووم. بەڵام زۆری لێ نەخواستم. هەر زۆر بە خێرایی ئاوازدانەرە گەورەکانم ناسی و ئاوازەکانیانم بۆ لێک جودا دەکرانەوە. شۆپان یەکێک بوو لە هەڵاوێردەکانم. ئەگەر بۆم بڕەخسایە بە درێژایی ڕۆژدا دەنیشتم و هەر بەتەنێ گوێم بۆ ئاوازی پیانۆکەی شل دەکرد. زۆر جار کەدا دەنیشتم و گوێم بە موزیک دەبەخشی هەستێک دای دەگرتم بەوەی ژیانم بەو جۆرەی من بیرم لێ دەکردەوە ئەوەندە وشک و ناخۆش و بێسەرۆبەرە نییە. پێم وا بوو هەر هەمووی وەکو پارچە کارتۆنە وردیلەکانی گەمەیەکی لەبەریەک هەڵوەشاو بوو. لێرە و لەوێ پارچە پارچە لە پێش دەممدا زۆر بە وریاییەوە کەوتبوون و وای دەخواست هەر هەمووی لە یەک کۆ ببنەوە و شێوەیەک ببەخشن. کاتێک گوێم لە موزیک دەگرت هەستم بەوە دەکرد شەپۆلێک لە هەست و سۆز لە قوڵاییەوە سەر دەردەهێنێ و هێمنم دەکاتەوە و ئەو هیوایم پێدەبەخشێ لەگەڵ خۆیدا پەیمانێکی نادیار یاخود پەیامێکی لەگەڵ خۆیدا هێنابێت. بەڵام من هەر بەتەنیا ئەو هەستم لەو دەمەدا لەلا دەخڵقا کە موزیک لە ئارادا بوو. هەروەکو ئەوەی بەر لەوەی دەرگاکان پێوە بدرێن و پەنجەرەکاندا بخرێن شنەبایەکی فێنک و ڕۆشناییەک لە ئاسمانەوە بێت. ئیدی لە دوای ئەوە شتێکی دی بۆ من بەجێ نەما بوو. هەر ئەوەم لە پێش بوو بگەڕێمەوە بۆ لای پێنووس و لاپەڕەکانی خۆم و خۆم بە سەریاندا شۆڕ بکەمەوە. لە کاتێکدا خوشک و براکانم هەمویان گەورە دەبوون و بە ڕێگەی خۆیاندا دەڕۆیشتن و لەبەر چاوی مندا چیدی و خوشک و برا مێرد منداڵانەی من دەمناسین و هەبوون وەها نەدەمانەوە و دەبوونە کۆمەڵێک ژن و پیاوی زل و زەبەلاح. موزیکی لێ دەربکەیت ئەم ماڵەش شێوەی بەندین خانەیەک بوو لە ناو دیوارەکانیدا کۆت کرابووم. ئارەزوم دەکرد لە ڕووی ئەو هەستە بەدامان و بەزیندا بتەقێمەوە. ڕقم لەوە بوو کە سەرنجم دەدا داڕوخاوم. بەڵام ئەوەی هێزی بوون بوو ڕۆژێک لە ڕۆژان لە ناو مندا هەڵدەقوڵی خەریک بوو لە ناو مندا دەچۆڕایەوە و نەدەما. وام لێ هاتبوو دەترسام لەو بیرکردنەوەی کە بەرەنگاری ڕۆژێکی تر دەبمەوە. لە هەموو ئەوەش ترسناکتر خەریک بوو هەستم بەوە دەکرد شتێکی گێلۆکە، شتێکی دڵڕق و بێهەست و سۆز خۆی لە پشتی غەمگینیمەوە حەشارداوە. ئەگەر بیرێکم لە خوداوەند کردبێتەوە تەنیا لەو کاتانەدا بووە کە هەستێک لە کینە و ناڕەزایی دایپۆشیوم. هەموو شەوێک لەگەڵ ماڵەوەدا نوێژم کردووە
بەڵام زۆر ئامێریانە ئەو کارم ئەنجام داوە بەبێەوەی هیچ پەرۆشی و بەتەنگەوە هاتنێک لە پشتی ئەو تانەوە بووبن کە دەمگوتن. تەنانەت پێم وابوو خوداوەند لەگەڵ گەورەبوون و پیربوونی مندا بەرەو ئەوە دەچوو لە شوێنی خۆی نەمابێت. ڕۆژێکیان خانم مەگوایر هات بۆ لام و گوتی کریستی پێت چۆنە بڕۆیت بۆ لۆردیس؟ بە درێژایی ژیانم گوێم لە خەڵکانێک دەبۆ باسی ئەو جێگەیەیان دەکرد و خۆزگەیەکی لە مێژینەشم هەبوو بڕۆم و سەردانێکی بکەم. بەشێکی لەبەر خاتری سەرڕۆیی گەشتکردن خۆی بوو. بەشەکەی تریشی ئەگەرچی من بڕوایەکی ئاینی ئەو تۆم نەبوو لەگەڵەوەی لای خۆشم دەرم نەبڕی بوو، بەڵام لە ناخەوە هیوایەکی قۆڵم هەبوو بەوەی کە موعجیزەیەکم لێڕۆ بدات. پێم خۆشە من گوتم، بەڵام ئەی بۆ پارە چۆن دەبێت؟ کاتێک دایکم لە بازارکردن گەڕایەوە ئەوەمان لای باس کرد و گەلێکی پێخۆش بوو. ئیدی دەستمان کرد بە دانانی ڕێو شوێنی گەشتەکەمان. هەموو گەشتەکە لەسەر من 34 پاوەند دەوەستا. ئەو خەڵکانەی گەشتەکەیان ڕێکخست بوو پێیان دەگوترا کۆمەڵەی لۆردەکان. ئەوان 10 پاوەندی گەشتەکەیان خست بۆ سەر شانی خۆیان. ڕۆژی دواتر دایکم سەردانی خاڵۆژن می کرد و ئەویش هەر ئەوەندەی بۆ کرا 5 پاوەندی تری بخاتە سەر. خراپ نییە، مەگوایر خانم بەدەم خەندە پڕ لە میهرەبانیەکەی خۆیەوە ئەوەی گوت. منیش بزانم ئەوەی ماوەتەوە بە ڕێگەیەکی تایبەت پەیدای ناکەم. هەوڵ دەدەم هەموو هاوڕێکانم لە دەوری خۆم کۆ بکەمەوە و هانیان بدەم بۆ ئەوەی یاری کاغەزم لەگەڵ بکەن بەرامبەر بە پارچە پارەیەکی ئەوتۆ. دەبێت کارێکی وا بکەم هەر هەمویان بدۆڕێن و دوجار ئێمەش بتوانین ئەو پارەی ماوەتەوە بۆ گەشتەکەی تۆی کۆ بکەینەوە. من دەمزانی ئەو کارە مەیسەر دەبێت، هەر بۆ جۆرەش کەوتەوە. چەند کاتژمێرێک بەر لەوەی گەشتەکەمان دەست پێ بکات زۆر پەرێشان بووم. ئەوە یەکەمین گەشتێکم بوو بۆ دەرەوەی وڵات و لەوەش خراپتر هەر بە تەنیا گەشت دەکەم و کەسێکی نزیکی خۆمم لەگەڵ نییە. ئەو بیرکردنەوەیش تۆقاندە بوومی. کەسێک هەیە لەوە تێبگات من چۆن خواردن بخۆم، ئەی چۆن خۆم بشۆم و جلوبەرێک بگۆڕم و کێ یاری دەم دەدات بۆ ئەوەی بڕۆمە ناو جێوبانەکەم. تەنانەت من تەمەنم 18 ساڵان بوو. هێشتا دەبوو کەسێک خواردن بکات بەدەمەوە و جلوبەرگەکانم بۆ بگۆڕێت و گەرماوم پێ بکات. باوکیشم هەر هەموو ئەو کارانەی بۆ ئەنجام دەدام. بێجگە لە قاچی چەپم تەواوێک کەسێکی دەستە پاچە و بێدەرەتان بووم. ئەو کاتی لەگەڵ مەگوایار خانم و مێردەکەی کە هەر بۆ خۆشی ماشێنەکەی داهژوو دایکم بەرەو فڕۆکەخانە ماڵەوایی لێکردین. دەبوو کاتژمێری 3 بەیانی فڕۆکەکەمان دەستی بە فرین بکردایە. منیان خستە سەر دەستەبەرەیەک و لەلایەن 2 پیاوی بەتوانایی هێزی فریاگوزاریەوە خستیان مەناو فڕۆکەکەوە. لەبەرەوەی بارودۆخی منوانە بوو هەر لەسەر دەستەبەرەکە بمهێڵنەوە. لەسەر کورسێکی تەنیشت پەنجەرەکەەوە دایان نیشاندم. ئەوەش منی تەواو دڵخۆش کرد. هەموو شتێک بۆ پەڕی وردبینیەوە بەڕێوە دەچوو. هەموو شتێک لەناو فڕۆکەکەدا شوێنی ئارامی و حەسانەوە بوو. بە جۆرێک لەبیرم چووەوە لەوە بەردوودڵی بە هیچ جۆرێک دایگرت بێتم. پزیشکەکە هەتا بڵێ کەسێکی زۆر باش بوو، قەشەکەش تا بڵێ کەسێکی ناسک بوو. هەموو پەرستارەکانیش یەک لە یەک باشتر بوون، بە تایبەتی ئەو دانەیەیان کە چاوێکی ڕەش و قژێکی زەرد و ناسکی هەبوو. من ناوم لێ نابوو گێلاسی گەی و زۆری نەبرد بەسەر دەریای ئێرلەندەدا بەرز بووینەوە و کەنارەکانی ویڵزمان تێپەڕاند و کەناڵی ئینگلیزیشمان بڕی. ئێستاش بۆ یەکەمین جار لە گەشتیارەکانی هاوڕێم ڕانی. لەسەر کورسیەکەی تەنیشتمەوە کیژۆڵەیەکی 19 ساڵان دانیشتە بوو. قژە قاوەیە سوورباوەکەی بەسەر ڕوخ سارە ناسکەکەیدا شۆڕ بووبوونەوە خوارێ. ئەگەرچی پێوەی دیار بوو تاڵاوێکی زۆر هێرشی بۆ دێنێ و سەرباری ئەوەش بربڕەی پشت و هەردوو قاچی ئیفلیج بوون کەچی هێشتا بە چاوەکانی هەر پێدەکەنین. لە تەمەنی 10 ساڵانەوە تووشی ئیفلیجی منداڵان هاتبوو. لەو دەمەشەوە هەرگیز بۆی نەکرابوو جارێکی تر بە دووپێکانی خۆی ڕێبکات. من و ئەو بووینە هاوڕێ و پێگوتم ناوی مایرایە و لە هەرێمی ویکۆ هاتووە. دەربارەی ئەو کتێبانەی خوێندبوونیەوە و ئەو فلیمانەی تەماشای کردبوون و ئەو خوشکەشی کە هەمیشە دەڕۆی بۆ سەماکردن و دواتر دەهاتەوە ورد و دریشتی هەموو شتەکانی خۆی بۆ دەگێڕامەوە. قسەی بۆ کردم. بە دوو چاوی خەوناویەوە تەماشایەکی پەنجەرەکەی کرد و گوتی منیش خۆشە بۆم هەڵبکەوێت تەنیا جارێک بڕۆم سەما بکەم. پێم وابوو سەرباری هەموو شتێک هێشتا هەر ئاسوودەیی دەنوان. بەڵام دواتر گوێم لە ناڵینی بوو. چاوم لێ بوو دەستی گرتبوو بەناو چاوانیەوە هەروەگەوەی ئازار تەنگی پێڵچنی بێت. ڕۆژێک هەردێت جارێکی دی بە دوو قاچەکانی خۆم بکەومەوە ڕێ
ئیدی ئەو دەم دەچم بۆ یەکەمین سەمای خۆم. 2 ڕۆژ دواتر لە لۆریس کۆچی دوایی کرد. کوڕێکی بچکۆلانەی تریشمان لەگەڵ بۆ خەڵکی ناوچەی کیری بوو. ناوی دانی بوو. کەسێک بوو چەند هەفتە لەوە بەردەسەڵاتی بەسەر ئەوەدا نەما بوو چیدی هەردوو قاچ و دەستی ڕاستیشی بەکار بێنێت. هەموو ئەوەی باسی دەکرد ئەو مانگایە بوو لە کێڵگەکەیاندا لەسەر دۆشینی ڕاهاتە بوو. ئێمە هەر هەمومان شۆخیمان پێدەکرد لەبەرەوەی بە زمانێکی لادەیە نەدەدووە، بەڵامەوە تەنگەتاوی نەدەکرد و هەر بەردەوام بوو لەسەر باسکردنی مانگاکەی کە ناوی نێڵی بوو. تەنیا خەونی ئەوە بوو چاک ببێتەوە و جارێکی دیسە لە نوێ بڕوات نێڵی بدۆشێت. ژنێکی بەتەمەن لە گۆشەیەکدا دانیشتە بوو. هەردوو دەستی ئیفلیج بوون و قاچەکانیشی تەوا و شێوا بوون و هەمیشەش هەر نوێژی دەکرد. گەنجێکی بەهێزیش کە ڕوخساری تیشکی ڕۆژ سووتان دەبووی هەردوو چاوی بە تەواوی کوێر بووبوون. کیژۆڵەیەکی بچکۆلەی دەم بە خەندەش لەوێ بوو، هەم کەڕ و هەم لاڵیش بوو. بووکە شوشە گەورەکەی بۆ پەڕی تونند و تۆڵیەوە باوەش کردبوو. لەبەردەمەوە تۆنی چیچکەی کردبوو کە هەردوو دەست و قاچی نەمابوون. گەنجێکی ڕووخۆش و خاوەنی دەنگێکی دڵڕەوێن بوو. ڕێک لە پشتیشمەوە ژنێکی گەنج کە تازە شووی کردبوو ڕاکشا بوو. ساڵێک لەمەوە بەر لە دوای لەدایکبوونی یەکەم منداڵیەوە تووشی نەخۆشی سیل هاتبوو. ڕەنگ زەرد و لاواز لەسەر دەستە بەرەیەک کەوتبوو. جارجار زۆر بە لاوازی دەکرۆزایەوە. چەند ڕۆژێک بەر لەوەی بگەڕێنەوە بۆ دوبلن تووشی لە هۆشچوون بوو. بە جۆرێک مرد کە هێشتا هەر بەدەم ئازارەوە بوو. کاتێک ئەو هەموو خەڵکەم دەبینی کارێکێک لەوان بەدەم ئازار و ژانی نەبراوەی خۆیانەوە دەتلانەوە ڕۆشناییەکی نوێم لێ هەڵهات. من تەواوێک سەرسام مابووم. هەرگیز ئەندێشەی ئەوەم نەکردبوو ئەو هەموو ئازار و ژانە لەم دنیاەدا هەبێت. هەر کتومت وەکو قاق لە جندۆکەیە گوا بووم لەناو هێلکە شەیتانۆکە تەسک و تروسکەکەی خۆیدا خۆی حەشاردا بێت و هەر بەتەنیا ئێستاش سەرنجی ئەو دنیا پڕ لە حەشاماتەی دابێت واکەوتە بۆ پشتی سەریەوە. هەر تەنیا ئەوەندەش نەبوو ئەو خەڵکە گیرۆ دەبووبن، بەڵکو بۆ پەڕی سەرسامیەوە ئیفلیجی و پەکەوتەی ئەوان زۆر لەوەی من کۆڵەوارتر بوون. ئەوەش دەگەڕایەوە بۆ ئەوەی هەرگیز پەیوانە بوو ئەوە کارێکی شیاو بێت. وام هەز دەکرد تاکو ئێستا خوێراییمدا هاتبێ و هەر هێندەی ئەم تۆز و تاوە بۆم کرابێ بە چاوەکانی خۆم دنیا ببینم و بە دڵی خۆم هەستم بەباری پڕ لە ئازار و گرانی ئەوانی تر کردبێ. ئەو کارە ساتەی بەسەر من هاتووە لە چاو ئەوەی ئەواندا بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێن. لە کۆتاییدا فڕۆکەکەمان لە فڕۆکەخانەی چار بزنیشتەوە و بەوەش ئێمە لە ناو خاکی فەڕەنسادا بووین. لە پەنجەرەکەی خۆمەوە تەماشایەکی دەرەوەم کرد و ڕیزە چیاکانی پێرێنیس لە دوورەوە دیار بوون. لەو کاتەدا خەریک بوو لە فڕۆکەخانەکەدا دەبەزین. خەڵکانێک هەبوون لێرە و لەوێ تەماشایان دەکردین. زۆربەیانە و جوتیارانە بوون لە کێڵگەکانی دەور و پشت خەریکی کار بوون و من لە ئاسمانەوە چاوم لێیان بوو، هەروەکو پارچە پەڕۆ بوو ناوەدا پەرش و بڵاو بووبوونەوە. زۆری نەبرد ئێمان لە فڕۆکەکە هێنایە خوارەوە و لە ماشێنێکی فریاگوزاری دوا بەتاڵ و بەناو ڕێگەیەکی درێژی پڕ لە پێچاوپێچ بەرەو خەڵوەتگایەکیان بردین. دەبوو ئەو حەود ڕۆژەی حەجەکەمان لەوێ بەسەربەرین. ئەو جێگەیە شارۆچکەی لۆردی بچکۆلە بۆ خۆی بوو. کاتێک ڤانەکە خۆی گەیاندە ناو مەیدانەکە و لە پێشی خەڵوەتخانەکە داوەستا، بۆ یەکەمین جار چاوم کەوت بەو کڵێسا کۆنە بەناوبانگە و بەو مەیدانە قەشەنگەی ڕۆزاریش. ئەو گومە زەلول پێچە درێژ و باریکەش بە خۆی و ئەو خاچە ئاڵتونیەوە بەناو ئەو ئاسمانە پرشنگدارە شینەدا بە حەوادا هەڵچوو بوو. لەناو قوڵایی هۆڵی کڵێساکەوە ئاهەنگێکی خۆش داهاتە گوێ. گرۆپێک لە دەنگ خۆشان سرودێکیان بۆ مریەمی دایک دەشڕێ. هەرەوەندەی گەیشتینە ئەوێ چاومان بە حەشاماتی ئەو خەڵکە کەوت لە ناو مەیدانەکە کۆ ببوونەوە. هەندێک لەسەر ڕژنەوە چۆکیان دادا بوو، هەندێکیش لەسەر کورسیەکان دانیشتبوون و خەریکی خوێندنەوە بوون، یاخود لە بەردەم تیشکی خۆرەکەدا خۆیان هەڵخستە بوو. کەسانێک بۆ ناوەدا دەهاتن و دەچوون و سەرگەرمی وێنەگرتن بوون. لە ماشێنی فریاگوزاریەکە دەریان هێناین و لەسەر جۆرە گالیسکەیەکیان داناین کە هەر بەڕێک شای چینی دەچوو بەرەو ناو خەڵوتگەکەیان پاڵ پێوەنین. ئێستا نیوەڕۆ بە تەواویدا کەوتە بوو. لە دەرەوە تیشکی خۆر لە ناو ئاسمانێکی ڕووندا قرچە قرچی داهات. بەڵام لە ناو هۆڵی خەڵوتخانەکەدا هەموو شتێک ڕۆشن و فێنک بوو. خوانی ئێوارە هەرزوو ئامادەکرا. پەرستارێکی گەنج بە کەوچک خواردنی دەکرد بەدەمەوە. زۆرم برسی بوو. بەبێ ئەوەی هیچ شەرمێ بکەم زۆر باش نانم خوارد. بۆ ڕۆژی یەکەم نەیان بردینە دەرەوە بۆشکەوت.
بەڵکو ئامۆژگاریان کردین دوایە و گەشتە دوور و درێژە پشوویەک بدەین. هێشتا هەر هەستم کرد لەناو ئەو ژینگە سیر و سەمەرەیەدا منداڵێکی بچکۆلانم. لە شەوێکدا هەستم بە تەنیاییەکی نامۆ دەکرد و پێم وابوو پشتگوێ خراوم. هەوڵمدا هەر چۆنێک بووە نوێش بکەم، بەڵام بەردەوام بیرکردنەوە لە ماڵەوە و دایک و باوکم تەواو بەگیریە نابووم. ئەو کاتەی خەریک بوو سرم لەژێر سەرچەفەکەدا بشارمەوە بدەمە پڕمەی گریان، دەرگاکە کرایەوە و پەرستاری شەو خۆی کرد بە ژووردا. دڵم لە شوێنی خۆی ڕاچڵەکی. ئەوە گێلاسی گەیو بوو. قژ و ئەگریجەی ئاڵتونی خەریک بوو لەم لاولای ئەو کڵاوە سپیەوە کە لە سەری کردبوو ڕایان دەکردە دەرەوە. چرپا بە چرپا دەگەڕا و دەیویست لەوە دڵنیا بێت هەر هەمومان لەو شەوەدا ئاسوودە و بێگرفتین. گەیشتە لای چرپاکی منەوە بۆ پەڕی میهرەبانیەوە پێکەنی و لێی پرسییم ئەگەر پێم خۆش بێت کەمێک سەرینەکەم بۆ بەرز بکاتەوە. بەڵێ پێم خۆشە. ئەگەرچی من سەریشم تەواوێک بەرز و لە شوێنی خۆیدا بوو، بەڵام زۆر بە خێرایی ئەوەم ڕاگەیان. ئەها دەی باوا بێت. پێکەنی و لێواری سەرچەفەکەی چەند جارێک ڕاکێشا و خستیەوە ژێر دۆشەکەکە و سەرینەکەی بۆ ڕاستکردنەوە. ئاوا پێت خۆشە؟ زۆر. من گەمنگێکم کرد. بەر لەوەی خەو بڕژێتە چاوەکانم دوای شتێک بەیادم دەهاتەوە. خەندە ناسکەکەی ئەو بوو کاتێک خۆی نوشتاندبەوە بە سەرما و جلوبەرگەکانی بۆ ڕێکدەخستنەوە. ئەو شەوە زۆر بە قوڵی لێی خەوتم. ڕۆژی داهاتوو بەرەو گەرماوە بەناو بانگەکانی ساڕێژکردنەوەیان بردین. کاتێک گەیشتی ناوێ خەڵکانێکی بێشومار لە هەمونەتەوە جیاوازەکان لە پێش ئێمەوە لەوێ کۆبووبوونەوە و هەر هەمویان چاوەڕی ئەویان دەکرد ئەو ئاوایان بەرکەوێت کە لە کانیەکی ژێر زەمینیەوە دەهاتە دەرێ و گەلێک گەرماوی نوێیان لەسەر دروست کردبوو. چاوەڕوانی نۆرەی خۆم بووم. تەماشایەکی ئەم لاولای خۆم کرد. بڕوا دەکەم نزیکەی 300 کەسێک دەبوون لە بەردەم گۆڕەپانێکی بچکۆلانەی کۆنکرێتی نزمدا. لەو شوێنەی گەرماوەکەی لەسەر دروست کرابوو گرد بووبوونەوە و 3 بەشی ئەو خەڵکەش هەروەکو منی فلیج بوون و بە پشت و پەنای گالیسکەوە هاتبوونە ئەوێ. هەندێکیش لەوانە بۆیان نەدەکرا ڕێکدا بنیشن و دەبوو بە درێژایی کاتەکان لەسەر پشتیان ڕابکشێن. کەسانێک هاتبوون هەر 4 پەلیان نەمابوو. ژمارەیەکی بێشوماریش بە گۆچان ڕێیان دەکرد و لە شوێنێک بۆ شوێنێکی دی بەو پەڕی گرفتەوە دەچوونە پێش. کەسانێکی زۆرم دی بێدەست، بێپا، بێچاو بوون. کەسانێکی شەروەکو لاشەی زیندووا بوون و لە ژێر تیشکی خۆری تازە هەڵاتوودا ڕاکشا بوون. شوێنەکە کتومت هەر بە گۆڕەپانی موعجیزەکانی ڕۆمانەکەی ڤیکتۆر هۆگۆ دەچوو. لەناو هەموو ئەوانەدا هەستم دەکرد زۆر بچکۆلە و بێبایەخم. ئێستا نۆرەی من بوو گەرماو بکەم. بە گالیسکەکەەوە چوومە پێشێ و 2 پیاوی فەڕەنسی لەسەر کورسێکی تەختەیان دانام و ڕوتیان کردمەوە. هەموو پێچەکانی گەرماوەکە لە بەردی مەرمەر بوو. دەمی گەرماوەکە چاڵێکی قوڵ بوو لەناو ئەرزەکەدا هەڵکەنرابوو. بە چەند پلیکانەیەک بۆی دەڕۆشتینە خوارەوە بۆ ناو ئاوەکە. لەسەر دیوارەکەیەوە بەرەوە خاچێکی تەختەی سادە هەڵواسرا بوو. لە ژێریەوە بە پیتی لاتینی نوێژی پیرۆزی لەسەر هەڵکەنرابوو. زۆر بە ناسکی هەریەکەیان دەستێکی دایە باڵم و بەرزیان کردمەوە و بەسەر پلیکانەکاندا بردیان مەخوارێ و زۆر بە شوێنەی شۆڕیان کردمەوە بۆ ناو ئاوەکە. هەرەوەندەی هەستم کرد سرم چووە ژێر ئاوە ساردەکەوە هەنا سەبڕکێم پێکەوت. بە خێرایی دەریان هێنامەوە. یەکێک لە پیاوەکان بە ئینگلیزیەکی تێکشکا و لێ پرسییم ئایا دەمەوێت جارێکی دی لە ئاوەکەم هەڵبکێشنەوە؟ سەرێکی ئارەزوم بۆ لە قاندن و جارێکی دی شۆڕیان کردمەوە بۆ ناو ئاوەکە. گوێم لێ بوو هەردوو پیاوەکە لە سەر و منەوە بە فەڕەنسی نوێژیان لەسەر دەخوێندم. دەریان هێنامەوە دەرێ و یەکێک لە پیاوەکان خاچێکی بچکۆلانەی لە لێوەکانم هێنایە پێشێ بۆ ئەوەی ماچی بکەم. ڕەنگە هەر بە تەنیا کتومت بۆ خۆی ئەندێشەیەکی ڕوود بوو بێ. دڵنیانیم بەڵام هەر بە دوای ئەوەدا لە ئاوەکە هێنانمە دەرەوە هەستم کرد جارێکی دی لەدایک بوومەتەوە. هەروەکو لە گۆڕ هاتنە دەرەوە بوو بۆ ناو ڕۆژی ڕووناک. ئەو پاشنیوە ڕۆیە بۆ یەکەم جارە شکەوتەکەم بینی. ئێستا لە ناو شارۆچکەی لۆرد تفت هەڵ بدایە بۆ ئاسمان نەدەکەوتەوە خوارێ. کاتێک بەرەو مزراکە لەسەر گالیسکەکەمەوە پاڵیان پێوە دەنام و بەناو لێشاوی حاجیەکاندا بردیانم. دنیا پڕی بوو لە زمانی جۆرا و جۆر: فەڕەنسی، ئیتاڵی، ئیسپانی، پۆرتوگالی، سویدی، دانیمارکی و گەلێک زمانی دی کە ئیتر هەر بە ئاوازی گۆرانێکی شێتانە دەچوو. گرنگ نەبووە و کەسە لەکوێوە هاتووە. لە دووبلنیان لە ڕۆم، لە پاریزیان لە ستۆکهۆڵم.
لە میلانیان لە مەدرید. ئەو ڕۆژە هەموو پێکەوە یەک ئامانجیانە بوو، ئەویش نوێشکردن و خۆزگە خواستن بوو. کاتێ چوومە ناوەشکەوتەکەەوە هیچم نەدی، تەنیا خەڵکانێک نەبێت چۆکیاندادا بوو، سەریان شۆڕ کردبووەوە. بەڵام هەموو شتێک بۆ پەڕی بایەخ پێدانەوە کاری بۆ کرابوو. بەو جۆرەی ڕێگەیەکیشیان بۆ گالیسکەکان کردبووەوە کە بتوانن لە مەزراکە نزیک بکەونەوە. ئەوەندەی نەبرد لەگەڵ ئەوانی دی خۆم لەبەر دەمستونی قوربانیگەکەدا بینیەوە. بە شەرمێکەوە سرم هەڵبڕی و نیگای چاوم لەسەر بەژن و باڵای پەیکەرێکی مەڕمەڕ گیرسایەوە. پەیکەری خاتونێکی شۆخ و شەنگی باڵابەرز بوو، بەکەوایەکی شینەوە و کیژۆڵەیەکی جوتیاری بچکۆلانەش لە بەردەمیدا کڕنوشی بردبوو. دەستەکانی شادیان لێدەباری. لە نشینگەکەی خۆیەوە کە لەسەر ڕووی دیوارێکی بەردینەوە داتاشرا بوو، مەریەمی پاکیزە زۆر بەهێمنی لە لێشاوی منداڵەکانی خۆی وردەبووەوە کە ئێستاکێ هەر هەمویان پێکەوە لەبەر پێکانی ئەودا بە چۆکدا هاتبوون و سەرباری خۆشەویستی غەمگینیەکی پڕ لە خۆشییان نیشان دەدا. نوێژم کرد و پاڕامەوە کە چاک ببمەوە. ئەو شەوە منیش یەکێک بووم لەوانەی هاوبەشی کە ژاوەی هەڵکردنی مەشخەڵانی ئەو شارە بچکۆلانەیەم کرد. ناتوانم هەروە بە سادەیی ئەو دیمەنە لە یاد بکەم. لە کاتژمێری 7 ئێوارەوە تاکو کاتژمێری 8 هەزاران کەس لە گۆڕاپانی ڕۆزاری کۆبووبوونەوە. کاتێک تاریکیدا کەوت لەگەڵ خۆیدا گرد و گردۆڵکەکانی ئەو ناوەی هەموو بە تەمێکی تەنەکدا پۆشی. هەزاران مەشخەڵ داگیرسان و کە ژاوەی ڕێڕۆیشتن لە کڵێسەوە بەرەو ناوجەرگەی مەزراکە دەستی پێکرد و سەرۆک و پێشڕەوانی هەموو ئەو کڵێسانەی لەو ڕێوڕەسمی حەجەدا هاوبەشیان کردبوو لە ڕیزی پێشەوە بوون. سەرتاپای کڵێساکە لە ناو مەخمەڵی تاریکایی و شەوەدا یەک پارچە دەدرەوشایەوە. ئەو دەمەی بەناو شارۆچکەکەدا هەموو ڕێگەمان بەرەو وەشکەوتەکە دەبڕی، بەرەو ئەو شوێنەی مەزراکەی تیا هەڵکەوتە بوو. هەموو خەڵکەکە تێکرا دەنگیان بەرز کردبووە و سرودی ئاینی سڵاوت لێبێت مەریەمی پاکیزەییان دەگوتەوە. ئاوازەکە لە ناو فێنکایی و شەوە ناسکەدا بەرەو ئاسمان بەرز دەبووەوە و لە ناو گرد و گردۆڵکەکاندا دەنگی دەدایەوە. هەزاران کەس لە پشتەوە هێڵێکیان دروست کردبوو، هەر هەمویان مەشخەڵیان بەدەستەوە گرتبوو. بای فێنک ئاگرەکەی لەگەڵ خۆی بە شوێنەی دەهێنا و دەبرد. لە بەرامبەریشدا ئەگەر ڕۆشنایی ئەو مۆمەنە بووایە کە لەسەر قوربانگە مەڕمەڕیەکە دەسووتا، ئەشکەوتەکە بە تەواوی نوقمینێ و تاریکی دەبوو. حەشاماتی خەڵکی بەدەم گۆرانی گوتنەوە بە دەوری مەزارەکەدا بە شێوەی نیوە بازنەیەک کڕنوشیان بردەبوو. ئاگری مۆمەکانیان دیمەنەکەی بە تەواوی ڕۆشن کردبووەوە و پرشنگی ڕووناکیش ئەو کڵاوە مرواریەی دەدرەوشاندەوە کە لە سەری مریەمی پاکیزەییدا بوو. ئەوە نازدارترین چرکە ساتی ژیانم بوو. کاتێک گەیشتینەوە بۆ ناو خاکی دوبلن من نووستە بووم. ئەو کاتە باگا هاتمەوە کە دەستێک کەوتە سەرشانم و کەمێک ڕایوەشاندەم. گەیشتینەوە خاکی دایک. بە تەماڵیەکەوە تەماشایەکم کرد و خەریک بوو باوێشکم دەدا. کاتێک گێلاسی گەیوم بینی بەدەم خەندەیەکی گەشاوەوە لەبەر دەممدا وەستا بوو. نازانم لەکوێوە زانی بووی من بە قاچی چەپم وێنە دەکێشم. هاتبوو لێی دەپرسیم ئەگەر گەیشتینەوە ماڵێ و کاتێکی ئەوتۆم بۆ ڕەخسا دەکرێت وێنەیەکی بۆ بکێشم؟ بۆ پڕی گەرم و گوڕیەوە سەرێکم بۆ لەقان، تاکو دڵنیای بکەمەوە لەوەی کە لەم دنیاەدا کاتی تەواوم بۆ ئەو هەیە و بۆ خۆی کەی ئارەزوو بکات دەتوانێت سەردانم بکات. داوای ناونیشانی ماڵەوەی لێکردم. هەوڵمدا ناونیشانەکەی پێ بدەم، بەڵام هەموو ئەوەی لە زارم هاتنە دەرەوە دەنگە دەنگێکی ناساز بوو. هەوڵمدا جارێکی تر ناونیشانەکەی بدەمێ، بەڵام تووشی ناومێدی هاتم. ئیدی زۆر کێویانە پێڵا و گۆرەوی قاچی چەپم فڕێدا و بەرەو دواوە نوشتامەوە و قاچی چەپم بەرەو سرم بەرز کردەوە و قەڵەمێکم لە گیرفانی سەر سنگی ئەو دەرهێنا و زۆر بە خێرایی ناونیشانی ماڵەوەمانم لەسەر کتێبی نوێژەکەی نووسی. دەمی ڕۆیشتن بوو. لەو کاتەدا بەرزیان دەکردمەوە بۆ ناو ئەو ماشێنی فریاگوزاریەی کە دەبوو بمگەیەنێتەوە بۆ ماڵێ. ئاوڕێکم بۆ دواوەدایەوە. بینیم لەگەڵ گەنجێکی باڵا بەرزی قەشخاو کە یەکێک بوو لە هاوکارەکانی لەسەر پلیکانی فڕۆکەکە وەستا بوو پێدەکەنی. ڕقم لەو پیاوە دەبووەوە. تا ئێستاشی پێوە بێت هێشتا بۆ وێنەکە نەهاتووە و پەیوەندیشی پێوە نەکردوم. ماڵەوە خانەوادەکەمان دوای هەفتەیەکدا بڕان بەگەڕانەوەم ئاسوودە بوون. منیش ببینینی و هەموو ڕوخسارە گەلێک ئاسوودە بووم. فەڕەنسا وڵاتێکی جوان بوو، بەڵام کیمەیج بۆ من زێدی لەدایک بوونە. من هێشتا لە ڕوودانی ئەو هەموو دیمەنە سەیر و سەمەرانەی کە بینی و من ئەو هەموو خۆشیانەی کە پێیاندا گوزەرم کردبوو سرم گێژی دەخوارد.
ئەو هەفتەی ڕابردوو لەناو ئەو هەموو ڕووداوانەی بەسەرمدا هاتبوون و ئەو هەموو خەڵکانش کە ناسی و من خودی خۆمم لەبیر چووبەوە. بەڵام ماڵەوە شتێکی ترە. لێرە هەموو کەس ئەو پەڕی سادەوە ئاساییە. تەنیا من نەبێت خوشک و براکانم وەکو و خەڵکانە نین کە من لە لۆردیس دەمبینین. ئەوان دەتوانن بە پێی خۆیان هاتوچۆ بکەن و بدوێن و وەکو کەسانێکی ئاسایی هەر شتێک بکەن خۆیان ئارەزویانە. کاتێک پیتەر یاخود پادی هەر کامیان دەدوێن وشەکان ئەوەندە بەڕوونی لە دەمیانەوە دێنە دەرەوە کە هەر کەس گویان لێ بگرێت بێ هیچ گرفتێک لەوە تێدەگەن کە چی دەڵێن. بەڵام کاتێک من دەدوێم هەر هەمووی بۆڵە بۆڵ و شتی ئەنتیکە دێنە دەرێ. براکانم بۆیان دەکرێت بەبێ هیچ گرفتێک دەستەکانیان بەکار بێنن. بەڵام هەرەوەندەی من هەوڵ دەدەم دەستەکانم بجۆڵێنم ئیدی بەم لاولادا دێن و دەڕۆن. ئەو دەستانەی من تەواو بێکەڵکن هەر بە تۆپەڵێک گۆشتی هەڵاو ساو دەچن. هەردوای چەند ڕۆژێک لۆردیس بۆ من بوو بە یادەوەریەک و هەرەوەندەی ئەفسوونەکەی لام کاڵبووەوە ئیدی جارێکی دی خۆم کەوتەوە بیر. ئەو بۆ شای و بێزاریی لە ژیانمەوە ئاڵا بوو. ئیدی لۆردیس تێپەڕی و منیش وەکو ڕۆژانی جارانی خۆمم لێ هاتەوە. گەڕامەوە بۆ سەرەمانە و زەمینەی کە بۆ خۆم لەسەری دەژیام. هەموو شتەکان بۆ جۆرە بوون کە خۆ مەزمونم کردبوون. بێزار بووم لەو تەرزە کۆنەی زیندەگانیم، لەو شێوازە دووبارە بوونەوەی بیرکردنەوەم. دەمیست شتێک هەبێت بتوانم لە پێناویدا بژیم. هەرچیم دەکرد پەیدا نەدەبوو. ئارەزوم بۆ ژیانم مانایەکی هەبێت، بەهایەکی هەبێت. بەڵام هیچ شتێک نەبوو. هەموو شتێک وشک و بێتام بوو. هەستم بە چۆڵەوانی دەکرد. دەگەڕام لە شتێک هیچم بۆ پەیدا نەدەبوو. دەستم دەگێڕا و لە هیچ شتێک گیر نەدەبوو. زۆر بەباشی دەمزانی ئەوەی من لە ڕووکاردا چۆن دەکەوەمە ڕوو هیچ بایەخێکی ئەو تۆی نەبوو. هەرگیز ئەوە گرفتێک نەبوو خەڵکی چۆن لێم دەڕوانن یاخود تاو دەمەی من ئاوا پەککەوتە و دەسەوسان بم. چەندە لەگەڵ خودی خۆم درۆ دەکەم. من هەرگیز ئاسوودە نابم و بۆم نالوێ بە شێوازێکی ئاشتیانە لەگەڵ خودی خۆم بژیم. من لۆردیسم لە یادە و ئەو هەموو خەڵکانشم هەر لە یادە کە لە چوون بۆ شکەوتەکەدا پێیان گەیشتم و جارێکی دی هەوڵم دەدا وەکو ئەوان بم. چۆن لەگەڵ شکنجە و ئازارەکانیاندا ئارام و ئاسوودە و دەست لە ملانی بوون و چەند دڵنیا بوون لەو پاداشتەی کە لەو دنیا بەدەستیان دێنا. بەڵام بە کەڵکی چی دێت؟ منیش مرۆڤم. ئەوەی لە مندا هەڵدەقڵی ئارەزوی مرۆڤێک بوو. نەگە و ملکەچی کۆیلەیەک بە ئارەزوی خۆی مل بۆ گەورەی دادەنەوێنێت. ئارەزوم بوو بەر لەوەی بیر لەو دنیایی دی بکەمەوە، لەم دنیایی ئێرەدا بژیم و ئێرە بناسم. لە جوانی و سەرسامی لۆردیس بترازێ من هێشتا هەرە و کوڕیژگەیە بووم کە نایەوێت فێری ئەوە بێت چۆن ملکەش بێت. خۆشەویستانم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشی نۆیەم لە ڕۆمانی قاچی چەپم. سپاس کە تا ئێستا لەگەڵ من بوون. بە هیوام هاوڕێم بن بۆ بەشی دەیەم. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی دەهەم لە ڕۆمانی قاچی چەپم بە ناونیشانی ئەو خانووی دایکم دروستی کرد. لاپەڕا 149. لۆردیس نیشانێکی شیرینی لە یادەوەریمدا بەجێهێشت بوو. ئەوەم بۆ دەرکەوت من زۆر دوورم لەوەوە کە تەنیا و جێ هەڵراو بم. من بەشێکی دانەبراوم لە ئاڵقەی و خوشک و برا ئازار چەشتوانەی کە لێرە و لەوێ بەناو دنیادا پەرش و بڵاو بوونەتەوە. ئەو بڕوا و ئازایەتیان بیرکەوتەوە کە لەسەر ڕوخساری ئەو مرۆڤە پەککەوتەوە بێدەرەتانانە دەدرەوشایەوە. ئەو مرۆڤانەی بەدووی هیوادا لە هەموو کون و قوژبوونێکی ئەم جیهانەوە بۆ ناو ئەو ئەشکەوتە هاتە بوون تاکو لە بەردەم پێکانی مەریەمی پاکی زەدا نوێش بکەن. چیرۆکی ژیانی خۆم لە ناو چاوەکانی ئەو کەسانەدا دۆزیەوە کە لەوێ نوێژم لە پاڵەوە دەکردن. ئەو ژن و پیاوانەی بە گەلێک زمانی جۆرا و جۆر دەدوان و هەرێک لەوان لەسەر بڕاوبیرکردنەوەی جیاوازی خۆیان دەژیان. بەڵام ئێستا ژەڵقەی و خوشک و برایە نەبوون. کار هەمویان بە حەقی هاوبەشی بوون لە کەلەپوری ئازار ببوونە یەک خێزانی دانەبراو. هیچ کەسێک لەو گوندە پیرۆزە بچکۆلەیەدا وەک بێگانەیەک بیری لە کەسێکی دی نەدەکردەوە. لە ڕێو پێداویستیەوە بۆ تێگەیشتن لە ڕێگەی ئەو یەکدی دوانەوە کە هەر هەمومان هەستمان پێی دەکرد و ئاوی لە کانیاوی ئازار چەشتن دەخواردەوە. هەموو سنوورانەی کەسەکان و نەتەوەکانی لە یەکتری گوێ دەکردەوە. تێکشکابوون و نەمابوون. سەرەڕای هەموو شتێکەوە تا جارێکی دی لە ماڵەوەم. دوور لە هەموو و بەنزنی و پیرۆزی لۆردیس، دوور لە هەموو شتانی کە لە یەکەم هەڵقوڵینی سۆز و بەزەی و دەمودووەوە لەگەڵ ئەوانی دی وای لێکردم خۆم لە یاد بکەم. لێرە من دەور و پشتم بەو لێشاوە لە بن نەهاتووی خەڵکە لاواز و بێدەرەتانەکان نەتەنراوە، بەڵکو بە ئەندامانی خێزانە ئاسایی و بەهێز و تەندروستەکەی خۆم کە بۆ پەڕی بێ ئاگایی خۆیانەوە وایان لێ کردوم بەردەوام هەست بەوە بکەم بوو کە شوشەیەکەم.
باڵندەیەکم بۆ تاوێک ئازادیان کردم لە فڕین، بەڵام هەمیشە چاوەڕوانی ئەوە بووم جارێکی دیبم هاوێژنەوە ناو قەفەزەکەی خۆم. هەرەوەندەی هەفتەیە گیان کەمێک زیاتر بەسەر گەڕانەوەمدا تێپەڕی نەکردبوو. هەستێکی ترسناکی تەنیایی سەر لە نوێ خەریک بوودای دەپۆشیم و بیرکردنەوەمی وێران دەکرد. هەوڵم دەدا خۆم لە ناو خوێندنەوە داون بکەم. مەگوایەر خانم گەلێک کتێبی دابوومێ، بەڵام لەناو هەمویاندا هەر بەتەنیا چارلز دیکنز نەبێ هیچیانم نەدەخوێندەوە. بەتەنیا ئەو غەمگینی دەکردمەوە، هەر بەتەنیا ئەویش بوو جارجارێک گوای لێ دەکردم پێ بکەنم. دایکم سەرنجی ئەوەی دابوو ناومێدیەکی تەواو دایگرتووم و ئەوەندەی ڕۆژگار دێت و بە خێرایی تێدەپەڕێت زیاتر شانی بۆ دانەوێنم. من لەوە ڕادەمام و بیرم لەو شتانە دەکردەوە کە ژیانی خۆمی گرتووە، لەبەرەوەی ئێستا زۆر بە قوڵی هەست بەبوونیان دەکەم و لە مانای ونبوونیشیان تێدەگەم. بەو پەڕی تاڵا و غەمگینیەکی زیاترەوە دانیشتوم و لێیان ڕادەمێنم. لەگەڵەوەدا من و دایکم ئێستا لە یەکدی تێدەگەین، بەڵام چیدی هەوڵ نادا دۆک و جاران بە وشە دڵنەواییم بداتەوە یاخود چرکە ساتە پڕ لە غەمگینەکانم بە پێکەنین لەبیر بباتەوە. لەوە دەچوو وەک دایک و کوڕ ڕێگریەک لە نێوانماندا پەیدا بوو بێت، ڕێگریەکی تازە، دیوارێک لە شوشە کە ڕێگە نادات هیچ یەک لە ئێمە بە ئاسانی بگات بەویدی. هەستم بە دنیایەک شت دەکرد و دنیایەک شتم دەویست کە تەنانەت دایکیشم زۆر بە دژواری بۆی دەکرا لەیان تێبگا. ئێوارەیەکی سێشەمە هەمووی هەر حەودیان 8 ڕۆژێک بەسەرگەڕانەوەم لە لۆردیسەوە تێپەڕی بوو. لەبەر پەنجەرەی ناندینەکە دانیشتە بووم و بە غەمگینیەوە دەمڕوانیەوە و تاریکایە پاکی زەیەی زۆر بە هێواشی کۆڵان و شەقامەکانی دەرەوەی بەڕەنگێکی ئەرخەوانی تۆخدا پۆشی بوو. لە پشتمەوە لە ناو ناندینەکەەوە گوێم لە قرچە قرچی پارچە گۆشتەکان بوو لە ناو منجەڵەکەدا دەبرژان و دایکم خەریکی ئامادەکردنی نانی ئێوارە بوو. هەموو منداڵەکانیش لە پاڵیەوە لێی کۆببوونەوە و سەرقاڵی قسەکردن بوون. مونا لە بەردەم ئاوێنەکە دانیشتە بوو خەریکی سوورکردنی لێوی بوو. دەم و چاوی ساف و لز دەکرد وەک ڕۆژانی ئاسایی خۆی بۆ سەماکردن دەڕازاندەوە. لەو کاتەشدا پیتەر زۆر بە ئاسوودەیی بە خۆی دادەڕوانی و بە پارچەپەڕۆیەکی کۆن خەریکی بۆ یاخکردنی پێڵاوەکانی بوو. بە چاوەکانی ڕوانینێکی پڕ لە دڵنیاییان پێ نیشان دەدام. ئاماژەی بوو بۆ ئەوەی ئەمڕۆ ژوانی هەیە. لە پڕێکدا لە گۆشەیەکی لای چاومەوە پرشنگی ڕووناکی چراکانی ماشینێک قوڵایی تاریکی خۆرنشینی بڕی و لە پێچی کۆڵانەکەیەوە بەرەوە دەرکەوت و لە ناو هەندێک لە درەختەکانی ناوڕێگەکە داون بوو. هێندەی ڕانە برجارێکی دی بە دەرکەوتەوە و لە بەردەمی دەرگای دەرەوە داوەستا. پیاوێک لە ماشینەکە هاتە دەرێ و بەسەر سوڕمانێکەوە لە ژمارەی خانووەکە ورد بووەوە و لەوە دەچوو گرفتێکی نەبوو بێت لەگەڵ ژمارەکەدا و دەرگاکەی کردەوە بەسەر پلیکانەکاندا هاتە سەرێ. ئەوە کەسێکە. بەدەم بۆڵە بۆڵێکەوە ئەوم گوت دەبێت ئەوە کێ بێت. پیتەرم بە ئاگا هێنایەوە لەو ماشێنە بڕوانێت لەبەر دەرگا وەستاوە. بە شێوەیەکی وشک و برنگ پێم گوت بڕوانە. هەر لەگەڵ گوێ لێبوونی دەنگی دەرگا دایکم بەدەمەوە بەرەو دەرگاکە دەرپەڕی. گوێم لێبوو لە داڵانەکەدا لەگەڵ کەسێک دەدوا و هێندەی پێنەچوو لەگەڵ پیاوێکی نەناسراودا هاتەوە بۆ نێو ژووری ناندینەکە. لەو کاتەدا کە دەهات نەژوورەوە بە پیاوەکەی گوت ئەوە کریستیە. سەرێکم هەڵبڕی و لەو پیاوەمڕوانی کە لە بەردەممدا وەستا بوو بەدەم خەندەیەکەوە بە منیدا هەڵدەڕوانی. ئەو پیاوەم دی کە کەسێکی بەشان وشکۆ بوو بە دوو چاوی خۆڵەمێشیەوە کە بەسەر سەوزدا دەیانڕوانی. چاوانێک تاو ناتاوێک لە منیان دەڕوانی و لە هەمان کاتیشدا وەکو ئەوە وابوو لە ناخەم ورد ببنەوە. لەسەر کورسێکی نزیک لە منەوە دانیشت و خۆی پێناساندم. ئەو پزیشکەیە کاتی خۆی لە منداڵیدا منی دیوە و جارێکی دیش لە بەرهەمێکی فیلمکاریدا کە بەنیازی دەستگیرۆی ڕێک خراوێک بووە منی بەسەر کۆڵی براکەمەوە بینیوەتەوە. بە هەر هۆیەک بووە بۆی نەکراوە من بە هێچگاری لەیاد بکە. لە چەند ڕۆژێکیش لەمەوبەرەوە دەستی کردووە بە گەڕان بە دوای دۆزینەوەی مندا. لە شوێنی خۆی وەستا و بۆ تاوێک بەدەم تێڕامانەوە بە ژوورەکەدا دەستی کرد بە هاتوچۆکردن. لە کۆتاییدا لەسەر قەراغی مێزەکە دانیشت و هەردوو دەستەکانی نوشتاندەوە ژێر چەناگەی. دەستی کرد بە قسەکردن. کریستی بەدەنگێکی قوڵی سەرنجڕاکێشەوە ئەوەی گوت چارەسەرێکی نوێ بۆ نەخۆشی فلیجی مێشک دۆزراوەتەوە. ئەوەش ئەو بارودۆخەیە کە تۆی ئاوا دەردەدار کردووە. من پێم وایە دەکرێت تۆ چارەسەر بکرێت، بەڵام بەمەرجێک خۆت ئارەزوو بکەیت و زۆر بە گەرم و گوڕی لەگەڵمان هاوکار بیت. من ناتوانم هیچت بۆ بکەم. ئەگەر بێت و پێش هەموو شتێک خۆت بە تەنگی خۆتەوە نەیت بەر لەوەی هیچ شتێکیشت بۆ ئەنجام بدرێ دەبێت زۆر بە قوڵی لە پێشدا خۆت هیوای چاکبوونەوە بۆ خۆت بخوازیت. دواتر خۆی بەرەو پێشەوە نوشتاندەوە و هەردوو چاوەکانی بەرەو لای من گواستەوە. لێی پرسییم دەتەوێت هەوڵ بدەیت ئەگەر من دەستگیرۆیت بکەم؟
هەوڵ بدەم بیرم لەوە کردەوە. من نەمدەتوانی قسە بکەم لەبەرەوە بۆم نەدەکرا وەڵامی بدەمەوە. من هەر بەتەنیا دەمتوانی تەماشای بکەم، بەڵام بەوە دەچوو ئەو پەیامەکەی لە نیگاکانمدا خوێندبێتەوە. هەر لە دوای ئەوە بەدەم ڕەزامەندیەوە لە شوێنی خۆی جوڵاو بەرەو لای من هات و دەستێکی خستە سەر شان و گوتی زۆر باشە، لە بەیانیەوە دەست پێ دەکەین. بۆ ئەوەی دەربارەی خوار و ژووری بەرنامەی چارەسەریەکە پرسوڕام پێ بکات، ئەو گوتی ڕۆژی دواتر یەکێک لە هاوکارەکانی خۆی بۆ پشکنینی من ڕەوانەی ئێرە دەکات، بەپێی ئەو شێوازەی ئەو پەیڕەوی دەکات لەجێ ئەوەی نەخۆشەکان بە کۆمەڵ و لە شوێنێکدا کاریان بۆ بکرێت، هەر نەخۆشە بە تاک و تەنیا لە ماڵی خۆی چارەسەر وەردەگرێت. لەبەرەوەی هێشتا نۆرینگەیەکی پزیشکی دامەزراو بۆ خودی خۆیان نەکردبووەوە. من لە ماڵەوە کاری چارەسەریم بۆ ئەنجام دەدرا. دوایەوەی بەنیازی ڕۆیشتن هەستا و بەرەو دەرگای دەرەوە کەوتەڕێ، لە دەم ڕێگاکە هەڵوێستێکی کرد و ئاوڕێکی بۆ دواوەدایەوە و بە سوکە خەندەیەکەوە گوتی هەر بەو بۆنەیەشەوە، من ناوم دکتۆر کۆلیسا، بەو زوانە یەکتر دەبینینەوە. ئەوەی گوت و چووە دەرێ. هەرەوەندەی دەرگاکە لە دوای ئەو پێوەدرایەوە ئاوڕێکم دایەوە و لە ڕوخساری ئەوانم ڕوانی کە لە چوار دەورم بوون. شادی و ئاسوودەی ڕووی هەر هەمویانی گەشاندبووەوە. باوکم ئەوەندە خۆشی گرتبووی کاتێک خەریک بوو پیاڵەیەک چای بۆ تێدەکردم دەستەکانی لەبەر لەرزین بۆ ڕانەدەگیرا. هەرچی مونای خوشکیشم بوو ژوانی سەماکردنەکەی لە یاد کردەبوو. بەدەم خەندەیەکەوە بۆ من بێ ئەوەی بەخۆی بزانێت بۆ درەی سپیاوەکەی بەسەر دەستیدا بڵاو دەکردەوە. پیتەری زێدە عزیزیش لە جیاتی شەکر دوو کەوچک خوێی کردبۆ ناو چاکەیەوە، بەڵام ئەوە دایکم بوو کە لە هەر هەمویان زیاتر لێی ورد بوومەوە. ئەویش هەر وەکو من وا بوو، بۆ هەردەم و ساتێکی ژیانی خۆی زۆر بە ئاسانی ئەوەی نیشان نەدەدا کە بیر لە چی دەکاتەوە، بەڵام کەشوهەوایەکی خۆشی سەر و دڵیدا پۆشی بوو. هەستێکی گەرم و گوڕی پڕ لە شادی لەسەر ڕوخساری دەدرەوشایەوە. ئەوە بەلای منەوە زۆر لەوە پڕماناتر بوو ئەگەر بەرەو پیرم بەهاتبایە و بەدەم سوپاسگوزاری و گریانەوە دەستەکانی لە ملم باڵاندایە. ئەی خۆم لەو چرکە ساتەی ژیانمدا هەستم بەچی دەکرد. ئەو چرکە ساتەی ڕۆژگارێکی دوور و درێژە چاوەڕوانی دەکەم و لەوەتەی بەبیرم دێت خەونی پێوە دەبینم. لەو دەمەوە خەونی پێوە دەبینم کە زانیومە دەتوانم هەست بکەم و خەون ببینم. بۆ تاوێک هەستم بە هیچ نەدەکرد و بیرم لە هیچ شتێک نەدەکردەوە. هەرچی دەماری هەست و سۆزم هەبوون سەر بۆ بوون و مێشکم سۆڕی دەخوارد. بۆم نەدەکرا هیچی لێشین بکەم. نەم دەتوانی بڕوا بەوە بهێنم کە لە کۆتاییدا من چاک دەبمەوە. ئەوە بۆ من زۆر بوو، منی تەواو گێش کرده بوو، هەروەکو ئەوەی بەشێک بێت لە خەونێکی قۆڵ. گوێم لە هەموو ئەوانە دەگرت کە لە دەوری مێزی چای خواردنەکە کۆبووبوونەوە و بەگەرم و گوڕیەوە دەدوان و بۆم نەدەکرا یەگوشە چیە لێیان تێبگەم بەبێ ئەوەی بەخۆم بزانم. هەر کاتێک باوکم کوپی چایەکەی لە دەمم نزیک دەکردەوە خۆمێکم لێ دەدا و بەبێ ئەوەی هیچ تامێکیشی لێ بکەم با بۆڵەنانەکانم دەجوو. ئەوە دوایی بوو کاتێک لەگەڵ دایکم و باوکم لە دەوری هاگردانەکە دانیشتە بوومەوە. هەموو ئەندامانی خانەوادەکەمان لە دوای نان و چای خواردن هەریەکەیان بەنیازی سەرگەرمیکردن بەلایەکدا پەرش و بڵاو ببوونەوە. منیش زۆر بە شوێنەی ئەو هەواڵەی کە و ڕۆژە بەرگوێم کەوتبوو لە ناو خۆمدا دەمهێنا و دەمبرد و هەرەو کاتش بوو کە ڕاستی و دروستی ئەو مەسەلەیە هێواش خۆی دەخزاندە ناو مێشکمەوە. پێم وانییە هەر بەو شێوە سادە و ساکارەی کە ئەندامانی خێزان بڕوایان پێهێنا بوو منیشی ئاوا سەرحاڵ کردبێ، بەڵام بۆ پەڕی ناسکی و جوانی و سەراسیمەییەوە لێی وردەبوومەوە. پڕ لە ئومێد و بۆ پەڕی ئاسوودەیەوە بەرەو پیری لۆردیس چووم. پڕاوپڕ بووم لە بڕوا و متمانە، بەڵام دەترسام. هەر هەفتەیەک دوای ئەوە بەدەم لەرزینێکەوە و تا ڕادەیەک کەمێک هۆشیارتر گەڕامەوە بۆ ماڵەوە، بەڵام تا دوا ڕادە تێک شکا و ناومێت. هەموو شتێک هەروەکو ئەوەی پێشووتری خۆی دەنواند. کاتێک بیرۆکەی گەشتکردن بەرەو لۆردیس هاتە پێشێ دڵم ڕووناک بووەوە و پڕی بوو لە دڵنیایی، بەڵام هەرەوەندەی گەڕامەوە ماڵێ دڵم تەنگ و ڕەش داگەڕا، چونکە دەمزانی بۆ گۆڕینی ژیانم هەرچی بکەم و بکۆشم دوجار ژیانم هەروەکو خۆی لێ دێتەوە، وشک و خاڵی و بێڕەنگ و بۆ. من هێشتا هەر بەو تاڵیە بیرم لە خۆم دەکردەوە کەچی هەر هەمان ڕۆژ پزیشکێک هات و خۆی کرد بە ماڵەکەماندا و پێی گوتم کە دەکرێ من چاک ببمەوە، هەر بە چەند وشەیەکی کەم بۆی کرا سەر تاپاڕەوتی ژیانم بگۆڕێت. کەمێک ڕۆشنایی خستە سەر ڕابردوم و بۆ داهاتووشم کەمێک چاوەڕوانی و هیوایەکی دیاریکراوی پێبەخشیم. چاوەڕوانیەکی ئەو تۆی پێبەخشیم
کە دەکرێت هەموو خواست و هیواکانمی لەسەر هەڵبچنم، شتێکی پێبەخشیم دەبوو لە پێناویدا درێژە بە ژیان بدەم. لەو کاتەدا کاری بۆ بکەم و شەڕی لە پێناودا بکەم کە تەواو دڵنیا بووم بێ لە ساڵانێکی خاڵی و بێبەرەو بووم هیچ شتێکی دیم لە پێش نییە. ڕەنگە هەر بە تەنیا ڕێکەوتێک بێ یاخود دوور نییە بەختێک بێ، چونکە ئەوەندەی بەلای منەوە گرنگ بووە و ئەوەندەی دواتریش پێی بەخشیوم هەروە بووە و هەرواش کەوتۆتەوە کە بێ لە معجیزەیەکی بچکۆلانەی ناسک هیچی دی نەبێت، نەک لەبەرەوەی زۆری پێبەخشیوم، بەڵکو لەبەرەوەی بڕوایەکی لاجێگیر کردوم کە پێش ئەوە هەر بە تەنیا تاڵایی و نائومێدی بووە. ئەو ڕووداوە ئەوەی بۆ دەرخستم کە ئێمە هەر هەمومان تەنانەت بچکۆلەترین کەسێک لەناو ئێمەدا لەناو ئەو نەخشە گەورەی ژیاندا جێی بایەخین، لەبەرەوەی هەرێکێک لە ئێمە بەشێکین لەو گیانەی ژیانی پێکێناوە. تەنانەت کەسێکی بچکۆلانەی نەناسراویش بۆ خۆی زۆر گرنگە، لەبەرەوەی دەبنە هۆکارێک بۆمانەوە و توند و تۆڵکردنی پەیوەندی گەورەکان. لەناو ڕۆشنایی و تێگەیشتنەدا بۆم ڕوون بووە کە منیش ڕۆڵێکم هەیە بۆ ئەوەی یاری بکەم. گرنگ نییە ئەو ڕۆڵە چەندێکیش بچکۆلە بێت. ئەو شەوە بەر لەوەی بڕۆم بنوم نوێژی سپاسگوزاریم خوێند و تۆبەم کرد لە هەموو گومانانەی کە لە گیانمدا هەڵتۆقی بوون. ئەو پزیشکەی ڕۆژی دواتر هات بۆ ئەوەی من بپشکنێت گەنجێکی باڵا بەرزی قۆز بوو. هەڵسوکەوتێکی دەقا و دەقی سەربازانی ئەو تۆی هەبوو کە سەرسامی کردم و کەمێکی شنیگەرانی کردبووم. زۆر لەسەر خۆ بۆ پەڕی بڕیار لێدانەوە دەجوڵایەوە و سەرتاپای هەڵسوکەوتی وای دەکرد سەرنجی هەموو ئەوانەی دەور و پشتی بۆ خۆی ڕابکێشێ و بڕوایەکی تەواوی شت پێی هەبێت. من بۆ خۆم کتوپڕ پێوەی لکام و هەستم بەدڵنیایی دەکرد لەگەڵی. ناوی لویس وارنانتز بوو. ناوێک بوو من هەمیشە بۆ پەڕی خۆشەویستی و پێزانینەوە بەیادی دەهێنمەوە. دکتۆر لویس نەخشەیەکی تایبەتی بۆ چارەسەر لەگەڵ خۆی هێنابوو. زیاتر بایەخی لەسەر کۆمەڵێک ڕایەنانی جستەیی چڕ کردەوە کە من بۆ خۆم بۆم دەکرا هەر هەمویان لە ماڵەوە جێبەجێ بکەم و ئەگەر ئارەزوشم بکردایە دەمتوانی کەمێک هاوکاری لە خانەوادەکەم بخوازم. ئەوەش هەروەکو خۆی پێی ڕاگەیاندم تاقیکردنەوەیەکی پێشوەختە و ئەگەر بۆی دەرکەوت بەرامبەرە و ڕاهێنانە بەدەنگەوە هاتنێکی باشم دەبێت، ئەگەرچی سادەترین بەدەنگەوە هاتنیش بێت ئەوا دەمخاتە بەردەم کۆمەڵێک مەشق و ڕایەنانی کەمێک لەوە گرانترەوە. ڕایەنانەکان هەنگاو بە هەنگاو بەرەو دژوار و دژوارتر دەڕۆنە سەرەوە و منیش هەنگاو بە هەنگاو لەگەڵی ڕادێم. دوایی بۆم دەرکەوتە و مەشقانی کە پێیان دەگوترێت چارەسەری سروشتی هەرەوە بوو ناوێکی زل و زەبەلاحیان هەبێ و هیچی دی. ئیدی دوای ئەوە دکتۆر لویس هەفتەی جارێک و کتومت لە ڕۆژانی یەکشەممەدا دەهات بۆلام. هەر کاتێکیش دەهات بۆلام داوای لێ دەکردم هەموو مەشقانە لە بەرچاوی ئەودا دووبارە بکەمەوە کە بۆ خۆم کردبوو من. ئەویش بە سەرنجەوە لێی دەڕوانیم و زۆر بەبایەخەوە لەو مەشقانەی دەڕوانی کە زۆر لەگەڵیان گرفتم هەبوو. لەو شوێنانەش دڵنیای دەکردمەوە کە من هەڵم تێدا دەکردن. ئەو شێوازەی لە ماڵەوە دەیان گرتە بەر تا ڕادەیەک سەیری دەنوان. هەموو پاشنیوەڕۆیەکی ڕۆژی یەکشەمە کتومت لەو کاتەدا کە دەبوو دکتۆر لویسی تێدا دەربکەوێت هەر هەمویان بە خێرایی و بەو پەڕی پەلەپەل لە ژووری ناندینەکە کۆ دەبوونەوە. پێم وابوو هەر هەمویان کەمێک سامیان لێ هەبوو بێ و تا ڕادەیەکیش کەمێک سەڵیان لێ دەکردەوە. سەرەڕای ئەوەی ئەو پیاوێکی زۆر ناسک بوو، هەڵسوکەوتێکی زۆر ئارام و لەسەرخۆشی هەبوو. لەو جۆرە کەسانە بوو کارەکەی خۆی زۆر خۆش دەویست و بەڕێک و پێکی ئەنجامی دەدا و لەسەر و هەموو شتێکەوەی دانابوو. پاشنیوەڕۆی ڕۆژێکی یەکشەممە ئەو دەمەی بۆ چارەسەرکردنی من کەمێک پێشوادەی خۆی گەیشت بۆ جێ. ژووری ناندینەکە جمەی دەهات لە خوشک و براکانم، هەر هەمویان چ گەورەکان و چ بچووکەکانیش. هەر هێندەی چاوتروکانێک دایکم هەموو بچکۆلەکانی ڕەوانەی نهۆمی سەرەوە کرد و زۆر بە ئاسانی توانی ئەوانمان لە کۆڵ بکاتەوە، بەڵام نەیدەزانی چی لەگەڵ گەورەکاندا بکات. ئەوە بوو دکتۆر لویس بۆ خۆی چارەسەرێکی دۆزیەوە. پاشنیوەڕۆی هەر هەمووتان خۆش ئازیزان. دکتۆر لویس تەماشای و 6-7 کەسەی دەکرد کە لە ژوورەکەدا مابوونەوە و زۆر بە نەزاکەتەوە ئەوەی ڕاگەیاند و درێژەی بە قسەکانی داوگوتی: براون خانم، بەرخۆلەکانت هەموو کردە دەرەوە، بەڵام هێشتا هەموو مەڕەکان لێرە ماون. ئەوجا بە هێواشی بەرەو ئەو جێگەی ڕۆیش جێمیلی دانیشتە بوو. بەدەم خەندەیەکی پڕ لە میهرەبانیەوە گوتی: سڵاو، پێم وابێت تۆ جێمی بیت، وانییە؟
ڕۆژێکی زۆر خۆشە بۆ پیاسەکردن. ڕێگەم بدە یاریدەت بدەم چاکەتەکەت لەبەر بکەیت. هەموو ئەوەی لە ژوورەکەدا بوون لە ئاماژەکەی دکتۆر تێگەیشتن و بەسەر و دڵێکی ئاسوودەوە ژووری ناندینەکەیان جێهێشت و هەریەکەیان بەلایەکدا بڵاو بوونەوە. دکتۆر لویس بۆ خۆی لەوێدا ڕاوەستا بوو، ڕۆڵی دەرگەوانێکی دەگێڕا. کارێکی زۆر دژوار بوو. دکتۆر لویس بۆی بکرێت لە ماڵەوەدا بەکاری چارەسەرکردنی من ڕابپەڕێت، لەبەرەوەی تەنیا شوێنێک کە بۆ ئەو کارە شیا و ئامادە بوو بێت ژووری ناندینەکە بوو. ئەویش تا بڵێ بچکۆلە و دژوار بوو. لە دەمی ڕاهێناندا هەرچۆنێک هەردوو قاچم بڵاو دەکردنەوە بەراگردانەکە دەکەوتم. کاتێکیش دەکەوتمە سەرسک بۆ ئەوەی مەشقی شناو بکەم، ئەوا دەبوو سرم بکەوتایەتە ژێر کورسیەکەوە و قاچەکانیشم ژێر مێزی نان خواردنەکە بکەوتنایە و هەر کاتێکیش سرم بەرز دەکردەوە هەر دەبوو بەر شتێک بکەوتایە. دەبێت تۆ گەورە بیت کریستی، یاخود ژوورەکە زۆر بچکۆلەیە. دکتۆر گوتی. دایکم گوتی پێم وابێت بەشێک لە هەردووکیانی لە خۆ گرتە بێت جەنابی دکتۆر. ئاخ ئەگەر تۆزێک شوێنێکی فراوانترمان دەبوو. دوای ئەوەی ئەو پاشنیوەڕۆیە نازانم بۆ سێهەمین چوارەمین جار بوو سرم بەر کەلوپەلی چێشخانەکە بکەوێت. دکتۆر لویس بەدەم هەنا ساڵ کێشانێکەوە ئەوەی گوت. لە پشتەوەی خانووەکەمان پارچە زەویەکی چۆڵ بەجێما بوو کە هەر یەکێک لە ماڵەکە پێشتر لە شوێنی خۆیەوە هەوڵیدا بوو شتێکی تێدا شین بکات، بەڵام ئەوە بوو یەک لە دوای یەک لەو کارەدا شکستیان خواردبوو. ڕاستە لەوەدا سەرکەوتوو بوون کە ناوە و بۆ ماوەیەک کەلەرم و شێلم و هەندێک پەتاتەیان تێدا ڕواندووە و گەورە کردووە، بەڵام هێندەی پێنەچوە کارەکەیان شکستی هێناوە و زۆری نەخایاندووە، هەرچیان دەڕوان زەرد و سیز دەبوو. پاشی ماوەیەک سەر لەبەری وشکی دەکرد. ئیدی سەوزە و میوە یاخود گوڵ و گوڵزاریان تێدا چاندبێت. جیاوازیەکی ئەوتۆی نەخۆڵقاندووە و ئەو خاکە بچکۆلە پیرە ئەوەندە کە لە ڕەقین واندووە کە بە هیچ جۆرێک هیچ شتێکی تێدا شین نەبێت. بەوە دەچوو پێی خۆش بوو بێت هەروە بەبێ کەڵکی بمێنێتەوە. بەڵام دایکم سوور بوو لەسەرەوەی هەرچۆنێک بووە دەبێت ئەو پارچە زەویە بەکاری شتێک بێ. جارجارێک دەهات و نیو پاوەندی تەرخان دەکرد بۆ هەر کەسێک بتوانێت ئەو شوێنە بۆ شوێنێکی باش بەکار بێنێت. ئەوە بوو لە پڕێکدا ئەندێشەیەکی لە ناکەو خۆی کرد بە ناومێشکیدا. بۆچی ئەو پشتی حەوشەیە بە جۆرێکی تر کەڵکی لێ وەرنەگرین؟ ئەگەر بێت و لەوێدا ژوورێک دروست بکەین ئەوە هەم بە کەڵکی دکتۆر لویس دێت و هەم بە کەڵکی خۆشمان، کە ئەو هەموو دەنگە دەنگ و هەڵایەمان لەسەر کەم دەکاتەوە. ئەو بیرۆکەیە زۆر سەرنجی دایکمی ڕاکێشا. بۆچی لەو جێگەیەدا ژوورێک دروست نەکرێت کە زۆر بەباشی بۆی دەکرێت یاریدەی بێڕێ و شوێنی ماڵەکە بدات؟ ئای خودایە، ئەی پارە لەکوێ پەیدا بکەین؟ پارە هەمیشە یەکێک بۆ لە گرفتەکان. ئەوەی دەزانی دروستکردنی ژوورێک چەندێک پارەی تێدەچێت. لەبەرەوەی لە ماڵێکدا دەژیا پڕی بوو لە کرێکار و وەستای بیناسازی. وردە وردە بۆی کراپەی بنهێنیە و گرێکوێرەیە بەرێ و لەڕێی دەمەتەقی و پرسیار لە کوڕ و باوک دڵنیا بوو لەوەی کە بۆ دروستکردنی ژوورێک پێویستی بە 50 پاوەندێک دەبێت. هیچ شتێک بۆی نەدەکرا لە بەرامبەرە و ئارەزۆی لە کەلەیدا ڕوا بوو چۆکی پێدا بدات. سوور بوو لەسەرەوەی هەر دەبێت خەونەکەی بهێنێتە دی. ئیدی ڕاستە و خۆی هەڵدایە ناوجەرگەی گرفتەکەەوە و دەستی کرد بەهێنان و بردن و فرۆشتنی کەلوپەل و سەردانی نووسینگەی قەرز خواستن و گەڕان بە دوای ئەو مام و خاڵە دەوڵەمەندانەدا کە بۆی دەرکەوت بوو هێشتا هەندێکیان لە دنیادا ماون و زیندون. چەند هەفتەیەک بەو جۆرە بەنهێنی و بەبێ ئەوەی بێجگە لە من هیچ کەسێکی دی ناو خێزانەکە پێی پێبەرێت کەوتە پارە کۆکردنەوە. بێگومان بە درێژایی و کاتانەی کە خەریکی ئەو کارانە بوو من لە پشگیریکردنی کەم تەرخەمیم نەکرد. ئەو کاتەی 20 پاوەندێکی پەیدا کردبوو بڕیاری ئەوەیدا دەست بە ئەنجامدانی کارەکەی بکات. دەیزانی ئەگەر خستنەوەستۆی و کارە ڕواڕووی باوکم بکاتەوە هیچ شتێکی لێ سەوز نابێت و بە بیانووی ئەوەی کە دەوڵەت باوکم دڵی بەو شێ زۆر دەکرایەوە ڕوخسەتی کارێکی لەو جۆرە هەروە بە ئاسانی نادەن دش بەسەر پێکەوتنی خەونەکەی دەوەستێتەوە. ئەو خانووی ئێمە تێدا دەژیین پابند بوو بە کۆمەڵێک یاسا و ڕێسای کۆمەڵە کەسانێکەوە کە ناویان ئەنجومەنی شارەوانی بوو. دایکم هەوڵیدا بۆ بیرۆکەکەی بخاتە ناو مێشکی ئەو چوار کوڕەیەوە کە وەستای بیناسازی بوون، بەڵام هیچ یەکێک لەوان هیچ پەرۆشێکیان بۆ کارەکە نیشان نەدابوو. هەر یەکێک لەوان ئارەزوی ئەوەیان دەکرد ئەوی تریان دەست بداتە کارەکە و ئەم بڕوا دیاریدەی بدات. بەڵام دیارە لە بارودۆخێکی لەو جۆرەدا هیچ یەکێک لەوان ئامادە نییە هەنگاوی سەرەتا هەڵبهێنێت. دایکم ژنێکی بەدەست و برد بوو.
هەمیشە هەوڵی دەدا بیرۆکەکانی خۆی بخاتە بواری تاقیکردنەوەوە، بڕیاریدا هەر بۆ خۆی شان بداتە بەر کارەکە و دەستبەجێ قۆڵی لێ هەڵماڵی و هەنگاوی یەکەمی هەڵهێنا. پاشنیوەڕۆیەک کە لە ماڵەوە چووە دەرێ و 100 بلۆکی چیمەنتۆ و 4 کیسی چیمەنتۆ و 2 کیسی گەچی کڕی و گوتی ئەوە تەنیا بۆ دەستپێک. هەر هەمان ڕۆژ کەلوپەلی ژوورەکە گەیشتنەجێ. باوکی بەدبەختم کاتێکە و ئێوارەیە لە ئیشی ڕۆژانەی خۆیەوە دەگەڕێتەوە ماڵێ و لە باخچەکەی پێشەوە ئەو هەموو بلۆکە دەبینێت بەڕێک و پێکی هەڵچنراون تووشی داڕمان دەبێت. خۆی بە پەرژینەکەەوە ڕاگرت و لە شوێنی خۆی وەکو جۆلانە دەلەرزی. بەدەمیدا چەقاوەوە لەبارە بلۆکی دەڕوانی و لەوەی نەدەکرد زمانی گۆ بکاو بتوانێت دوا بە ئاسانی شتێکی ئەوتۆی بەبووترێت. هەرچۆنێک بوو خۆی گەیاندە بۆ هەیوانەکە و دەرگاکەی کردبووەوە. بەدەم هەنا سەبڕکیەوە بەدایکمی گوتە بوو ئەو مەسەلەیە چییە؟ ئۆی لەبیرم چوو بۆتی باز بکەم. دایکم کاتێک سەرقاڵی ڕازاندنەوەی خوانی ئێوارە دەبێت زۆر بە ڕاگوزاری ڕوو دەکاتە باوکم بەردەوام دەبێت لە قسەکردن و دەڵێت بەنیازم لە حەوشەکەی پشتەوە ماڵێک بۆ کریستی دروست بکەم. ئای خودای من، باوکم لە دایکم دەڕوانێت و هاواری لێبەرز دەبێتەوە و دەڵێت دەتەوێت فڕێمان بدەنە دەرەوە؟ تۆ دەزانیت دەتەوێت چی بکەیت؟ زۆر نابات کار بەدەستان. بەڵێ بڵێ هەموو ئەوانە زۆر بەباشی دەزانم. دایکم زۆر بەهێمنی وەڵامی دەداتەوە دەڵێت دەتەوێت وەکو پیاوێکی گوێڕایەڵ نانەکەت بخۆیت یاخود دەتەوێت لەوێدا ببی بەدەمی مردوو مەگەر بەسەر لاشەی بێگیانی مندا خانوێک دروست بکەیت. باوکم بەدەمی پڕ لە خواردنەوە ئەوەی گوت بەڵێ بێگومان لە پێشدا لاشەی تۆ دەشارمەوە. دایکم لەوێدا زۆر بەدەسەوسانی وەڵامی دایەوە. باوکم کە دەبینێت دەمەدەمی لەو مەسەلەیەدا لەگەڵ دایکم هیچ کاڵکێکی لێوەرناگرێت، ئیدی لە پلانەکەی خۆی پەژیوان دەبێتەوە و بڕیار دەدات بە هیچ جۆرێک هاوبەشی تێدا نەکات. من بە دانانی 1 بلۆکیشتیە لەو کارەدا دەستگیرۆییتان ناکەم و ئامۆژگاریە و چوارکرێکارەی تری ماڵەکەش دەکەم. بە هیچ جۆرێک خۆیان لەو کارە هەڵ نەقورتێنن. بۆ تاوێک بیرم لەوە کردەوە کە دایکم بە تەواوی شکستی هێنابێت. بەڵام ئەو هەر ئەوە بوو خەندەیەکی کرد و گوتی زۆر باشە، ئەگەر هیچ یەکێک لەیەوە نایەوێت ئەو کارە ڕابپەڕێنێت من هەر بەتەنیا بۆ خۆم دروستی دەکەم. بیرۆکەی ژنێک خانوویەک دروست بکات بوو بە بابەتی گاڵتەیەکی خۆش و هەر هەمویانی خستە پێکەنین. ڕۆژی دواتر دایکم کەمێک زووتر لە خەوڕاپەڕی و زۆر بە خێرایی نانی بەیانی دەم کرد و هەر 6 منداڵە بچکۆلەکانی یەک لە دوای یەک ڕەوانەی قوتابخانە کرد بۆ ئەوی بتوانێت پاشنیوەڕۆ بە تەواوی ئازاد بێت. هەموو دەمی بەیانی و ڕۆژەی تەرخان کرد بۆ ئەوەی هەرچی کاروباری ماڵەکەیە زۆر بە ڕێکوپێکی ڕای بپەڕێنێت. دەمی نیوەڕۆ هەروەکو خۆی چۆن بوو هات و تێپەڕی. دایکم یەک و شەشچیە دەربارەی ئەوەی لە مێشکیدا گینگڵی دەدا لای کەس نەیدرکان. دەوروبەری چواری پاشنیوەڕۆی ئەو ڕۆژە بوو کتوپڕێک بۆم دەرکەوت دایکم زۆرینەی کاتەکانی خۆی لە حەوشەکەی پشتەوە دەباتە سەر. جارجارێکی شتێبینیەوەم دەکرد دەنگەدەنگێکی ناساییم لەوێوە دێتە گوێ. هەرچۆنێک بۆ خۆم گەیاندە پەنجەرەی ژووری گەنجینەکە و لەوێوە تەماشایەکی دەرەوەم کرد. دایکم لە ناو چیمەنەکە لە حەوشەکەی ئەو دیوەوە لەسەر ڕژنۆی نوشتابەوە و لەم تەنیشتەی سەتڵێک چیمەنتۆ لەو تەنیشتەی دی گۆزەیەک ئاودانرابوو. ماڵەیەکیشی گرتبوو بەدەستەوە و بەو پەڕیشانازیەوە دەیڕوانی ئەو ڕیزە بلۆکانەی لە بەردەمی داڕیزی کردبوون. ئەو ئێوارەیە کاتێک نان و چایی ئێوارەی بە هەموواندا بوو زۆر بە خشپەی و بەبێ ئەوەی کەسێک پێی بزانێت گەڕابەوە بۆ حەوشەکەی پشتەوە بۆ سەر کارە نهێنیەکەی خۆی. چەند خولەکێک دواتر وا ڕێدەکەوێت باوکم بۆ کارێک بڕواتە حەوشەکەی پشتەوە و لەوێ دایکم دەبینێت. باوکم لە شوێنی خۆیدا دەپەشۆکێت و قاچی نابێت لە دوی بڕوات. دواتر هەرچۆنێک بووە بە هێواشی بەرەو دیواری بەرزەوە بوو جوڵاوە قاچەکانی بە دیوارەکەدا دەکێشێت. ئەوە چییە؟ باوکمەوە دەپرسێ و بەردەوام دەبێ. پێت وایە ئەوەی دەیکەیت چییە؟ دایکم لەو کاتەدا کە سەرقاڵی دانانی دیوارێکی ترا سەرێک بەرز دەکاتەوە و دەڵێت خەریکی دروستکردنی ماڵێکم بۆ کریستی. باوکم بۆ ماوەیەک و کەمێک درێژتری جناڵێت و هەر بەتەنیا تەماشای کردبوو. دواتر کەمێک نزیکتر لە کارەکە وردبووەوە. دەستێکی دەردەهێنێ و زۆری پێناچێت دەیخاتەوە شوێنی خۆی. دەڕوات بۆ کۆتایی و سەری ڕیزە بلۆکەکان و لەوێدا دەوەستێت. کەمێک لێوی سەرەوەی دەبزوێنێت و وچانێک ڕای دەگرێت. لە پاشی هەموو شتێک دەڵێت تەماشاکە ئەوەی تۆ کردو تا هەڵەیە. ژنەکە پێم ناڵی بناغی دیوارەکانت لەکوێیە؟ دایکم کەمێک بە ناڕۆشنی دەڵێت بۆ خۆم کەمێک گومانم کردبوو شتێکم لە یاد کردووە. لەو دەمەدا هەر چوارکرێکاری ماڵەکە هاتبوونە دەرەوە و هەمویان لەوێدا کۆبوو بوونەوە.
تەماشاکەن کوڕینە، باوکم ڕوو دەکاتە کوڕەکانی و قسەیان بۆ دەکات و دەڵێ ئەوە دایکتان خەریکە و کارە دەکات کە لە بنەڕەتدا کاری ئێمەیە. هەر زۆر خراپە. پادی بەدەم ڕوانینێکی ڕەخنە ئامێزەوە ئەوە دەڵێ و دەڕوانێتە ڕیزی بلۆکەکان و سەرێکی ناڕەزایی دەلاقێنێت و درێژە بە قسەکانی خۆی دەدات. دایکە، تەنانەت هەر نەشت کردووە بلۆکەکان لێک ئازدا هەڵبچنیت. هەمیشە ژنانوان، پیتەر گوتی. ئەوان هەمیشە هەوڵ دەدەن لاسایی پیاوان بکەنەوە. دایکە، تۆ بڕۆ بەلای قاپشۆرنەکەی خۆتەوە. ئێ باشە، ئەگەرەوە کاری پیاوانە، فەرمونەوە مەیدان بۆ ئێوە چۆڵە. دایکمەوە دەڵێ و لە شوێنەکەی خۆی بەرز دەبێتەوە و دەستی بەدامێنی کراسەکەی بەری دەسڕێت. زۆر بە هێواشی پشتیان تێدەکات و ئەوان بە دیار دیواری تەواو نەکراوە بەجێ دەیەڵێت کە بەلای مندا هات و تێپەڕی بزەیەک لێوەکانی گەشاندبەوە. هەر 5 کرێکاری بیناسازی بۆ تاوێک لەوێدا ئەبڵق دەوەستن و تەماشای یەکدی دەکەن. کاتێک دایکم لەوێدا دیار نامێنێت و دەڕواتەوە ژوورێ، باوکم دەڵێ دەی کوڕینە، چاوەڕوانی چی دەکەن؟ ئیدی بەو جۆرە لە حەوشەکەی پشتەوە دەستیان کرد بە دروستکردنی خانووە بچکۆلانەکەی من. کارەکە گەلێک بەرز و نیشێوی بە خۆیەوە بینی و تەنانەت جارێکیشیان پێم وابوو کە هەرگیز تەواوبوون بە خۆیەوە نەبینێت. ئەو گرفتەی کە هەر جار بە جۆرێک داهاتە ڕێگەمان و پەکی دەخستین، دوور و نزیک پەیوەندی بە پارەوە هەبوو. ئەو 20 پاوەندەی دایکم پەیدای کردبوو، هەر زوو وشکی کرد و هەر هەمومانی لەوێدا دەسەوسان وەستان. باوکم ڕۆژێکیان لێی پرسییم ئەوەت بەلاوە چۆنە؟ هەر بناغەکەی هەڵبکەنرێ و بە تەنیا 4 دیواری لێ قوت بکرێتەوە. منیش گوتم کتومت هەروەکو سەمفۆنیایەکی تاوا نەکراوە. دایکم توانی هەندێک پارەی تر لێرە و لەوێ بەدەست بێنێت و کارەکە کەمێک جوڵەی تێبکەوێتەوە. منیان وەکو سەرۆکارێک پێشنیار کردبوو. تاوناتاوێک دەربارەی حەز و ئارەزوەکانی خۆم ئاماژەیەکم پێدەدان و پێم دەگوتن پێم خۆشە هەڵکەوتی خانووەکە بۆ جۆرە بێت کە من خۆشیم پێدێت. ئارەزوومە ئاگردانەکە لەوێدا بێت. شوێنی پەنجەرە و دەرگاکەشم بۆ دیاری کردبوون. لێرە و لەوێ گەلێک چەند و چوون دەربارەی هەندێک خاڵی هونەری بیناسازی لە نێوان باوکم و هەر 4 کوڕەکەیدا داهاتە ئاراوە کە من بە هیچ شێوەیەک سرم لێی دەرنەدەکرد. بەڵام ئەوە بوو کاتێک گوێم لێ دەگرتن هەرچۆنێک بوو خۆموانیشان دەدا کە شتێک لە کارەکەیان تێدەگەم. پاشی چەند مانگێک سەری خانوو گیرا. هێندەی نەبەر سەرچاوی دارایی هەم دیسان ڕووی کردەوە کزی و هەنگاوەکانی تەواوکردنی خانووەکە لەوێدا بەجێما. بەڵام زۆری نەخایەن ڕووناکی جارێکی دی دەرکەوتەوە و هەنگاو دەستیان کرد بە چیمەنتۆکردنی ئەرزەکەی و دانانی ئاگردان و پاشەوەش چوارچێوەی پەنجەرە و دانانی دەرگا. لولەی دووکەڵ کێشیان لە ژوور بەست و ئیتر ئەوەش ڕوون بوو هەر هیچمان نەکردایە دەمانتوانی ئاگری تێدا بکەینەوە. هێواش شوێنەکە خەریک بوو دادەمەزرا. پەنجەرەکان شوشەیان تێگیرا و دیوارەکانی هەر هەموو گەجکاری کران و ڕووکاری ئەرزەکە تەختە بەند کرا. ئەوەی ماڵێکی حەقیقی پێکدەیەنا خانووەکە بۆ جۆرە گەیشتە کۆتایی. بەڵام خانوو بەبێ ڕازاندنەوە هەروەکو ئەشکەوتێک دەکەوێتە ڕوو. خانوو بۆ ئەوەی زیندوو بنوێنێ و نیشانی ژیانی لە دیار بێت پێویستی بەوەیە پۆشتە و پەرداغ بکرێت. ئیدی ئەوە بوو پارچە لە دوای پارچە کەلوپەلی ماڵی بۆ کێشکرا. چرپایەک و شوێنی خەو و هەندێک کورسی و مێزێک. مێردی خوشکەکەشم کە دارتاش بوو کەنتۆرێکی ناسکی بچکۆلانەی بۆ دروست کردم بۆی هەموو پێداویستی و شتومەکەکانم بۆ کۆبکاتەوە. لینۆش بە کاغەزی ڕەنگاوڕەنگ دەستی کرد بە داپۆشینی دیوارەکان و بزماری بۆ پەردەکان داکوتی. چەند ڕۆژێکیش دواتر هێڵی کارەبای بۆ ڕاکێشرا و چوارچێوەی دیوار و پەنجەرەکانیش ڕەنگکران. دوجار شوێنەکە وای لێهات شایانی ئەوە بێت تێدادا بنیشیت. لە ڕاستیدا شوێنەکە وەکو ژوورێکی ڕایەنان بیری لێکرایەوە بۆ ئەوەی دوور لە هەر تەنگەتاویەک دکتۆر لویس بۆی ئاسان بێت کاری چارەسەری من ڕایی بکات. هەرچۆنێک بوو بە پێی تێپەڕبوونی کات شوێنەکە بۆ من بوو بە ژووری دانیشتن و ژووری خوێندنەوە. هەر لە وێنانم دەخوارد و دەمخوێندەوە و دەمنووسی و لێشی دەنووسم. داواشم لە ماڵەوە کرد هەندێک ڕەفەم بۆ دروست بکەن و وردە سەر ڕەفەکانیش پڕیان بوو لە کتێب. بەو جۆرە بە تەواوی لە هەرا و هوریا و ژیانی پڕ لە جەنجاڵی خێزاندا بڕام. ئێستا و بۆم دواییانە بۆم دەکرێت بەو پەڕی ئارامی بژیم و بەبێ ئەوەی هیچ دەنگەدەنگ و ژاوەژاوێک بێزارم بکات بە ئازادی خۆمیۆنە بکێشم و بخوێنمەوە. لە ڕۆژانی وەرزی هاویندا لە نزیک پەنجەرەی کراوەوە دابنیشم و بخوێنمەوە. تەنیا دەنگێکیش کە دێتە گوێم جریوەجریوی باڵندەکانی ناو درەختەکان بوو. کاتێکیش زستان دێت ئەو پەڕی شادیە دەتوانم لە نزیک ئاگردانەکەەوە لە ناو تاریکیدا دابنیشم و
تەماشای کەڵپەی ئاگرەکە بکەم، چۆن لەسەر دیوارەکان دەکەونە جوڵە و سەما و دەڕۆنە ناوڕەفەی کتێبخانەکە و پشتی کتێبەکان ڕۆشن دەکەنەوە و لەناو ئەو چڕە تاریکیەدا وشاڵتونیەکان بە بریسکە بریسک دێنن. خوێندنەوەکانم هێشتا هەرکەم بوون. هاوڕێی هەمیشەیم چارلز دیکنز بوو. 6-7 کتێبی ئەوم یەک لە دوای یەک و بێوچان خوێندنەوە. نازدارترینی لای من ڕۆمانی دەیڤید کۆپەرفیلد بوو کە بەو پەڕی پەرۆشی و بەبێ پشوو 3 جار لەسەر یەک خوێندمەوە. ئەو کتێبەی زیاد لە هەر کتێبێکی دی چێژی زۆری پێبەخشیوم. گەشتەکەی کۆکی فەرماندار بوو کە خاتوو مەگوایر بۆ جەژنی لەدایکبوونم پێشکەشی کردبووم. ئەو خۆشی و کاریگەریەم هەرگیز لە یاد ناچێتەوە کە لە دەمی خوێندنەوەدا هەستم پێی کردووە. دەربارەی دوورگەونبووەکان و پاپۆڕە نەخرۆبووەکان و ئەو گروپ و تاقمە کێویانەی کاتی نوێی خوێن بوون و لەو کاتانەدا کە پاپۆڕەکانیان لەسەر بەردەکان ماندوو دەبوون پەلیان دەکوتا و لەسەر کەناری لمەکان سەمایان دەکرد و هوتافیان دەکێشا. ئەوە وای لێ دەکردم خەون بەوەوە ببینم ڕۆژێک لە ڕۆژان گەشت بۆ شارە گەورەکانی ئەو جیهانە بکەم و بە دیداری خەڵکان بگەم و دیمەنە سەرنجڕاکێشەکان ببینم. ئەندێشەم سەرقاڵ بوو بە وێناکردنەوەی ئەندێشاوی دیمەنەکانی ئەو شارە مردوانەی لە ناو خاپووربووندا بە بێدەنگی ڕاکشابوون. ئەو جەنگەڵە تەڕانەی هێندە زیندوو بوون هاڵاویان لێ بەرز دەبووەوە. ئەو بیابانە پان و بەرینانەی تا دەهات درێژ دەبوونەوە و جێپەیەکیان لەسەر جێنەما بوو. ئەو لەمە زەرد و هەڵگەڕاوانەی لە ژێر تیشکی سووتێنەری خۆردا بۆ هەمیشەیی خۆیان دەشوشت. خۆشیەکی زۆری تایە لە ڕێی لاپەڕەکانی کتێبەوە بەنێو ئەندێشەدا گەشت بکەیت. ئەگەرچی خوێندنەوەم تا ئێستاش کەم و کورد بوو، لەگەڵەوەشدا دەستگیرۆیەکی باشی کردم کە تا ڕادێگاشنایەکی باشم بە جیهانی دەرەوەی ئەو 4 دیوارەی ژووری خوێندنەوەکەمەوە هەبێت. هەر لەو دەمەشدا لەژێر سەرپەرشتی دکتۆر لویس پرۆسەی چارەسەرکردنم درێژەی هەبوو. ئێستا بە تەواوی بۆمان دەکرا بە ئارەزوی خۆمان بین و بڕۆین و شوێنێکی بەربڵاومان بۆ جوڵە لە بەردەمدا هەبێت. چارەسەریەکەم هیچ پێشکەوتنێکی ئۆتۆی بەخۆوە نەدی بوو، لەبەرەوەی هێشتا هەموو هێنیەکانی نەخۆشی فلیجی مێشک پێی پێنەبرا بوو. ئەوەش وای کردبوو هەر هەنگاوێک بەرەو دەرباز بوون لە قۆناغە سەرەتاییەکانی خۆیدا بمێنێتەوە پێشەوەی دەست بکات بە جێبەجێکردنی پرۆگرامی گەڕانەوەم بۆ بوونەوە بە کەسێکی ئاسایی. ڕۆژێکیان دکتۆر لویس بەنیازی ئاگادارکردنەوەم لە بڕیارێکی پێشوەختی خۆی هات بۆ سەردانم. ئەو دەیویست بۆ دیداری براژنەکەم دکتۆر ئێرین کۆلیس کە پسپۆرێکی بەناوبانگی بواری فلیجی مێشک بوو ڕەوانەی لەندەنم بکات. بە شوێن ئەوە بوو پرسوڕا بۆ بکات و دڵنیا بێت لەوەی کە ئایا من ئامادەیم بۆ وەرگرتنی چارەسەریەکی لەو جۆرە هەیە یان نا. هەروەها داوای لێکرد بوو خودی خۆی لە نەخۆشخانەی میدیڵی سێکس پشکنین بۆ بارودۆخەی من ئەنجام بدات و لە هەموو ئەنجامێکیش ئاگاداری بکاتەوە. ئایا ئومێدی گەڕانەوەم بۆ ژیانی ئاسایی هەیە؟ چەند ڕۆژێکی دی لا ڕێگەی ئاسمانەوە بەرەو لەندەن دەفڕم. دکتۆر لویس پێش من چوو بۆ لەندەن. لەوێ لە فڕۆکەخانەی نورس هۆڵ چاوەڕێم دەکات و هەر بەگەیشتنم بۆ ئەوێ بۆ سەردانی دکتۆر کۆلیس دەمگەێنێتە نەخۆشخانە. دایکیشم لەم گەشتەدا هاوڕێم دەبێت. بۆم ڕوون بۆەوە هەموو شتێک چاوەڕوانی بڕیاری دکتۆر کۆلیس دەکات. هەموو داهاتووی من لە ناو دەستی ئەودایە. ئەگەر هاتوو ئەو بڕیاریدا گرفتی من ڕۆژگارێکی دوور و درێژی بەسەردا تێپەڕیوە و تازە هیچ چارەسەرێک ئومێدێکی بۆ من پێنیە، ئیدی دەگەڕێمەوە بۆ هەمانە و چرکە ساتانەی کە هێشتا دکتۆر کۆلیس منی نەدۆزیبەوە. گەڕانەوە بۆ ژیانی کۆنینەی سارد و سڕی خۆم جارێکی دی بۆ دەواازەکانی ژیانی نائۆمێدی. ئەگەر هاتوو بە تاکەی تەراکەوتەوە و ئەو پێوا بێت بە شێوەیەکی 100% ئامادەی هەموو چارەسەریەکم تێدایە، ئەو دەم ژیانم مانایەکی تری دەبێ و نرخ و بەهایەکی ئەوتۆم دەبێت. بۆم دەکرێت هەندێک لەو دیوارانە تێک بشکێنم کە لە نێوان من و بوونی سروشتیدا قوت بووبوونەوە. من لەو دووڕیانەدا وەستا بووم. ئازیزانم، سپاس کە تا ئێستا لەگەڵ منمانەوە. لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 10. هاوڕێم لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 11 لە ڕۆمانی قاچی چەپم لاپەڕا 173 بەناونیشانی گەشتێکی کتۆپەر. کاتێک لەگەڵ دایکم سەردانی لەندەنمان کرد بۆ ئەوەی گوێبیستی و بڕیارەکەی کۆلیسخانە بین، مانگی ڕێبەندانی ساڵی 1949 سەرەتای ساڵی نوێ بوو، تەنیا بۆ یەک ڕۆژماینەوە. ئەوە هەموو شتێک بوو. سەرڕای ئەوەش هەر لە بۆشایی ئاسماندا و بۆ چەند کاتژمێرێک هەموو ژیانم گۆڕانکاری تەواوی بەخۆوە دی. لەبەرەوەی یەکەمین گەشتی ئاسمانی ئەو بوو.
ئێمە هەر هەمومان چاوەنۆڕی ئەوەمان لە دایکمان دەکرد کە تەواو بخرۆشێ و تا ڕادەیەکیش کەمێک بشڵەژێت. بەدەم سوکە گاڵتە پێکردنێکەوە پێم گوت وا باشترە پەرتووکی نوێژەکەت لەگەڵ خۆت بهێنیت، بەڵکو پیتەری پیرۆز ڕێگەت پێ بدات سواری فڕۆکە بیت. بەڵام ئێمە هێشتا ئەومان بە تەواوی نەناسی بوو. بە مێشکێکی سارد و بۆ پەڕی هێمنیەوە خۆی بۆ گەشتە ساز و ئامادە کردهبوو. بە دڵنیاییەوە گوتی هەروەکو چۆن دوور نییە و چاوەڕوان دەکەین لە سەر زەوی بمرین، ئاواش دوور نییە و چاوەڕوان دەکرێت لە ئاسمانیشدا بمرین. ڕۆژێکیش دوای ئەوەی بە هەواڵی گەشتەکەی زانی بوو، چووە بازار و کڵاوێکی تازەی کڕی. ئەو کڵاوەش بۆ گەشتەکەی لەندەن. ئەوەی ڕاگەیاند و لە بەردەم ئاوێنەدا بە کڵاوەکەوە لە خۆی دەڕوانی. لە پێشانگەی کلێری کڕێمە، پێت چۆنە؟ باوکم لە گۆشەی چاوی ڕاستەوە لێڕوانی. ئەم جالایەکی کردەوە و بە تیلەی چاوی چەپ و دوجار بە گەلێک شێوە و جۆریدی تەماشای کرد. وچانێکی بۆ کرد و بە چاوێکی هەڵسەنگاندنەوە لێی وردبەوە. جارێکی دیش وچانێکی بۆ کرد. ئەو جا دەستێکی هەڵبڕی و کەوتە خوراندنی سەری و دەستی کرد بە قسەکردن. خراپ نییە، کڵاوێکی زۆر سەرنجڕاکێشە، بەڵام پێم بڵێ لە چی دروست کراوە؟ کڵاوێکی ئاوریشمی بچکۆلانەی پڕ لە پەڕووپاڵی باڵندە بوو، بە تارایەکی ڕەشدا پۆشرا بوو. پیتر لەوێەوە خۆیتی هەڵقورتاند و گوتی خەڵکی ئاوا بتبینن ناوی تاوسخانمت بەسەردا دەبڕن. دایکم بەبێ ئەوەی گوێ بە هیچ شتێک بدات لە ڕۆژی گەشتەکەماندا بۆ لەندەنە و کڵاوەی کردە سەری و کاتێک پێی گوت کڵاوەکەتانم زۆر بەدڵە، زۆر بە شادیەوە بەدەم دکتۆرە کۆلیسەوە پێکەنی. پێم وابوو هەرچۆنێک بێ لە گەشتی ئاسمانیدا جۆرێک لە ئەزمونم پەیدا کردووە و ئیدی بۆ ئەم گەشتەیان ترسێکی ئەوتۆم نایەتەڕێ. بەڵام لە کاتی فریندا زۆر بە خراپی دووچاری نەخۆشیێکی سەیراتم و بۆ تاوێک پێم وابوو گەیشتومەتە دەمی گیان سپاردن. کارمەندەکانی ناو فڕۆکە لای منەوە تێپەڕین و پێیان گوتم پێتان چۆن ئەگەر هەندێک کەپسولی تایبەت بە نەخۆشی سرە گێژەی فرینتان فریا بخەین. یەکێک لەوان گوتی لە ناو ساکەکەمدا هەندێکم هەڵگرتووە. سەرێکم بۆ هەڵبڕی و تەماشایەکم کرد و ئەو سرە گێژە سەیرەم زۆر بە کتوپڕی لە کۆڵ بووەوە. کاتێکیش پاڵە پستۆی لەشمی گرد، ئەو کاتیش هیچ پێویستێکم بە کەپسولی سەرگێژە نەما بوو. هەر لە بیریشم چووە بارگرانیەکم توش هاتبوو. ئەو نازدارترین خاتونی دەستەی فڕۆکەوانیەکە بوو. کاتژمێری 11 بەرەبەیانی ڕۆژی شەممە کە ڕۆژێکی ڕۆشن و سارد بوو، گەیشتینە فڕۆکەخانەی نورس هۆڵ. دکتۆر لویس لەوێ چاوەنۆڕمان بوو. بە شانەکانی خۆی بەرزی کردمەوە و هەڵی گرتم بۆ ناو ئەو ماشێنە کرێیی لەوێ لە نۆرە وەستا بوو. حەزم بۆ جۆری هەڵگرتنە نەبوو، کەسێک لەسەر شانەکانی خۆیمدا بنێت. پێم وابوو ئەوە جۆرێک نەبێ لە مامەڵەی شیا و شوێنی شەرمەزاری بێ. بە جۆرێکی دیش وام لێ دەکات بەو کارە هەست بە گەمژەیی خۆم بکەم. پێم خۆشتر بوو هەر بەسکەخشێ بۆ خۆم بڕۆمە ناو ماشێنەکەوە. ماشێن بەرەو نەخۆشخانەی میدڵی سێکس کەوتە جوڵان. کاتێک ماشێن شەقام و کۆڵانەکانی لەندەنی دەبڕی، لە پەنجەرەی ماشێنەکەوە تەماشای دەرەوەم دەکرد. لێشاوی ئەو خەڵکانم دەهاتە بەرچاو کە لە پێشی جامخانەی دوکان و پێشەنگەکان مۆڵیان خواردبوو. ڕووبارێکی سەر هەڵگرتوش لەو پاسە سوور و ماشێنە خێرا و پاسکیل سوارانەی کە لە خزین نەدەوەستان و هەر بەوە دەچوون هەر هەمویان پێکەوە بڕژێنە ناو یەک کارگەی پڕ لە جوڵە و ژاوەژاوەوە. ئەو باڵە خانە خۆڵە مێشیە بەرزانەش کە ملیان نابۆ ناو شینایی ئاسمانەوە، سەرباری هەموو شتێک هەر لە چرکە ساتێکی ڕۆژانەی ئەو شارەت دەڕوانی. هەڵاوهوریایەکت دەهاتە بەرگوێک کە لە یەکبینا لە ناوجەرگەی ئەو دنیا گەورەیەوە دەهاتە دەرێ. زۆری پێنەچوو لە بەردەممانەوە ڕووبەرێکی شینایی ڕەنگین و سەرنجڕاکێشمان هاتە پێشچاو. تاکو زیاتر لێی نزیک دەبووینەوە، نیگاری باخچەیەک بە گەلێک درەختی جوانی نازدارەوە کە لە هەر چوار دەوریەوە ڕوابوون و ملیان نابوو بەیەکەوە خۆی نیشان دەدەین. کە بەلای باخچەکەدا تێپەڕین دکتۆر لویس پێی گوتین ئەوە ریجنت پارکە. ئەوە وای لێکردم باخچەی فەنێکسی دوبلنم بیر بکەوێتەوە و ئەو ڕۆژە پڕ لە شادیانەی ئەوێ کاتێک منداڵ بووین لەگەڵ براکانمدا لە ناو چیمەنەشینەکانی دۆڵی دونلی بەسەرمان بردووە. چەند ساڵێک لەمەوبەر وەکو منداڵێکی بەختەوەر لە جیهانێکی پرشنگداردا دەژیام و ئەوە تا ئێستاش ڕۆژگاری 18 ساڵی خۆم دەژیم و بەناو شەقامەپان و پۆڕەکانی لەندەندا بەرەو دیدارێکی چارەنووسساز ڕێگا دەبڕم. زۆر بێدەنگ دانیشتە بووم و لە پەنجەرەی پشتەوەی ماشێنی نەفەر هەڵگریەکەوە
تەماشای دەرەوەم دەکرد و دڵنیا بووم لەوەی ئەوەندە ناخایەنێت بە تەواوی بۆم ڕوون دەبێتەوە کە پاشە ڕۆژم بەرەو کوێ مل دەنێت. زۆر پەرۆشی ئەوە بووم لە داهاتوم دڵنیا بم. لەگەڵەوەشدا زانینی ئەو داهاتوەش بە تەواوی دەیلەرزاندم لەبەرەوەی گەورەترین کاریگەری لەسەر ژیانمدا دەڕەشت. ژیانم بەرەو لوتکە بەڕێوە بوو یاخود کەوتنە ناو هەڵدێرەوە. لە دوجاردا ماشینەکە لە بەردەم باڵەخانەیەکی بەردینی گەورەدا وەستا کە بە گەلێک پلیکانەدا بۆی دەچوینە سەرەوە. دوایین هەنگاوی گەشتەکەی ئێمە لێرە لە بەردەم نەخۆشخانەی میدڵسێکس کۆتایی دەهات. بەرەو ژووری چاوەڕوانی دکتۆر کۆلیس بە ئەسانسێر سەریان خستینە سەرەوە. لەو کاتەدا دکتۆر لویس یاریدەی دەدام لە سەر کورسیەکدا بنیشم، دەستی بۆ پەیکەرێکی بچکۆلانە ڕاکێشا کە لەسەر ڕەفەی سەر ئاگردانەکە دانرابوو. بەدەم خەندەیەکەوە پێی گوتم: دەترسیت؟ هەر بۆ ئەوەی ورە بدەم بەخۆم سەرێکی نەرێنیم بۆ لەقاند. تۆ دەترسیت؟ بۆ خۆشت ئەوە زۆر باش دەزانیت. بەدەم درێژەدان بە قسەکردنەوە لێم وردەبووە. تو هەر بە تەواوی زەندەقت چووە، بەڵام ئەوەندە کە لە ڕقی تەنانەت ناتەوێت بە هیچ جۆرێک بۆ خودی خۆشتی بسەلمێنیت. ئەوە شتێکی زۆر باشە. دایکم زۆر کەیفساز بوو، زۆر بەهێمنی دانیشتە بوو بەدەم جوینی بابۆڵەی گۆشتی بەرازەوە کە لە ماڵەوە لەگەڵ خۆی هێنابووی چاوی بۆ گۆڤارانەدا دەگێڕا کە لەسەر مێزێکدا نرابوون. ئەوە یەکەمین جاری بوو لە دووبلن بێتە دەرەوە، بەڵام ئەوەندە هێمن و شاد بوو هەر وەکو ئەوەی لە ژووری ناندینەکەی ماڵەوە دانیشتە بێ و خەریکی ئەوە بێت نان بکات بەدەمی منداڵەکانەوە. بەڵام زۆر بەباشی دڵنیا بووم لەوەی ئەویش خۆی گرتووە و نایەوێت ئەوەی ناوەوەی خواردووە و دەرونی هەژاندووە بیخاتە ڕوو، دەنا هەروەکو من بیری دەکردەوە. من چۆن دڵنیا بووم و سوور دەمزانی ئەویش هەر بۆ جۆرە لەوە تێگەیشت بوو کە ئەو چاوپێکەوتنە بەلای منەوە چەندێک گرنگ و کاریگەرە و چۆن هەموو ژیانی داهاتووی منی بۆ دەرەنجامەی خۆیەوە گرێداوە. بەبێ ئەوەی بە یەک وشە چیە بیدرکێنێت، هەموو ئازایەتی و بوێری خۆی پێدەبەخشیم کە چۆن بتوانم بەرەنگاری ئەو چرکە ساتانە ببمەوە. لە ناکاوێگە و دەرگایی دەکەوتە پشتی منەوە کرایەوە. ئاوڕێکم دایەوە و ڕوانیم ژن و پیاوێک پێکەوە خۆیان کرد بە ژۆردا. لە پڕێکدا نیگاکانم لەسەر ژنێکی لاوازی بچکۆلانەی قشماش و برنجی گیرسانەوە، ڕوخسارێکی ڕۆشن و ناسک بە هەنگاوی گورجوگۆڵەوە. دڵنیایی یەک خۆی کرد بە ناو دەروونمدا کەوە خانم کۆلیسە. لەبەردەم ئامادەی ئەودا هەموو ڕاڕای و گومانەکانم خۆیان پێڕانەگیرا و زۆر بە خێرایی لەبەریەک هەڵوەشانەوە. شتێک لەودا بوو نازانم چی بوو. پێکەنینە هێواشەکەی بوو، زۆر بە سروشتی و سادەیی جوڵان و هەڵسوکەوتەکەی بوو. وای لێکردم زۆر بە قوڵی هەست بە دڵنیایی بکەم و ددان بە خۆدا بگرم و بەلامەوە گرنگ نەبێت ئەنجامەکەی لەگەڵ خۆیدا بەرەو کوێم دەبات. ببورن لەوەی من دواکەوتم. ئەوەی پێگوتین و لەسەر قەراغی مێزەکەی دانیشت و جگەرەیەکی داگیرسان. بۆ تاوێک هیچ سەرنجێکی منی نەدا و کەوتە دوان دەربارەی کەش و هەوا و نرخی جگەرە و باسی چەرچڵ. جگەرەکەی لەسەر مێزەکەی کوژاندەوە و لای مێزەکەەوە جوڵاو بەرەو لای منەوە هات. هەرەوەندە بۆ حەزم کرد کەمێک لە دڵەڕاوکیەکەت نامێنێت. کریستی بەدەم خەندەیەکەوە ئەوەی گوت و پرسی: تەمەنت چەندە؟ کاتێک دایکم ویستی وەڵامی بداتەوە، دەستێکی هەڵبڕی و زۆر بە ئەدەبەوە گوتی: با کریستی خۆی ئەوەم پێ بڵێت، هەر بۆ خۆشی ئەوەم دەوێت. توانیم بەدەم مەرخەیەکەوە پێی بڵێم کە من 18 ساڵانم. 18 ساڵان؟ کۆلیس خانم ئەوەی گوت. 18 ساڵ گیرۆ دەبوون بە ئیفلیجی بۆ هەر کەسێک بگری تەمەنێکە. هەست ناکەیت ئیدی کاتی خۆیەتی شتێک لە پێناویدا بکرێت؟ بەدەم ڕەزامەندیەوە سەرێکی ئەرێنیم بۆ لەقاند. منیش هەروەهای دەبینم. ئەوەی گوت و درێژەیدایە. باشە، کەواتە بابزانین دەتوانین چیت بۆ ئەنجام بدەین. بانگی ئەو کابرایی کرد کە ئەو دەم لەگەڵی هاتە بۆ ژوورێ. پیاوێکی گەنجی بچکۆلانە بوو، قژێکی ڕەنگخۆڵین و ڕوخسارێکی زەرد و لاوازی هەبوو. لەو کاتەدا کابرا دەهاتە پێشێ. خانم کۆلیس گوتی: ئەوە بەڕێزگالاگەرینەوە، یەکێکە لە ئەندامانی گروپەکەمان. دواتر من و بەڕێزگالاگەر بووینە دوو هاوڕێی باشی یەکدی. لە بواری تێکۆشانی شمدا ڕۆڵێکی گەورە و لە بەرچاوی گێڕا و ناوی ئەو بەلای منەوە بۆ هەمیشە لەگەڵ هەردوو سۆزی تێگەیشتن و هاوڕێتی تێکەڵاو بوو. لەڕێی بەڕێزگالاگەرەوە ڕوت کرامەوە و لەسەر مێزێک ڕاکشام و کۆلیس خانم بە هاوکاری دکتۆر لویس و بەڕێزگالاگەر کەوتە پشکنینم. من نەمدەزانی بە درێژایی و کاتانەی
ئەوان پێکەوە دەدوان باسی چیان دەکرد. هەندێک گوشەی سیر و سەمەرەی نەزانراوم بیست کە بە گوێچکە ماشنا بوون، وەکو سیرەبڕەم، باساڵ گانگڵیا، ئینکۆردنیشن. هەر لەو کاتەدا کۆلیس خانم بەردەوام بوو لە پشکنینم. دایکم بە تێروپڕی دەربارەی مێژووی ئەو هەوڵدانە پزیشکیانەی لە منداڵیمەوە هەمبوون قسەی بۆ دەکرد. کاتێک پشکنینەکان کۆتاییان هات، گالاگەر جارێکی دی یاریدەی دام جلوبەرگەکانم بکەمەوە بەر. پاشەوەش هەر چواریان کۆلیس خانم و دکتۆر لویس و بەڕێز گالاگەر و دایکم چوونە گۆشەیەکی ژوورەکە و بۆ ماوەیەک پێکەوە کەوتنە قسەکردن. هەر بۆ خۆم بەتەنیا لەسەر شرپاکە جێ هێڵدرابووم و دڵم کەوت بووە پەلەپەل و زۆر بە نائارامیەوە چاوەڕوانی بڕیاری پزیشکیم دەکرد. هەموو گیانم عارەقی لێدەچۆڕا، هەروەکو ئەوەی لە دادگایەکدا بم و چاوەڕوانی سزایەک بم کە هەموو ژیانمی بەخۆوە گرێدا بوو. لە کۆتاییدا کۆلیس خانم زۆر بە هێواشی بەرەو لای من هات و لەسەر چرپاکە لە پاڵمەوە دانیشت. زۆر باشە کریستی. خانم ئەوەی فەرموو دواتر درێژەی دایە و گوتی هاتنت بۆ ئێرە بۆ لەندەن هەروە بە فیڕۆ نەچوو. من هیچ هۆکارێکی ئەوتۆ پێی پێ نابم، بۆچی ئێوە چاک نابنەوە؟ دڵم خەریک بوو لە خۆشیدا دەفڕی، کەواتە هیوای ساڕێژبوونەوەم لە پێشە. ئێستا دەبێت چ گرفتێکم لە بەردەم بێ. هەموو ناخۆشی و ژانی دڵم ئێستا بوونە شادێکی کەڵپەگرتوو، ڕەنگ و ڕوخساریان ڕۆشن کردمەوە و وایان لێکردم دڵم زۆر شێتانە بکەوێتە سەماکردن. گەیشتمە لووتکەی و کۆتاییەی کە هەرەزوم دەکرد. کۆلیس خانم درێژەیدا بە قسەکانی و گوتی بەڵێ، دەکرێت چاک ببنەوە ئەگەر بێت و ئێوە ئامادە بن لەو چەند ساڵەی داهاتوودا ئەرکێکی زۆر گران و پڕژان بەڕێوە بەرن. بەڵام لێرەدا ئەو وچانێکی دا و زۆر بە لە سەرخۆیی لێ مردبووەوە و ئەو جا بەردەوام بوو لە قسەکردن. بەر لە هەموو شتێک دەبێت قوربانیەکی گەورە بدەیت. هیچ شتێکی باش و پڕخێریش بێ قوربانیدان نایەتە دی. ئەو قوربانی تۆش ئەوەیە کە دەبێت هەوڵ بدەیت جارێکی دی بە هیچ شێوەیەک قاچی چەپت بەکار نەهێنیت. قاچی چەپم؟ بەڵام ئەوە هەموو دنیای منە. تەنیا لەڕێی ئەوە من دەتوانم بدوێم، لەڕێی ئەوە بۆم دەکرێت هەموو شتێک دروست بکەم. ئەوە تەنیا دەواازەیەکی منە کە دەتوانم لەڕێەوە لەگەڵ دنیای دەرەوەی خۆم گفتوگۆی پێ ئەنجام بدەم. تەنیا ڕێگەیەکی شەبۆم دەلوێ خۆمی پێ ڕۆشن بکەمەوە و گزارشتی لە خودی خۆم پێ بکەم. هەر لەو ڕێیەوە بۆم دەکرێت بگەمە ناو مێشکی کەسانی ترەوە. هەرچی ئەندامەکانی تری جەستەمە بێکەڵکن، بێنرخ و بەهان، هەر بە تەنیا ئەو پەلەمە، قاچی چەپم، تەنیا پەلێکم کە لەناو ئەو جەستەیی مندا توانای جوڵەی هەبێت، بەبێ ئەو من ونم، بێدەنگم، لاوازم. بەڵێ، دەزانم کە زۆر دژوارە. ئەو خەریکی ئەوە بوو مێشکی منی دەخێندەوە. قوربانیەکی گەورەیە، بەڵام ئەوە تەنیا ڕێگەیەکە و بۆ گەیشتن بۆ ئامانجا هیچ دەواازەیەکی دی نییە. ئەگەر تۆ بەردەوام بیت لە بەکارهێنانی قاچی چەپت، ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ببیت بە هونەرمەندێکی گەورە یاخود نووسەرێکی بەناوبانگ، بەڵام تۆ هەرگیز بەرەو چاکبوونەوە ناڕێیت. هەرگیز سەرکەوتوو نابیت لەوەی بە قاچەکانت بڕێیت یاخود بە لێوەکانت بدوێیت و دەستەکانت بەکار بێنیت. ئەگەر بۆشت نەکرێتە و کاران ئەنجام بدەیت، ئەوە بۆت ناکرێ ژیانێکی سروشتی لەناو کۆمەڵگەدا بەڕێوە بەریت. هەموو شتەکان بەسراونەتەوە بە قاچی چەپتەوە. ئایا بەڵێنی ئەوە دەدەیت کە هەرگیز قاچی چەپت بەکار نایەنیت؟ لەو پەندە تێگەیشتم کە لەو دیوی قسەکانی ئەوە بوو. لە ڕاستیدا لە نێوەی ڕێدا ئێستێک بوونی نییە. هەر هەموو شتێک دەبێت هاوبەشی لەو بەگشتدا چوونەوەیەدا بکات. ئەگەر بمەوێت سەرکەوتن لەو ڕێگەیەدا بەدەست بێنم، ئەوا دەبێت هەرچیم هەیە لەو پێناوەدا لە دەستی بدەم. بۆەوەی و خۆشیە گەورەیە بەدەست بهێنم، دەبێت لەو پێناوەدا قوربانیەکی گەورە بدەم. دوور نییە قوربانیەکی زۆر دژوار بێت، ڕەنگە زۆر ترسناک بێت، بەڵام لەگەڵەوەشدا زامن نییە لە کۆتاییشدا سەرکەوتن لەگەڵ خۆی بهێنێت. وا دەکەم، ئەوەم بە کۆلیس خانم گوت. لەوەتەی بەبیرم دێت ئەوەش پاکترین و شەب و لە دەمی منەوە هاتبێتە دەر. دەستی گرتم و توند گوشی، چاوەکانی دەدرەوشانەوە. کوڕە باشەکەم، ئەوە زۆر ئاسان نییە. دەبێت هەموو مێشکت بۆ و کارە تەرخان بکەیت کە ئێمە بۆتی دیاری دەکەین و لەگەڵەوەشدا پرۆسەیەکی زۆر هێواش دەبێت، بە تایبەتی لەگەڵە و تەمەنەی تۆی تێدایت. هەتا بڵێ هێواش دەبێت. ئێمە هەنگاوی یەکەممان ناوە و ئیدی ئەوانی دیش چاوەڕوانی تۆ دەکەن. من لەوە تێنە دەگەیشتم کە بۆ ئەوەی چارەسەر وەربگرم بۆچی دەبێت قاچی چەپم بەکار نێنم. ئەوە بوو دواتر کۆلیس خانم هەموو شتێکی بۆ ڕوون کردمەوە. ئەو گوتی
بەکارهێنانی قاچی چەپم دەواازەیەکی گەورەی لە پێش مێشکم داوەڵا کردووە تا گوزارشت لەو دنیا داخراوەی خۆی بکات. ڕاستە لە ڕووی وشیاریەوە کەڵکێکی زۆری پێگەیاندم، بەڵام بە پێچەوانەوە لە ڕووی جەستەییەوە زیانێکی گەورە و لە بەرچاوی خوڵقاندووە. چونکە بەکارهێنانی قاچی چەپم فشارێکی گەورەی لەسەر کۆی ئەندامەکانی تری جەستەم بەجێ هێشتووە. بەو جۆرە بەکارهێنانی قاچی چەپم گەلێک لە نائارامی هۆشیاریمی پەرت و بڵاو کردوێتەوە، بەڵام لە بەرانبەرەوەشدا گەلێک دەردەداری بۆ بارودۆخی ئەو دەمارانەشم خوڵقاندووە کە خۆیان لە بنەڕەتەوە ئیفلیج بوون، هەر لەبەرەوەی بۆم ئاسان بووە لە ڕێی قاچی چەپمەوە گوزارشت لە جیهانی ناوەوەی خۆم بکەم. ئیدی ئەوە هانی داوم بیر لە بەکارهێنانی دەستەکانم نەکەمەوە، بەڵام ئەگەر بێت و چیدی قاچی چەپم بەکار نەهێنم بەو جۆرە دەکرێت ڕۆشناییەک بخەمە سەر ئەندامەکانی تری جەستەم بۆ ئەوەی جوڵەیەکیان لێ چاوەڕوان بکرێت. پێم وابوو ئەوە ڕوانینێکی زۆر بەجێبێت، هیچ شتێگەڕی تێناچێت ئەوەندەی ئەو ڕاستیە پڕ لە دروستی و هەروەها پڕ لە مانا بوو بێت. بەڵام لەگەڵەوەشدا جیاوازیەکی زۆر کەوتۆتە نێوان وشە و کردارەوە، هەروەکو ئەو جیاوازیەی دەکەوێتە نێوان بیرکردنەوە لەو مەسەلانەی کە سەرقاڵمان دەکەن بە خۆیانەوە. لەگەڵ جێبەجێکردنی خودی ئەو مەسەلانە لە ناو ژیانی ڕاستەقینەدا پرسیارەکە هەر بەتەنیا پەیوەندی بەوەوە نییە کە قەیتانی پێڵاوەکانم توند بکەمەوە و دنیا لە بەردەم جوڵەیە و قاچە چەپە بەدبەختەی خۆمدا تەنگەبەر بکەمەوە، بەڵکو مەسەلەکە زۆر لەوە واوەتری لە من دەخواست. هەستم بەوە دەکرد کە دەبێت خۆم لە دنیایەکدا زیندانی بکەم و ئەو تەنیا کلیلەکەش کە ڕێی چوونە ژوورەوەم بۆ مەیسەر دەکات فڕێ بدەمە دەرەوە، بێ لەوەی مل بۆ ئەو داوایە کەچ بکەم. بۆم دەکرێت چ ڕێگەیەکی دی هەڵبژێرم ئەگەر مل بۆ داواکاریە فرو نەهێنم. ئەوە ڕابردوو هەروەکو ئاسمانێکی ڕەش و پڕ لە هەور و هەڵای ڕۆژانەی زستان بەخۆی و هەموو ئەو تاڵاو و ڕەشاییەی کە لە خۆی گرتووە خۆی دەکاتەوە بە ناو دەروونمدا. ئەگەر ملم بۆ هەنگاوە شنەوی کرد و ژیانم لە قاچی چەپم سندەوە هەر وەک ئەوەی ئێستا داوام لێ دەکرێت، ئەوە دەڕۆمە ناو ژیانێکی تازەوە، دەرگای ڕۆژگارێکی چاواو نوێم لە بەردەمدا دەکرێتەوە، ڕۆژگارێکی نوێ لە بیرکردنەوە و جوڵا، ڕۆژگارێکی ئاوەهاش هەڵدەگرێت لە پێناویدا هەر جۆرە قوربانیەکی بۆ بدەم. هەرەو شەوە بەرەو دووبلن هەڵفڕین و گەڕینەوە. لە فڕۆکەخانە دکتۆر کۆلیس چاوەڕوانمان بوو، بە ماشێنەکەی خۆی بەرەو ماڵەوەی بردینەوە. دکتۆر کۆلیس سەر و دڵی خۆش دیار بوو. لەوە دەچوو کۆلیس خانم لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی پێوە کردبێ و لە ئەنجامی پشکنینەکانمی ئاگادار کردبێتەوە و ئەو هەواڵەش گەلێک ئەوی ئاسوودە کردبێت. هەروەها لەوە ئاگاداری کردمەوە کە بەم زوانە سەرکەوتوو بۆ لەوەی تیمارگەیەکی تایبەت لە نەخۆشیەکانی ئیفلیجی مێشک لە شەقامی میریۆن لە شاری دووبلن بکاتەوە. ڕێکخراوی سوارەی ماڵتا و یەکەی ماشێنە فریاگوزاریەکانی باوەجۆنی پیرۆز ڕەزامەندیان لەسەر ئەوە نیشاندا بوو هۆی گواستنەوەیان بۆ دابین بکەن و منداڵە پەککەوتوەکان لە کاتژمێری نۆی بەیانیەوە تا 12 نیوەڕۆ هەم لە ماڵەوە بۆ تیمارگە و هەم لە تیمارگەوە بۆ ماڵەکانیان بگەڕێنەوە. دەبوو لە بەرەبەیانی ڕۆژی دووشەممەی داهاتووەوە هەرکە یەکەی ماشێنە فریاگوزاریەکان هاتن بە شوێنمدا ئەوە خۆم ئامادە بکەم بۆ دەرچوون بۆ تیمارگە. دەستێکی خستە سەر شان و گوتی کریستی هیچ شتێک نییە لە بەردەم خۆتدا بۆت نەکرێتێکی نەشکێنیت، دڵنیا بەلەوەی من بە درێژایی ڕێگەکە لەگەڵت دەمێنمەوە، بەڵام دەزانم یەکەمین هەوڵم ئەوە دەبێت بەسەر خودی خۆمدا زاڵ بم. ئەوەش بەرەنگاربوونەوەیەکی ڕاستەقینەی دەوێت و لێرەوە بەدووە دەست پێ دەکات. ئازیزانم، سپاس کە تا ئێستا لەگەڵ من و کریستیمانەوە. بە هیوام هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی 12. خۆشەویستانم، هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی 12 لە ڕۆمانی قاچی چەپم لە پەڕە 187 بەناونیشانی دەبێت چی ڕوو بدات. زۆر ئاسوودە بووم بۆ بۆنەیەوە کە بۆ یەکەمین جار دەچووم بۆ تیمارگە. هیچ ڕوانینێکی پێشوەختم نەبوو بۆ ئەوەی تیمارگە دەبێت چۆن بنوێنێت. ئەندێشەی کۆمەڵێک دیواری مەڕمەڕی فێنکم دەکرد. خەڵکانێک بەرگی سپیان پۆشی بوو، شوێنەکەش بۆن و بەرامی پاکشکەرەوەی لێوە بێ. بەرەبەیانی ئەو دووشەممە هەرگیز لە یاد نەچووە. لە کاتژمێری 9 و ماشینی فریاگوزاری باوەجۆنی پیرۆز لە دەم دەرگای دەرەوە ڕاوەستا بوو. بە دوودڵیەکەوە لە پەنجەرەکەوە لێی وردەبوومەوە. بە هەر هۆیەک بوو بێ هەمیشە وام بیر لە ماشینی فریاگوزاری کردوتەوە کە بە جۆرێک لە جۆرەکان سەرۆکاری لەگەڵ مەیتی مردوواندا هەبێت. شوێنێکی تاریک،
موچۆرکە بە گیاندا بهێنێت و پەڕی بێت لەولا شانەی خوێناویان لێدەچۆڕێتەوە. هەرچۆنێک بوو لێخوڕی ماشێنەکە پیاوێکی خۆشمەزە و دەم پێکەنین بوو. یاریدەی باوکمی دا تاکو هەردووکیان پێکەوە بمخەنە ناو ماشێنەکەوە. ئەوە شوای لێکردم ترسم کەمێک بڕەوێتەوە کە لەسەر کورسی ماشێنەکە دانیشتم و لە چواردەوری خۆمم ڕوانی و لە هەموو نەخۆشەکانی دیورد بوومەوە بۆم دەرکەوت من لە هەمویان بەتەمەنترم. لەسەر دەستەبەرێکی نەخۆش لە بەردەمی مندا منداڵێکی شیرەخۆر بە دوو دەستی گۆج و شێوە و دوو قاچی خوار و خێچەوە ڕاکشا بوو بەکە لە سەرێکەوە کە بەسەر شوێنێکی زۆر سیر و نەگونجاوی جەستەیدا لار بووبەوە. لە تەنیشتی ئەویشەوە کیژۆڵەیەکی بچکۆلانە بە قژێکی زەردی ئاڵتونیەوە و بە دوو چاوی گەلێک گەورەوە دانیشتە بوو. کیژۆڵەیەکی زۆر جوان بوو، بەڵام لاقەکانی زۆر لاواز و وێران بوون و ئێسقانەکانی دەرپەڕی بوونە دەرێ. دەستەنە ئارام و لەرزیوەکانیشی هەر بە دوو دەستەکانی من دەچوون، بەڵام زۆر بچکۆلە و ناسکتر بوون. بە درێژایی هەموو کاتەکان هەر پێدەکەنی و هەوڵی دەدا بەردەوام ئەڵقەی ئەگریجەی لەسەر چاوەکانی دوور بخاتەوە. لەسەر کورسەکەی تەنیشتیشمەوە منداڵێکی بچکۆلەدانرا بوو، بێجگە لە چاوەکانی کە بەردەوام لە جوڵان و وردبوونەوە بە چواردەوری خۆیدا نەدەوەستان ڕوخسارێکی تەواو نەبزۆک و مردووی هەبوو. ئەو دوو چاوە دوو ئەندامی زیندوی ئەو بوون و وەک دوو پەنجەری ڕووناکیان دەنوان لە ناو ماڵێکی تاریک و نوتەکدابێ. دوجار ماشێنی فریاگوزاریەکە گەیشتە شەقامی میریۆن و لە بەردەم باڵەخانەیەکی گەورەدا کە ڕەنگی خۆڵەمێشی بۆ ڕاوەستا. لە پەنجەرەکەەوە سەرێکم بردە دەرەوە و ڕوانیم لەسەر ڕاستەڕەی شەقامێکی گەورەین و ئەم لاولای هەمووی ساختومانی سەرنجڕاکێشن. شەقامەکە هەتا بڵێ شوێنێکی جەنجاڵ و پڕ لە حەشامات بوو. هەر کەسێک بەوێدا تێدەپەڕی هەر بەوەی دەکرد خەڵکانێکی زۆر گرنگ و پڕکار بن و بەرەو کۆبوونەوەیەکی زۆر گەورە و گرنگ بڕۆن. ئەو دیمەنەش ئەوەندە ناسروشتی نەبوو هەروەکو لە سەرەتادا دەکەوتە ڕوو، چونکە دوجار بۆم دەرکەوت لەسەر شەقامەکەی ئەو بەرەوە باڵەخانەیەکی میری لەوێدا هەبوو کە هەموو کاروباری گرنگی میلەتەکەی ڕادەپەڕان. لەو شوێنەدا کە ئێمە لە دەرەوە وەستا بووین ئاوڕێکم دایەوە و لە دوورەوە دکتۆر لویسم چاو کرد. بە پلیکانەکاندا بەرەولای ئێمە دەهاتە خوارێ. هەرەوەندەی چاویشم بۆ کەوت ئیدی هەناسەیەکی ئاسوودەیم هەڵمژی و جارێکی دی هەستم بە دڵنیایی کرد. من بۆم نەدەکرا بە پێی خۆم بڕیار بدەم. ئەوەندەی چاویشم بڕی دەکرد هیچ نیشانێکی کورسی تایبەتم نەدەبینی بۆ ناو باڵەخانەکەمان بگوازێتەوە. تەماشایەکی دکتۆر لویسم کرد و ئەویش لە لای خۆیەوە لێ ڕوانیم و هەردوو شانەکانی هەڵتەکاند و گوتی ڕۆڵە دەبێت هەر بۆ خۆم جارێکی تر ڕۆڵی پیاوە بەهێزەکە یاری بکەم. منی گرت و هەردوو قاچی بەرز کردمەوە و منی فڕێدایە سەر شانەکانی. کاتێک بەسەر پلیکانەکاندا دەیبردمە سەرەوە ڕوانینم کەوتە سەر تابلۆیەکی ئاڵتونی لەسەری نووسرا بوو نەخۆشخانەی دووبلنی پزیشکەوانی ئێسقان. بەخۆمم گوت ئەو ناونیشانم زۆر بەلاوە بێکەڵک دەنوێنێت. دەبێت ئەو دەستەواژە قەبەوزلە مانای چی ببەخشێت؟ لەو شوێنەوە کە بەسەر شانەکانی دکتۆر لویسەوە بە ئاسمانەوە بۆم نەدەکرا زۆر بەباشی لە چواردەوری خۆم بڕوانم، بەڵام بەپێی ئەو گۆشەنیگایی چاوەکانم بەسەر زەمین و بەشی خوارەوەی دیوارەکانەوە گیرسابوونەوە بەناو ئاسانی باڵەخانەیەکدا دەچوینە ژوورەوە. بەڕیزێک پلیکانەدا چوینە خوارەوە. بۆ ماوەیەک بەناو داڵانێکی تاریکدا تێپەڕین و لە کۆتاییدا دەرگایەکی کۆنی شەق و شڕمان کردەوە و جارێکی تر گەڕاینەوە ناو ژووری ڕووناک. ئەوە گەشتی یەکەممان تەواو بوو. دکتۆر لویس بەدەم هەنا سەبڕکیەوە ئەوەی گوت و بەردەوام بوو. ئێستاش درێژەی گەشتەکانمان بەردەوامی دەبێت. دەتوانم ئەوە ببینم کە ئێمە لە شوێنێک بووین هەروەکو کێڵگەیەک وا بوو. لەبەرەوەی لە هەردوو بەری ئەو ڕێگە باریکەوە هەمووی وردە چەو بوو ئێمەی پێداداهاتین. گژوگیادای پۆشی بوو. کاتێکیش لەو گۆشەی خوارەوەی خۆمەوە کەمێک سرم بڵند کردەوە بینیم هەر چوار لاماندار و درەختە، بەڵام ئەوەندە ئارەزوویەکی خۆشم نەبوو تا بە دیمانەکەدا ڕۆ بچم و حەزی لێوەربگرم. تەنانەت لەبارێکی ئەوەندە ئاسوودەشدا نەبووم ئەوەم بە ئاسان بۆ بڕواتە پێش. لەبەرەوەی کاتژمێرێک لەوە بەر هەرچی نانی بەیانیم خواردبوو هەر هەمووی گەڕا بۆ ناو قۆرگم و تەواو هەراسانی کردبووم و هەر هەنگاوێکیش دکتۆر لویس دەڕۆی ناوسکم وەک مەشکە دەشڵەقی. دەبوو هەرچۆنێک بووە فشار بۆ قۆرگم بهێنم و هێڵنجم ڕابگرم
تا خواردنەکە لە دەمەوە دەرنەپەڕێتە دەرەوە. دکتۆر لویس بەدەم هەنا ساڵ کێشانێکەوە گوتی ئەوەی تر لەو ڕێگە خوار و خێچەش دەربازمان بوو. کریستی هەرچۆنێک بوو سرم ڕاست کردەوە و بەم لاولای خۆمدا ڕوانیمە و ساخت و مانەتدارینە تەنگە بەرە یەک نهۆمیەی کە هەر بە کۆلیتێکی هۆڵی وەرزشەوانی دەچوو. لەو کاتەدا ڕوومان دەکردنەوە هۆڵەکەوە. گوێم لە هەراوزەنای منداڵان بوو. دەنگێک هەم پێکەنین و هەم گریان بوو، بەڵام زۆربەیان هەر بەوە دەچوو بقیژێنن. دکتۆر لویس پاڵێکی نا بە دەرگایەکەوە و چووە ژوورەوە. هێشتا هەر بەسەر شانەکانیەوە منی هەڵگرتە بوو. ئەو چرکە ساتی هەنگاومان نایە ناو هۆڵەکەوە، لێشاوی پەنگەوە خواردووی هەراوزەنای ژوورەوە وەک ڕەشەبایەک هێرشی بۆیەنام. لێشاوێکی گەلێک ترسناک بوو. منداڵان دەگریان و هاواریان دەکرد و قیژە قیژەیان ڕۆژەڕەیەک دەڕۆی. وەرکی منداڵەکان بە جۆرێک بوو هیچ کەسێک بۆی نەدەکرا ڕێگەیان پێ بگرێت. گالیسکە و بووکۆکە و هەرچیەکیان لەو ناوەدا بەردەست کەوتایە هەڵیان دەگرت و دەیان کێشا بە دار و دیوارەکاندا. دیمەنێکی زۆر ترسناک بوو. منداڵەکان بە قنگە خشکێ و سکە خشێ بەو ناوەدا دەهاتن و دەچوون و وەکو قڕژاڵ دەچوون بەناو یەکدا و لێک جیا دەبوونەوە و قاچەکانیان فڕێدەدایە ئاسمان و دەست و پایان دەکێشا بە دار و دیوارەکاندا. لەو دەمەدا دکتۆر لویس فڕێدامە سەرەرزەکە. من لە چوار دەوری خۆم وەردەبوومەوە و نیگەرانی ئەوە بووم کە دوور نییە منیان بەهەڵە بۆ شوێنەیە نابێت. هیچێکێک لەو منداڵانەی لەو هۆڵەدا بوون تەمەنیان نەدەگەیشتە 3 ساڵان. پێم وابوو ئەو جێگەیە زیاتر بەدایەنگەیەک یاخود باخچەیەکی منداڵان دەچوو. بەدەر لە من و دکتۆر لویس تەنیا بە ساڵاتچوێک لەو شوێنەدا کوڕێکی گەنج بوو کە دوایی بۆم ڕوون بۆ ئەویش خودی گالاگەر خۆی بوو. هەرکە منی بینی خەندەیەک کەوتە سەر لێوەکانی. دواییش بۆم دەرکەوت گالاگەر پیاوێکی هەتا بڵێ چاپۆک بوو. کریستی ئەمڕۆ هیچ ڕایەنانێک لێرە ئەنجام نادرێت. هەرەوەندەیە پشوو دەدەیت و شوێنەکە دەناسیت. دکتۆر لویس لەو کاتەدا کە دوو منداڵی بە باوەشەوە هەڵگرت بوو بەرەو گۆشەیەکی ئەو بەری هۆڵەکە دەچوو بەدەم خەندەیەکەوە ئەوەی گوت. لەگەڵەوەشدا خودی تەماشاکردن لەو جێگەیەدا بۆ خۆی جۆرێک بوو لە ڕایەنان، جۆرێک بوو لە ڕوانین بە دنیای ئازارە لە بن نەهاتوەکانی مرۆڤایەتیدا. ئەزمونێکی ترسناکی نوێ بۆ ئەو کەسانی کە هێشتا لە چوار دیواری ماڵەکانی خۆیان نهاتبوونە دەرەوە و ئاشنایەتیەکیان بە ژیانی دەرەوە پەیدا نەکردبوو. لەژێر ڕۆشنایی ئەو بەیەکەوە بوونەدا پەیکەری شێوەیەکی تری ژیان خەریک بوو لە بەردەممدا ڕوندەبووەوە. ئەوەی ئەو ڕۆژگارە من لە لۆردیس هاتە بۆ پێشچاوم هەر بەتەنیا سێبەرێک بوو، بێجگە لە گەوهەری مەسەلەکە شتێکی دی نەبوو. تەنیا دەرکەوتنی سامێکی بەشکۆ بوو. ئەو خەڵکە دەردەدارەی لە شکەوتەکەی لۆدیس پێیان ئاشنا بووم، هەر هەمویان خەڵکانێکی بە ساڵاچوو بوون، ژنان و پیاوانی بە ساڵاچوو. گومانی تێدا نەبوو هەندێکیان ئازار و ئەشکەنجە بەڕادەیەک کۆڵەواری کردبوون، بێجگە لە ژیانێکی پڕ گرێ و چەرمەسەری هیچی دی لە پێش و دوایەنەوە نەدەبینرا. بەڵام لەگەڵەوەشدا توانای ئەوەیان هەبوو لە کۆڵەواریەکانی خۆیان ورد ببنەوە و لێ بڕوانن، یاخود هەر هیچ نەبێ دەست و پەنجەی لەگەڵ نەرم بکەن. بەڵام لێرە شتێکی لەو جۆرە بوونی نەبوو. لێرە بێجگە لە دەستە و سانی هیچ هۆشیاریەک لە ئارادانیە، تەنیا دەستە و سانی و جۆرێک لە تۆقین لە شێوەی منداڵانی فلیج و پەککەوتەدا، بەدەست و پای باریک و لاواز، بەکەل لەسەری ناڕێک و شێوە و بەدیمەن و ئادگاری پەرێشانەوە لە زەویەکەدا هەڵکوڕماون و لێرە و لەوەی ژوورەکەدا وەکو پارچە پەڕۆی بێکەڵک و ناچێزە بەو پەڕی بێمەکیەوە کپ و خامۆش بێهەست و سۆز فڕێدراون. هەندێکی تریشیان جوڵەیەکی شێتانەی کێوی بێبڕانەوە وێرانی کردبوون، جوڵەیەکی هەروەکو ئەوەی تەزویەکی کارەبایی بەناو جەستە بچکۆلانەکانیاندا گوزەر بکات و بەردەوام گرمۆڵەیان بکا و بیان هەژێنێ و وەک بێشکەڕایان بژەنێت. دەستە بچکۆلەکانیان ڕق هەڵاتون و قاچەکانیان نوشتاونەتەوە و پێکەوە نووساون و گرفتار بوون و کە لە سەرەکانیان خوار و خێج بوونەتەوە. لە پڕێکدا بۆ یەکەمین جار منداڵی خۆمم بیرکەوتەوە کە لەو ڕۆژگارەدا چۆنم گوزەراندووە. لەبەرەوەی زۆر منداڵ بوون، زۆر ترساوە و بێدەرەتان بوون، دەبوو بەردەوام چاوەڕوانی یاریدەی کەسانێکی دیبن. زۆر بە سادەیی بۆم دەکرا بەزەییم پێیاندا بێتەوە، بەڵام بەزەییم پێیاندا نەداتەوە. بەبیرم دێتەوە جارێکیان ڕوانینی بەزەیی چۆن لە ناخەوە هەژاندمی و هەلا هەلای کردم.
خەریک بوو لە جێی بەزەی هەستم بە هاو دەردیان دەکرد بە دامەزراندنی پەیوەندی و نزیکیەک لەگەڵەو منداڵانە دۆزینەوەی ڕایەڵێک ڕێگەم بۆ خۆش بکات زۆر بە قۆڵی هەست بەو کارەکتەرانە بکەم و ئەو کارەکتەرە حەقیقیانە ببینم کە لەو دیوی ئەو چوار پەلە نائارام و ڕوخسارە نامۆیانەوە خۆیان حەشارداوە. بینینێکی برایەنە بوارم بۆ بڕەخسێنێت ئەو دیوی ئەو دەمار و ئێسکە خوار و خێچانە بپشکنم و بگەماوە مێشکە بەندکراوانەی لە ناو ناخیاندا ڕاکشاوە. دەمبینی ئەوە هەر بەتەنیا من نەبووم، لەو دی و شیشەکانی بەندین خانەوە کۆت و بەند کرابووم. کاتێک ئەو ڕۆژە گەڕامەوە ماڵێ هەر هەموو ئەندامانی خێزانەکەمان لە دەورم گرت بوونەوە و مەراقی ئەوەیان بوو شتێک دەربارەی تیمارگە بزانن. بەڵام من هیچم بۆ باز نەکردن. من چاودیتی دنیایەک و هەستەوەری دەردەداریەک بووم کە هیچ وشەیەک بۆی نەدەکرا بچێتە بنجوو بناوانیەوە و خۆی بە ئەندازە و باڵای بگرێت. پاشی هەفتەیەک لە هاتوو چەومانەوەم لە تیمارگە هەروەکو دکتۆر لویس گوزارشتی لێ کرد. بە کەشی تیمارگە ڕاهاتم و زۆر بە هێواشی دەست و پەنجەم لەگەڵ شێوازی ئەو چارەسەریەش نەرم کرد کە بۆم دانرابوو. بۆم دەرکەوت بێجگەلەوەی ئەو چارەسەریەی ئێرە بەر فراوان و ڕێکخراوترە دەنا دەقا و دەق هەر هەمانە و شێوازە بوو کاتی خۆی لە ماڵەوە وەرم دەگرت. ڕاهێنانەکان لە تیمارگە دوور و درێژ و دژوارتریش بوون و جێبەجێکردنیشان کاتێکی زیاتریان دەخواست. دەمەوێ خۆم هەڵ نەکێشم و تەواو ڕازگۆ بم. لە سەرەتادا کاتێک دەستم بە ڕاهێنانەکان دەکرد و خۆم لە ژوورێکدا لەناو کۆمەڵێک منداڵدا دەبینیەوە و هەمانە و جوڵانم دەکرد کاوان دەیان کرد تا بڵێ هەستم بە گەمژەیی سیر دەکرد. پێم وابوو کە هەر زۆر دیمەنێکی ناجۆرم هەبوو بێت. هەستم بەوە دەکرد فیلێک بم و کەوت بێتمە ناو کۆمەڵێک بێچوە پشیلەوە. هیچ گومانیشم نییە لەوەی کە هەر 100% دیمەنێکی لەو جۆرەم هەبوو بێت. زۆر جا لە ناو منداڵەکاندا لەسەر سک دەخشام. ئەوەش بەشێک بوو لە ڕاهێنانەکان. ڕێگەم پێ نەدەدرا هەروەکو خۆم پێوە گرت بوو بە هیچ جۆرێک لەسەر قەنگ بخشێم. هەر کاتێکیش ئەوە ڕووی دەدا کتوپڕ لە شوێنی خۆم دەوەستام، هەروەکو ئەوەی یەکەمین جارم بێ بەو زەمینە و چواردەوری خۆم ئاشنا بم. زۆر بە وردی بەناو ئەو جەستە تێکشکا و پەیکەرە شێواوانەدا دەمڕوانی کە لەسەر ئەرزەکە لە ملاولامەوە کەوتەبوون. دەمڕوانیە ڕوخساری دکتۆر لویس و گالاگەر کە بەسەر منداڵەکان دانوشتا بوونەوە. دواتر سەرێکم هەڵدەبڕی و تەماشای ئاسمانی ژوورەکەم دەکرد و لەو هێڵە خوڕمایانەی ساپیتەکە وردەبوومەوە. لە دیوارە دارینەکان بە خۆیان و ئەو پەنجەرە بەرزانەوە کەنیگاری ئاسمانی شین و هەورەسپیەکان و گەڵاو لەقی درەختە سەوزەکانی باخچەکەی دەرەوەم لێوە دەبینی. لەو هەموو شتانە خۆر دەبوومەوە و لە پڕێکدا وچانێکم دەگرت و لە خۆم دەپرسی کریستی براون، تۆ لێرە چی دەکەی؟ ئەو جێگە سیر و سەمەرەی ناو تیمارگەیە چمانایەک بە تۆ دەبەخشێت؟ لەگەڵ ئەو دوو دکتۆری بە خۆیان و کراسە قۆڵدارەکانیانەوە بەم ناوەدا دێن و دەڕۆن. لەگەڵ ئەو هەموو منداڵەی فلیج و پەککەوتانەی بە خۆیان و جەستە تێکشکا و سەرنجڕاکێشەکانیانەوە و کە لە سەرە شۆڕەوە بۆکانیانەوە چواردەوریان چەنیوی. بە هیوای چیت؟ تۆ لەگەڵ هەموو ئەوانەدا سەرقاڵی چیت؟ بۆچی لە جیاتی ئەوەی لە ژوورەکەی خۆت بیت و خەریکی نووسین بیت لێرەیت لەم شوێنە نامۆیە؟ ئەرێ ئەوە ڕاستە و هیچ گومانێکی تێدا نییە کە من هێشتا لەگەڵ جیهانی دەرەوەدا دۆستایەتێکی ئەو تۆم پەیدا نەکردووە و هێشتا بۆم نەکراوە لە حەقیقەتەکانی تێبگەم. لە حەقیقەتی ئەوەی من ئێستا بەشێکم لەم جیهانە پڕ لە شوێن و حەشاماتە خێرا و جوڵا و نامە و سەرسوڕێنەرە. من وەکو پیاوێکی ئەشکەوت نشین وابووم. ساڵانێک بوو لە ناو تاریکیدا لە ناو چوار دیواری ژوورێکی تەنگەبەری خۆمدا گرفتار و جێهێڵراو بووم و لە پڕێکدا فڕێدرامە ناو جیهانێکی بەربڵاو و جەنجاڵەوە. ئەوە تا هەروەکو ئەوەی بۆ یەکەمین جار بێت بە تیشکی خۆراشنا بم و بەرگەی ئەو هەموو ڕۆشنایەی نەگرم و دووچاری کوێربوون ببمەوە. بەو پەڕی بێهەست و خواستی لێی وردەبوومەوە. گەلێک جار ڕوویداوە بە پشت کۆمی لە هۆڵەکەدا دانیشتوم و بەو پەڕی بێئاگاییەوە لە بەردەمی خۆمم ڕوانیوە. هەستم کردووە کەسێک لە پشتەوە بە پەنجە گەورەی پێیەکانی تێوەم دەژەنێت. سەرێک هەڵدەبڕم و ئاوڕێک بۆ دواوە دەدەمەوە. دەبینم ئەوە دکتۆر لویس خۆیەتی بەدەم خەندەیەکی گەشەوە لە پشتمەوە وەستاوە و پێم دەڵێ هەم دیسان داڵغەڵێدان لەگەڵ خۆتی بردووی؟ بیر لەو کتێبانە دەکەیتەوە
ڕۆژێک لە ڕۆژان دەبێت بیان نووسیت؟ هەوڵ بدە خۆت لەوە بە دوور بگری. ئەی پیرەمێرد، تۆ بۆ خۆت باش دەزانیت کە ئێستا دنیایەک کارت لە پێشە و دەبێت هەمویان تەواو بکەیت. بەڵێ، باش دەزانم کارم لە پێشە و دەبێ بە تەواوکردنیان بگەێنم. ئای لەو کارەی کەوا لە پێشما، کارێک ساڵێک و 2 ساڵ و تەنانەت 5 ساڵی تەمەنیشی بۆ تەرخان بکەیت هێشتا هەر ناگاتە کۆتایی. لەبەردەم کارێک وەستاوم هەموو تەمەنم لێی دەخوازێت. من زۆر بەباشی لەوە دڵنیام و کەچی بەر لەوەی درک بەوە بکەم کە ئایا دەشێ کارێکی لەو جۆرە ڕۆبدات بۆم نەکرا کۆششێکی تەواوی بۆ بکەم و لەوێدا هەڵوێستەیەک وەرگرم تا بە شوێنەی تاو توێی هەموو شتانە بکەم کە لێم ڕوودەدەن. بۆم نەدەکرا تاوناتاوێک لە بیرکردنەوە لە ڕۆژانی ڕابردوو ڕابوەستم، نەک هەر لە ڕۆژگارە خۆشەکان بەڵکو لە ڕۆژگارە ناخۆشەکانیش. لەو ڕۆژگارانەی کە هیچ هیوایەکم لە پێش دەما نەبوو تاکو خۆزگەی بۆ بخوازم یا خود بۆم بکرێ لە پێناویدا بژیم. هیچ شتێکی ئەو تۆ لە ئارادا نەبوو تاکو فشاری ئەو ئێشەم لەسەر کەم بکاتەوە کە ڕۆژگاری ئێستام لەگەڵ خۆی بۆی هێناوم یان تاریکایی ئەودا هاتووە دوورم بۆ ڕوون بکاتەوە. هیچ شتێک نەبوو بە هاوارمەوە بێت. هەرێش و دڵتەنگی بوو لەگەڵ گەورەبوون و ناسینی خودی خۆمدا پەرەی دەسەند و فراوان دەبوو. دەردەداریەک کە بۆم نەدەکرا لێی تێبگەم و ڕقم لێی دەبووەوە. بەڵێ، ڕاستە، ڕقم لە دەردەداری خۆم دەبووە. قێزم لێی دەهاتەوە و خەریک بوو دەڕشامەوە. ئازار و ئەشکەنجەم دەدی. لە هەموو بیرۆکانەیە خی دەبووم، منیان جیاواز خۆڵقان دەبوو. زۆر دڕندانە منیان لە کۆی دنیا جیاواز خۆڵقان دەبوو. سەرەڕایەوەی و چرکە ساتانە زۆر نزیک بوون لەوەوە کە ئیدی تێبگەم ئەو دەردەداریەی لە دژوارترین ڕۆژگارەکانی ژیانی خۆمدا پێم وە بۆ نەفرەتی خوداوەند بووە بە سەرما ڕژاوە. خەریکە جوانیەکی زۆر سەرنجڕاکێش لە ناو ژیانمدا دەپشکێنێت. کاتێک ئەو حکایەتە ڕوویدا ماوەی ساڵێک دەبوو هاتوچۆی تیمارگەم دەکرد. بەرەبەیانی ڕۆژێکی نازدار و سەرنجڕاکێشی مانگی گوڵان بوو. زۆری نەمابوو تیمارگە کۆتایی بە ڕۆژێکی پڕکار و جەنجاڵی خۆی بهێنێت. پیاوانی فریاگوزاری منداڵەکانیان خستە بۆ ناو ماشێنی چاوەڕوانی لە دەرەوە و منیش دوایین کەسێک بووم لێرەدا گوێ هێڵرابووم. لەسەر کورسێکی پیچکەداری کۆن و بێکەڵک دانیشتە بووم کە لە ناو تیمارگەدا بۆ گواستنەوەی من لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دی بەکاریان دێنا. من لە دەم دەرگە خەریکی ئەوە بووم تامم لە گەرمای تیشکی خۆری مانگی گوڵان وەردەگرت و تەماشای گژوگێم دەکرد چەند شین و جوانی دەنوان. گوێم لە خشەخشی لە قوپۆپی درەختەکان دەگرت بەدەم شنەی فێنکی شەماڵەوە دەهات و دەچۆن. لەو دیوی منەوە هەموو شتێک لە ناو هۆڵی تیمارگەکە کپ و خامۆش بوو. هێشتا کەسێک دیار نەبوو بە دوای مندا بێت و بۆ ناو ماشێنەکەم بگوازێتەوە. لە پڕێکدا گوێم لە دەنگێک بوو لەو پەڕی ڕێگەباری کە بەردینەکەەوە دەهات. ئەوە دەنگێکی کپ و خامۆشی خشپەی پێیەک بوو. لەو شوێنەی منی لێبووم و بەدەم تەمەڵیەوە یاریم بە گەڵاوەریوەکانی بەرپێم دەکرد. لە نزمیەوە بۆ سەرەوەم ڕوانی و لەو سەری ڕێگەکەەوە تەماشام لەسەر شتێکی سوور گیرسایەوە کە بەناو درەختەکاندا تێدەپەڕی و دواتر بەژنێک لە پێچێکی ڕێگەکە لای کردەوە و کیژۆڵەیەک هاتە دەرێ. جارێکی دی سرم شۆڕ کردەوە و زۆر بە لێبڕاوانە کەوتمەوە یاریکردن بە گەڵاکان و بە قاچم دەمهێنان و دەمبردن. هەستم کرد خشپەی پێیەکە لێم نزیک دەبەوە. بەخۆمم گوت دەبێ ئێستا کیژۆڵەکە زۆر لە منەوە نزیک بێت. ئارەزوم نەدەکرد سرم هەڵبڕم. دەمزانی هەرەوەندەی سرم بەرز بکەمەوە ئیتر دەبێت لەگەڵی تووشی گفتوگۆ بم و بەوەشدا دەزانێت کە من ناتوانم بە سروشتی قسە بکەم. بەخۆمم دەگوت خۆت تەفرەمەدە. بە شەرمێکەوە سەرێکم هەڵبڕی و کیژۆڵەیەکی نامۆ چەند هەنگاوێک لە نزیکمەوە وەستا بوو. کیژۆڵەیەک هەروەکو خەونوا بوو. لە پشتیەوە لەقی درەختە سەوزەکان شۆڕ بووبوونەوە خوارێ و سێبەری بە سەما کەوتوی گەڵای درەختەکانیش کەوتبوونە سەر ئاونگی گژوگیای بەرپێی. تیشکی خۆریش لە پشتیەوە هاتبووە ناو قژە خاوەکەیەوە و هێواش هێواش تێکەڵاوی ئەگری جە و زوڵفی دەبوو. هەر بەوە دەچوو کتومت بە چواردەوری جەستەیدا خەرمانەیدا بێت. خەرمانی خۆر کە چواردەوری کیژۆڵەی تەنی بوو تەواوێ خەریک بوو کێراییدا دەێنم. هەرچۆنێک بوو کەمێک لێم هاتە پێشەوە. بینیم کیژۆڵەیەکی باڵا مام ناوەندی بوو بە قژێکی خورمایی و دوو چاوی سەوزەوە تا ڕادەیەک جوانێکی سادە و ئاسایی.
ئەندامی ڕێکوپێک و نازدار هەڵکەوت بوو، هەروەکو ئەوەی لە مەڕمەڕی سپی خاوێن هەڵکۆڵرابێت. ڕوومەتەکانی هەروەکو دوو گوڵی ناسکی دەمبەیانیان وابوون و هێمنیەکی سیر لە چاوەکانی دەڕژان. وا کەمەندکێشی کردبووم، چاوم لەسەری هەڵنەدەگرت و هەر لێم دەڕوانی. دەزانم ئەوە بۆ منەوە پەڕی بێشەرمی بوو، بەڵامەی چی بکەم؟ من زۆر دەستە و سانتر بووم لەوەی کە بۆم بکرێ ڕووی خۆمی لێوەربگەڕم. بیرما کاتێک بە تەواوی لێم هاتە پێشەوە، زۆر بەڕوونی بە خۆمم گوت ئەوە جوانترین خانمێک کە من تاکو ئێستاکێ لە ژیانم دابینی بێتم. تەماشایەکی کرد و بێجگە لە من کەسێکی لەو نزیکانەوە لە دەوروبەرمان نەدی. بۆ کەمێک بەدەم دوودڵیەوە ئێستێکی کرد و دواتر لە کورسیەکەم نزیک کەوتەوە بەدەم خەندەیەکەوە گوتی بە یارمەتیت. دەبێ بە ڕێزگالاگەر لەم ناوە نەبێت، نەک هەر بەتەنیا لەبەر ئەوەی من بۆ خۆم بە ئاسایی قسەم بۆ ناکرێ. هەرچیم کردەمم بۆ نەهاتەگۆ، زمانم بە تەواوی چوو بۆ کلیلە. لە کۆتاییدا هەرچۆنێک بوو بەدەم پرتە پرتێکەوە پێم ڕاگەیان کەوا بە ڕێزگالاگەر بەم نزیکانە دەگەڕێتەوە. جارێکی دی خەندەیەکی کرد و بەلامدا بەرەو تیمارگە چۆڵ و هۆڵەکە تێپەڕی. هەفتەیەک تێپەڕی و لەوەدا بووم بە یەک جار هیوا بڕاو دەبووم لەوەی کە جارێکی دی بۆم بکرێ بە دیداری بگەم. ڕۆژی پێنجشەمە بوو، کاتێک گەو بەیانی ڕوون کردە تیمارگە و هەر ئەوەندەی بە کورسێ پێچکەدارەکەەوە خەریک بوو لە ئاستانەی دەرگاکەوە ڕەت دەبووم. یەکەم شتێک نیگام پەڕیە سەری، هەمانەوکی ژۆڵەیە بوو، لە تەنیشتی منداڵێکی بچکۆلانەوە چۆکی دادا بوو، خەریکی بوو چاکەتەکەی دادەکەند. لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا و هێواش چەند شتێکی بچکۆلانم لەبارەی ئەوە بۆ ڕوون بووەوە. ئەو خوێندکارێکی دەرچووی زانکۆ بوو، ئەوەش لە سەرەتادا کەمێک منی ترساندە بوو. خەڵکی ناوچەی گالەوەی بوو، لە دواییشدا زانیم ناوی شیلایە. لەو گۆشەیەوە کە لەی دانیشتە بووم، بەردەوام سەرنجی ئەوم دەدا و دەمدی و لەو کاتەی دەنوشتێتەوە یاخود لەگەڵ منداڵەکاندا دەدوێت چۆن ئەگریجە و قژی بۆ سەر ڕوخساری شۆڕ دەبێتەوە و ناوە بۆ پەڕی بێ ئارامیەوە چنگی بۆ دەهێنا و لای دەدایەوە. لە پڕێکدا هەرەوەندەی بەلای منداڵایەکی دەکردەوە بەدەم شڵەژانێکەوە ڕووم لێ وەردەگێڕا و لەبەر خۆمەوە منجەمنجێکم بۆ دەکرد. بەیانیەک دوای ئەو ڕۆژە سوکە بێزاریەک لەگەڵ خۆی هەڵی گرتە بووم و بە تەنیشتی دیوارەکەەوە دانیشتە بووم و هەستم بە بەدبەختێکی تەواو دەکرد. چاوەکانم نوقابوون و ئەندێشەکانم نیشتبوونە ناو بازنەیەکی قۆڵی ڕەشبینیەوە. هەستم دەکرد جارێکی دی شۆڕ دەبمەوە ناو هەمان دڵتەنگی و بێچارەیی جارانی خۆم کە ناوە لە ڕابردووەوە هەڵی دەکرد و هێرشی بۆ دەهێنام و دەگەڕایەوە ناوم. لە پڕێکدا دەنگێک بە ئاگای هێنام. ئاسوودە بە کریستی، سەرێکم هەڵبڕی ڕوانیم ئەوە شیلایە. لە ناوەندی ژوورەکەدا وەستاوە بە خەندەیەکی گەرم و گوڕەوە دەیەوێت پڕم بکاتەوە لە ورە. ئەو خەندە گەرم و گوڕەی ئەو هەرچی ڕەشبینیم هەبوو لەگەڵ خۆی بردی. بە دوای ئەو ڕۆژەدا زۆر بە وردی کەوتینە ناسینی یەکتری. من زۆر بە پەرۆشەوە بە ڕاهێنانەکانمەوە دەنووسام و زۆر بە گەرمیەوە جێبەجێم دەکردن. بەیانیەکیان بۆ پەڕی لە خۆڕادی توییەوە هاتم و نامەیەکم خستە دەستیەوە کە شەی ڕابردوو برایەکی بچکۆلانم لە نووسینەوەیدا دەستگیرۆی کردبووم. نامەکەی لەگەڵ خۆی بردەوە ماڵێ و لەوێ خوێندبیەوە و ڕۆژی دواتر بە نامەیەک وەڵامی دامەوە. بێگومان بە هیچ جۆرێک لە وەڵامدانەوەی نامەکەم کاتم بە فیڕۆ نەدا و لەوە دوا نامە نووسین بوو بە یەکێک لەو دەواازە شیرینانەی کە بەردەوام من و ئەو لەگەڵ یەکدیدا بەکارمان دێنا. بەو جۆرە بۆ تێکشکاندنی گەورەترین لەمپەڕ لە بەردەمی خۆمدا دەواازەیەکم پەیدا کرد. ئەگەر ئەو لەمپەڕە گەورەیە نەبوایە کە لە نێوانی من و ئەوانی دیدا خۆی قوت کردبووەوە، لەمپەڕی لاوازیم لە ئاستی قسەکردندا، ئەوە هەرگیز بۆم نەدەکرا ئەوەی بە دوو لێوەکانم بۆم نەدەلوا بیانڵێم لەسەر دوو توێی کاغەز گزارشتیان لێ بکەم. دیوارەکان هێشتا لە چواردەورمدا بەرز و باڵا هەڵچوو بوون، بەڵام هەوڵم دەدا هەرچۆنێک بووە یەک لە دوای یەک پێیاندا هەڵبزنێم. بەڵێ لەبەردەم خۆمیاندا لابەرم، بەڵام لەو دیوێ و دیوارانەوە دەبێت چیا بن. خەڵکان بەگشتی دەربارەی ئازادی دەدوێن، دەربارەی ڕەهابوون، دەربارەی قوتاربوون لەو کۆڵەواریە جەستەیانەی بەدەستیانەوە دەناڵێنن. بەڵام بۆم دەرکەوت مەسەلە هەر بەتەنیا پرسیارکردن نەبوو لە سەرکەوتن، بەڵکو بەلایەنی کەمەوە و پاڵەوانێکی بچکۆلانەی بەجەرەک بەگشتدا چوونەوە بوو بەڕووی پەککەوتەیمدا و ناچارم کردن بە پشتمدا
بکێشن و پێم بڵێن کۆڵ مەدە، زۆرت نەماوە بەم زوانە دەگەیتە مەنزڵ. ئەگە لە دوجارە ئەوان مەبەستیان لە مەنزڵ سربەخۆیەکی جەستەیی بوو بێت، ئەوە زۆر دروستە، بەڵام لەگەڵەوەشدا مەبەستیان لە سربەخۆیەکی پڕاوپڕ و ڕەها بوو بێت، ئازادیەکی پڕاوپڕ و ڕەها لە هەموو گرفت و کێشە هۆشیاری و سۆزداریانەی کە لە ئارادا هەن. ئەوە بێد و دڵی هەڵەن، هەموو وشە بە باق و بریقانەی ئازادی و سربەخۆیی کە لێرە و لەوێ دەگوترێن بێجگە لە پوچی چی دینین. من ئێستا بە تەواوی بۆم ڕوون بۆتەوە هەموو تاڵا و ئازارانەی لە ڕابردوودا لەو ڕۆژگارەکانی گرفتاریمدا هەستم پێکردوون. کتومت لەو دەمەدا کە هێشتا لەو دیوی شیشەکانی زیندانەوە بووم، بە هیچ جۆرێک بەو تاڵا و ئازارانەی لە دەمی ئێستادا هەستی پێدەکەم بەراورد ناکرێن. لەم دەم و چرکە ساتەدا هەوڵ دەدەم هەرچی کۆت و پەیوەندەکانم هەیە تێکیان بشکێنم و ئەو بێ هیوایەش لە کۆنەوە لێم نابێتەوە، خەریکە دەرفەتێکی هێژای ساڕێژ بوون جێگەی دەگرێتەوە. من ئێستا هەست بە ئازارێک دەکەم خەڵکانی زرنگ هەوڵ دەدەن لە ژێر ناوەکانی باگا هاتنەوە و ڕۆشنگەریدا خۆیانی لێبوو بێرن. ئەوەش غەمگینیەکانی ڕۆژانی منداڵی نییە، کاروەک و شەستە بارانی بەهاران دێن و دەڕۆن، وەکو ئازارەکانی هەرزەکاریە، ئەویش هیچ دوور نییە هەروە بێن و تێپەڕن. بەڵام لە دوای خۆی کاریگەریەکی قۆڵ برینێکی بەسوێ لە ناو مێشکمدا بەجێ دەیەڵن. هەستم بە خۆم دەکرد دەگەیشتمە هۆشیاریەکی گەورە و ئاگاییەکی تەواو لە بن نەهات و بە خودی پێداویستیەکانم. ئەوەش بۆ خۆی هەم دیسان هەرشکەنجە بوو، بەڵام دەرکەم بەوە کرد پەیداکردنی گوزارشت و دەربڕینێکی وردیش لە خودیەوە پێداویستیانش بۆ خۆیان کارێکی نەکردن. ئیدی ئەشکەنجەکان هێندەی دی قوڵتر دەبوونەوە. کاتێکیش بۆ مڕون بۆەوە بە هیچ جۆرێک گرنگ نییە من لە ڕۆژگارەکانی تەمەنی خۆمدا چەندێک بەسەر سنوورەکانی جەستەدا دەتوانم زاڵ بم. ژیانی ویژدانی و دەرونیم ئەو ژیانی لە دوجاردا شوێنی بایەخە هەرگیزا و هەرگیز سروشتی بوون بە خۆیانەوە نابینن و دەبێت لەناوەوە هەروە بەپڕی بمێننەوە و لەجێ ئەوەی بوارێک بۆ خۆپیشاندان پەیدا بکەن پەنگ بخۆنەوە. لە ڕاستیدا لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا و بەدەستگیرۆیی تیمارگە بۆم ئاسان هاتە پێش کەمێک بەسەر خودی خۆمدا زاڵ بم. بۆم کرا ئەوەی پێدەگوترێت ژیانی ئاسایی خۆم بەڕێوەی بەرم. بەلایەنی کەمەوە ئەوانەی گەلێک سادە و سربەخۆیەکی تەواویان لە خۆ گرتووە، بەڵام دەمزانی لە قوڵایی ناوەمدا هەمیشە شتێک هەیە لە شوێنی خۆی نییە و ونە. شتێک هەرگیز ڕێگە نادات بۆ ئەوەی تابلۆکە تەواوبوون بە خۆیەوە ببینێت، یاخود ڕێگە خۆش بکات بۆ ئەوەی پارچە بچکۆلەکانی یاریەکە شوێنی تەواوی خۆیان بدۆزنەوە و لە شوێنی شیاوی خۆیاندا وەقرە بگرن. هەمیشە بەشێکی ئەو پارچانە لە شوێنی حەقیقی خۆیاندا نەبوون. هەرچۆنێک بوو گرفتاری من شیفا و چارەسەری نەبوو، بێجگەلەوەش شتێکی دی لە ئارادا بوو، ئەویش نەبوونی پەیوەندی و گزارشتێکی حەقیقی مرۆیانە بوو. گرنگ نییە من چەندێک بۆم دەکرێ بەسەر پەکەوتەی خۆمدا سەر بکەوم. من هەرگیز نابم بە کەسێکی ئاسایی و بۆم نالوێ ژیانێکی ئاسایی بگوزارێنم. ئەو جوداوازی لە ناو مندا هەیە بۆ هەمیشەی هەروەکو خۆی دەمێنێتەوە. ئارەزوم بۆ خۆشەویستی و خۆش بیسترێم، بەڵام پێزانینێکی تاڵ بوو، بەڵام دروستترینیان بوو ئەوەی تەواو لە شوێنی خۆی بوو. ئەوە چ شتێکی چاکەم بۆ دەخڵقێنێت ئەگەر بێت و چاوەکانی خۆم بنووقێنم و پشت لە هەر حەقیقەتێکی ناخۆش دەربارەی خۆم وەربگێڕم. گەلێک جار تەفرەم خواردووەوە و کارم ئەنجام داوە، بەڵام هەر ئەوەندە بووە و سزایی دەبوو بیچێژم، هەر دەبووە ئەمڕۆ نابەیانی بیچێژم. کەمێک لە بەردەم خۆم دوورم خستبەوە. ئەوە تا هاتوو لەگەڵ هاتنیشی نائاسوودەی کردم، بۆ تاوێک تاڵاوی پێچێشتم، بەڵام لە کۆتاییدا بەرەو ئەوەی بردم لەگەڵ خودی خۆم بەهێز بم. ئەگەر هەرگیزیش بۆم نەکرێت وەکو کەسانی دیبم، خۆ بەلایەنی کەمەوە دەتوانم وەکو خۆم بم و بەرەو باشترینی بەرم. ئەوە تا لە کۆتاییدا شیلا ئەو هاوڕێ چاکەیە کە دەتوانم بۆ پەڕی شیاویەوە پەیدای بکەم. ئەو هەروەکو ئاوێنەیە دەکرێت لە کۆتاییدا بەبێ ئەوەی دەمامەکەم بە ڕوخسارەوە بێ بە حەقیقی خودی خۆمی تێدا ببینم. لە ژیانی هەرزەیی خۆمدا ئەو یەکەمین ڕێبەرم بوو. هەر لە ڕێی ئەویشەوە فێری ئەوە بووم بەبێەوەی هیچ باکێکم بەو هەموو کەند و کۆسپانە هەبێت کە دەشێ بێنە بەردەمم، سەڵەوە نەکەمەوە ڕێگەی خۆم بگرمە بەر. گەلێک نامەمان بۆ یەکدی نووسی،
ئەوانەی من گەلێک نامەیان دێشاوی و خەون ئامێز بوون و ئەوانەی ئەویش پڕیان بوو لە ژیربێژی. لە یەکێک لە نامەکاندا دەڵێت کەوا چۆن هەندێک لە خەڵکی پێیان وا بۆ تۆ قارەمان بوویت بەڵام تۆش بە هیچ جۆرێک هەست بە قارەمانی خۆت ناکەیت. من زۆر دڵنیانیم لەوەی قارەمان چی دەگەێنێت، بەڵام ئەوە بڕوای منە دەربارەی تۆ. زۆر باش بۆ لەوەی خوداوەند مێشکێکی گەورەی پێبەخشیویت و مەیل و ئارەزوویەکی هونەرمەندانە، لەگەڵەوەشدا جەستەیەکی تێکشکاوی پێبەخشیویت کە بەو هەموو کەرستانی لە بەردەستان ئەو تێکۆشانت بەڕووی پەککەوتەییدا هەر دەبێت ڕوو بدات و هیچ بوارێکی خۆلێلادانی لە بەردەمدا بۆ نەهێشتیتەوە. دایکی شت لە یاد نەچێت. ئەگەر هەستی زیرەکانی ئەو نەبوایە ئەوە زۆر ئاسان بوو گەنجێکی سەر لێ شێواوی سادەت لێ بەهاتایەتە دەر، هەمیشە دەرباری ئەوە دەدوایت و چاوەڕوانی ئەوە دەبوویت کە دەبوو چی ڕۆ بدات. لە ژوورەکەی خۆم لە ماڵەوە باوڵێکی خوڕمایی بچکۆلانم هەیە و زۆر بە وریاییەوە دەیپارێزم و هەموو نامانەشم تێدا پاراستون لە شیلاوە بەدەستم گەیشتون. کۆی ئەو نامانم هەڵگرتووە و بەتاڵێک بەنی عاشقانەی شین هەمویانم پێکەوە گرێداوە. هەمویانم ئەو ڕۆژە ژماردون و تێکرا 32 نامن. ئازیزانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 12 لە ڕۆمانی قاچی چەپم. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی 13 لە ڕۆمانی قاچی چەپم لاپەڕا 207 بەناونیشانی پێنووس. ئەزمونەکانم لە تیمارگە و ئەو هەموو کاریگەریانەشی کە لە ناو مندا قۆڵپیان دەدا وایان لە مێشکم کردبوو پەڕی بێت لە ئەندێشە. زۆر بەوە دەچوو چاوبەستێک لەبەردەم بیناییمدا دوور خرابێتەوە، هەروەکو ئەوەی لە دوایین جاردا کلیلی جێگەیەکم پەیدا کردبێت کە زۆر لە مێژە سەرگێژەی پێخستوم و لە دووی خۆی ئەشکەنجەی داوم. زۆر بە پەرۆشی ئەوە بووم شتێک بڵێم، نەک هەرتەنیا بە خێزانەکەمی بڵێم یاخۆت بە هاوڕێکانم، بەڵکو بە هەموو دنیا، بە هەموو خوار و ژووری جیهانی بڵێم. لە ناخمدا شتێک هەبوو گینگەڵی دەدا و ئارەزووی بوو بدوێت. شتێک دەیویست لە ناخم بترازێ و بێتە دەرەوە و لەگەڵ خەڵکی پەیوەندی بگرێت تاکو ڕێگەیەکیان بۆ بسازێنم لێم تێبگەن. هەستم دەکرد شتێکم دۆزیوەتەوە، شتێک لەو ڕۆژگارەوەی بیر دەکەمەوە و هەست بە خۆم دەکەم بە دوویدا دەگەڕێم. چەندین ساڵی لێ خواستم تا دۆزیمەوە کەچی ئەوە تا لە دوجاردا بەو پەڕی دڵنیاییەوە پەیدام کرد و لە پڕێکیش دەمەوێت فڕی بدەمە ناو ڕەشەباوە تاکو لەگەڵ خۆی بۆ هەموو کونج و قوشبنێکی ئەم جیهانەی بەرێت و ئەو پەیامە بدات بەگوێ هەموو دنیادا. هەر بە تەنیا پەیامی حکایەتێک نەبوو دەربارەی خۆم، بەڵکو دەربارەی هەموو کەسانش بوو ژیانێکی هاوشێوەی ژیانی منیان هەبوو، ژیانێکی داخرا و تەنگەبەر کە هەر چوار لای بە دیواری بەرز هەڵچنرا بوون. هەستم بەوە دەکرد لە کۆتاییدا ڕێگەیەکم دۆزی بێتەوە بەسەرە و دیوارانەدا هەڵبزنێم و خۆم لە سێبارەکانیان دەرباز بکەم. ڕێگەیەک بۆ ئەوەی لەوێەوە بتوانم خۆم بگەێنمە بەر تیشکی خۆر و لە پاڵ هەموو کەسانی جەستەیان ڕێکۆڕەوانە ڕۆڵی خۆم لە دنیادا بگێڕم. بەڵام چۆن گوزارشت لە هەموو شتانە بکەم کە دەمەوێت دەریان ببڕم، لە هەموو شتانی کە دەمەوێت هەموو دنیای لێ ئاگادار بکەم. دەستەکانم بە هیچ جۆرێک کەڵکی هیچیان بۆ من نییە، ئەوە تا هێشتا هەر نوشتاونەتەوە و گوێڕایەڵم ناکەن و ئەوەی هێز و تواناش بێت نیانە، نە هیچیان پێدەگیرێ و نە هیچیشیان پێ هەڵدەگیرێت. لێوەکانی شمە و بیرۆکانیان پێگۆ ناگرێت کە هەروەکو پۆلێ هەنگی بێ ئۆقرەی وڕ و شکاو بەناو مێشکمدا دێن و دەڕۆن. لە دەرەوەی خێزانەکەی خۆشم بترازێت هێشتا هەر بۆم ناکرێت هیچ جۆرە زمانێکی ڕوون و ڕۆشن بەکار بێنم کەوا بێت بەو پەڕی دڵنیاییەوە من زمانم بەستراوە و باوەشم بەناو بێدەنگی خۆما کردووە. ئەی دەبێت چی دەربارەی و هاوڕێک کۆنە دڵسۆز و بامەکەی خۆم بڵێم. قاچی چەپم ئەو قاچەی بە درێژایی هەموو ساڵانەی بەدبەختی و تێگشکان گرماڵی کردبووم ئەو وەک فریاد ڕەسێک لە پاڵمەوە بۆ جێی نەهێشتوو. دەبێ ئێستا چیدی بەکاری نێنم؟ نەخێر، ئەوە نەکردە و نەگونجاوە. ناتوانم لەو بەڵێنە پەژیوار ببمەوە کە بە خانم کۆڵی سندا. ئەگەر کارێکی وا بکەمەوە خۆم بە ناپاکێک دەبینم. ئەوە بڕیارێکە داومە و هەتا هەم پەیڕەوی دەکەم. سەرەڕای ئەوەش بەکارنێنانی قاچی چەپم هەر بە تەنیا پەیوەندی بە سۆزێکی دەردەدارەوە نەبوو کە خۆی بە وەفاداریەوە گرێدا بێت. لەوەی بترسێم و ئەوەندە پتە و خۆراگر نەبم هەر سووکە هەڵفریوانێک بێت و سووک و ئاسان لەگەڵ خۆیم بەرێت. ئەوە بوو دەمزانی ئەگەر بێت و جارێکی دی قاچی چەپم بەکار بێنمەوە دەبمە ڕێگرێکی گەورە لە بەردەم هەوڵەکانی چارەسەرکردنمدا و
ئەو هیوایەشی ئەگەر بێت و ژیانێکی سروشتیش نەژیم، ژیانێکی تا ڕادەیەک پڕ جم و جۆڵم هەبێت، بە یەکجاری لەدەست دەدەم. قاچی چەپم خستە بۆ لاوە لە جێی نەبووانم دانابوو، بە هیواش نەبووم بۆ هیچ جۆرە خزمەتێک پەنای بۆ بەرم. ئەگەر چی ئەو کارە بۆ خۆی جۆرێکیش بوو لە خۆ بەدەستەوەدان، کەچی لەگەڵەوەشدا ئامادە نەبووم ئاڵای سپی هەڵبکەم. لەوە دەچوو گەیشتە بێتمە بەردەم ڕێگایەکی مردوو، ڕووم لە هەر کوێک دەنا دەرگاکان بەڕۆما داخرابوون. هەستی کەسێکم هەبوو کە هەردوو دەست و هەردوو قاچی بەسترابنەوە و دەمیشی توند داخرابێت. لە ناکاوێکدا ئیلهامێک لەگەڵ خۆی بردمی و ئەندێشەیەک ڕژایە ناو ناخمەوە. پاشنیوەڕێک لە ژووری ناندینەکە دانیشتە بووم و بیرم لەوە دەکردەوە چۆن بتوانم دەواازەیەک پەیدا بکەم و هەموو ئەوەی ناخی خواردوم و دەمەوێت بێڵێم بیخەمە سەرد و توێی لاپەڕە و لە ناو نووسیندا شوێنی بکەمەوە. تێبینیەوەم کرد یەکێک لە براکانم کە ناوی ئیمۆن بوو، لەو کاتەدا تەمەنی 12 ساڵانێک دەبوو. لەسەر مێزی نان خواردنەکە قەڵەمێکی بەدەستەوە گرتبوو، خەریکی ڕاپەڕاندنی ئەرکەکانی ماڵەوەی بوو. گومان نەبوو لەوەی سەرقاڵی نووسینی داڕشنێکی زمانی ئینگلیزی بێت. بەو گرژ و مۆنیی ڕوخساری داگرتبوو دەمتوانی ئەوەم بۆ دەربکەوێت. نێوانی لەگەڵ کارەکەی زۆر خۆش نەبوو. ئەو ئەندێشەی ئەو لەوێ دانیشتووە و سەرقاڵی نووسینە و ناشزانێت چی بنووسێت. منیش لێرەدا لای پەنجەرەکەەوە دانیشتوم و مێشکم پڕپڕە لە بینین و ئەندێشە و بۆم ناکرێت قەڵەم بەدەستەوە بگرم. هێندەی نەمابوو لە شوێنی خۆم بەرز ببمەوە و پەڕ و باڵم لێ بڕوێ و هەر وەک باڵندەیەک بدەمە شەقەی باڵ. لە شوێنی ئەوە خۆم نیشتاندەوە و لێم پرسی ئەوە خەریکی چیت؟ دەمەوێت داڕشتێک بۆ تاقیکردنەوەی قوتابخانە بنووسم. ئیمۆن بەدەم هەناسەیەکی ساردەوە ئەوەی گوت و بەردەوام بوو. ئەگەر بە باشی نەینووسم دوور نییە سەرزەنش بکرێم. بڕوام کرەوە دەرفەتێکی باش بوو بێت بۆ من هەڵکەوت بێت. ئەوەم پێڕاگەیان کە دەتوانم دەستگیرۆیەکی باشی بکەم ئەگەر بێت و ئەویش لە ئەنجامی ئەوەدا پاداشتێکم پێ بداتەوە. بێگومان ئامادەم. بۆ پەڕی بڕواوە ئەوەی دەربڕی و گوتی دەتەوێت چیت بۆ بکەم؟ زۆر بە کورتی پێم گوت بۆم بنووسە. ڕەنگی شێوە، بەڵامەوە تاوەکو دەبینیت منەوە کاری خۆشم بۆ نانووسرێت. بەدەم جۆرێک لە بەرگریەوە گوتی من بۆ خۆشم نازانم چۆنی بڵێم. بێمێشک. من گوتم تۆ تەنیا کارت ئەوەی قەڵەم بەدەستەوە بگریت و ئەوە بنووسیت کە من پێتی ڕادەگەێنم. براکەم دەربارەی و ئەندێشەیە زۆر بەگومان بوو. بەلای ئەوە شتێک هەبوو شوێنی سڵەمینەوە و تێڕامان بوو. هەستی دەکرد لەو دیوی ئەو مەسەلەیەوە شتێک خۆی حەشارداوە، بەڵام لەگەڵەوەشدا دەیویست داڕشنەکەی خۆی بە دروستی ڕابپەڕێنێت. ئیدی ئەوە بوو ملی بۆ خواستەکەی من درێژ کرد و منیش کارەکەی ئەوم بە تەواوبوون گەیاند. کاتێک لە کارەکەی ئەو بووینەوە بەرەو پشتەوەی خانووەکە چوین و ڕوومان کردە ژووری خوێندنەوەکەی من. دەفتەرێکی لە چەکمەجێک دەرهێنا و هەردووکمان لەسەر مێز و کورسی دانیشتین و کەوتینە تەماشاکردنی یەکتری. براکەم ئامادە بوو بۆ نووسین. قەڵەمەکەی بەدەستەوە گرتبوو. زۆر بێگوناهانە پرسی دەتەوێت چیت بۆ بنووسم؟ لە پەنجەرەکەەوە تەماشایەکی دەرەوەم کرد و لە لقوپۆپی درەختەکان ورد بوومەوە کە لە ناو ئاسمانێکی شینی بەهارەدا دەشەکانەوە. کەمێک ڕامام و دواتر ئاوڕێکم بۆ ڕوخساری پڕ لە نیگەرانی برا بچکۆلەکەم دایەوە و پێم گوت چیرۆکی ژیانم. ئیمۆنی بەستە زمان قەڵەمەکەی لە دەست کەوتە خوارەوە بۆ سەر مێزەکە و گوتی چیرۆکی چی؟ جارێکی دیش بۆم دووبارە کردەوە. ئیدیم جارە کەمێک ئارام بوو. لە کۆتاییدا ڕەزامەندی ئەوەم لێوەرگر بۆ قەدەرێک کاری نووسینم بۆ ئەنجام بدات. ئەو پاشنیوە ڕۆیە بەبێ هیچ جۆرە خۆ ئامادەکردنێکی پێشوەختە دەستمان کرد بە کارکردن. ئەو کاتی دەستم کرد بە یەکەمین هەنگاوەکانی نووسینەوەی یاداشتەکانی ژیانم. تەنیا 18 بەهاری تەمەنم تەواو کردبوو. کارێکی سەخت و تاقەت پڕۆکێن بوو. بتەوێت بە وشەگەلێکی سادە و ساکاری پێکهاتوو لە چەند پیتێکەوە دارستانێک بنووسیتەوە. هەموو خوێندنەوەی من تاو کاتە هەر بە تەنیا چارلز دیکنز بوو. بەهۆی نەبوونی هیچ ئەزمونێکیشم لەو بوارەدا پێم وابوو کاری من ئەوەیە لاسایی شێوازی نووسینی ئەو بکەمەوە. لە ئەنجامی ئەوەشدا ئەو زمانی ئینگلیزی من بەکارم دەهێنا لە ڕۆژگارێکەوە سەرچاوی وەرگرتە بوو 50 ساڵێک بەسەر تەمەنیان تێپەڕی بوو. وشە و دەستەواژە گەلێکی ئەوەندە قورس و درێژم بەکاردەهێنان کە زۆر بە سانایی لە ماوەی چەند چرکەیەکدا هەر کەسێکی بە هەنا سەبڕکەی دەخست. دەبوو بۆ خۆمەوە و شانە بەر لەوەی براکەم لەسەر لاپەڕەکەی بەردەمی خۆی تۆماریان بکات پیت بە پیت لێیان دڵنیا بوومایەتەوە. هێشتا
هەرنیگەرانی ئەوە بووم چۆن هەر یەکێک لە ئێمە لە دەمی ئەو یەکەمین هەوڵدانە گەورە و گرانە پڕ لە بیم و مەترسیەدا مێشکمان ڕوا و ڕووی داڕمان نەبووەوە. بەر لەوەی کە بوونەوەی ئارەزوو دەستمان لە کارەکە پێ هەڵبگرێت نزیکەی 10,000 وشەمان نووسی بوو. وشە هەروەکو بارانێکی نەرم زۆر بە ئارامی بە سەرمادەباری. برابەستە زمانەکەم جارناجارێ دووچاری تەنگ و چەڵەمەکانی نووسین دەبووەوە و بەر لەوەی بیرێکیش لەوە بکەمەوە گەربێت و بۆ جۆرە درێژە بنووسین بدەم ئەوە ئەو کتێبە بۆ هەتایە هەر بەردەوام دەبێ و ناگاتە کۆتایی. ئەو نزیکەی 400 لاپەڕی ڕەشنووسی نووسی بووە. ناونیشانی کتێبەکە هەموو شتێکی لەگەڵ خۆی هەڵگرتە بوو. ناوم لێ نابوو، یاداشتەکانی کەسێکی بێمێشک. زۆر مەراقم بۆ نووسینێکی ناسکی گاڵتەجاڕی لمۆز شکێن بێت تا مشتە کۆڵەیەک بکێشێت بەلوتی هەموو پزیشکانەدا کە لە تەمەنی 5 ساڵیمدا گومانیان لە ژیری مێشکی منها بوو. زمانی کتێبەکە گەرچی جۆرێک بوو لە مەحاڵ بەڵام لەو پەڕی ناسکیدا بوو. بۆ نمونە لەجێ ئەوەی خۆم بە ئیفلیج ناو بەرمولەوێدا بەجێ بهێڵم بە جۆرێک دەربارەی خۆم دوابووم کە بابەتێکی لە ناوچووی بەدبەخت بم. جارێکی تریش وەک لە بارچوونێکی ئاسمانی باسی خۆم کردبوو. حەزم بەوە بوو لەجێی ئەو شانەی تەواو ڕوون و ئاشکرا بوون و وشەگەلێکی ناڕۆشن بەکاربێنم، ئەویش بە زیادکردنی پێشگر و پاشگرێک بۆ وشەکان. لە شوێنی ئەوەی بڵێم بەزین دەمگوت گیانی بەزین. هەر بەو جۆرە تەواو شارەزا بووبووم لە بەکارهێنانی وشەی بەرجەستەدا بۆ دەربڕین لە بیر و باوەڕە سادە و ساکارەکانم. هەر کاتێک بمویستایە وەسفی مەسەلەیەک بکەم کە ڕێی تێ نەدەچوو ڕوو بدات یان بە مێشکی ئینساندا نەدەچوو، ئەوە وشەی ئەندێشەکراوم بۆ بەکاردێنا. وشەی نابەرامبەرم بۆ شتێک بەکاردێنا کە پڕە و پڕ باست و باڵای مەسەلەیەکدا نەدەهاتەوە. زۆر جار وشەی پارەپەرستم بۆ مەسەلەیەک بەکاردێنا کە لە مێشکمدا دەربارەی هەڵەشەیی یاخود بە دوای خۆشیدا چوون کۆ دەبووەوە. لەو کاتەدا لە مێشکی ئاوەژوو بۆەوەی مندا بۆ مەسەلەکان دەشیاوا بڵێم. دەشیا دەربارەی پیتەری برام بڵێم کە ئەو پارەپەرستە، چونکە ئەو پێی خۆش بوو لەجێ ئەوەی چارلز دیکنز بخوێنێتەوە بڕوات بۆ ئاهەنگ و سەماکردن. ڕۆژێکی تر بەشێکی ئەو ڕەشنووسە گرنگم بەدەستەوە هات دەربارەی ژینگەی خۆم لە بەشی یەکەمیدا بەو جۆرە نووسی بووم. من لە ناو جەرگەی خێزانێک هاتبوومە دەرێ کە لە کانیاوی جیهانی چینی کرێکاری ئاوی خواردبەوە. هەموو دنیاش دەزانێدە و چینە لە ڕەگەزی ئادەمیزاد هیچ ئارەزوێکی لە بەدواداچوونی زانیاری و ئەدەبدانیە و شوێن کەلتورکەوتن و هۆشیاربوونیش بە شێک نییە لە سیما و ڕوخسارەکانی کارەکتەری منداڵانیە و چینە. هەروەکو من چۆنی لێ تێدەگەم هەر کەسێکی دیش دەتوانێت لە مانای ئەو ڕستەی دوایەوە هەر ئەو بۆ چوونەی لێوە هەڵێنجێت. لە لاپەڕەی 32دا هێشتا جارێکی تر هەر لەسەر تێگەی چینی کرێکار هەڵوێستەم کردبووە. لە کاتێکدا دەدان بەوەدا دەنێم کە لێک نەچوون و جوداوازی چین و توێژەکانی کۆمەلگا بۆ هاو ئاهەنگی و بەرەو پێشەوە چوونی ڕەگەزی مرۆڤایەتی کارێکی پێویستە. هەروەها پێم وایە دەبێت هەموو تێک هەڵواردنە لە ناو مەملەکەتی یەکسانی خوازیدا جێی بۆ بکرێتەوە و هەوڵیش بدرێت خۆت لە هەربەر یەککەوتن و پێک هەڵدا شاخانێکی نابەرانبەر و سەر هەڵگرت و لە ئاستی پێویست بپارێزیت. لە کاتێکیشدا ئەوەم نووسی بوو کە هێشتا بە تەواوی لە ماناکانی ئەوە نەگەیشت بووم وشەی کۆمەلگا چی دەگەێنێت، بەڵام وە نەبێت ئەوەش بگەێنێت کە من نەمزانیوە چی بڵێم. بەڵکو گرفتەکە ئەوە بووە من نەمزانیوە چۆنی دەری ببڕم. هەتاکو ئێستاکەشی پێوە بێت ڕێگەیەکی ئەو تۆم پەیدا نەکردووە بۆ ئەوەی ئەندێشەکانی خۆمی بەڕۆشنی لێوە ڕابگەێن و لە ناو شێوازێکی ژیرانەدا جێیان بکەمەوە. لە ڕاستیشدا بڕیارم لەسەر ئەوە گرتبوو تا ئەو شوێنەی بۆم دەلوێ بە ئاڵۆزی بیرکردنەوەکانی خۆم دەرببڕم. بە هیچ جۆرێک پەنا بۆ ڕاگەیاندنێکی سادە نەبم، مەگەر زۆر بەکەمی دەنا هەرگیز ئەندێشەیەکم لە ناو تەنیا ڕستەیەکدا جێ نەکردوێتەوە. هەر بابەتێک کارم لەسەر کردبێت هێشتا بەر لەوەی بەوە ڕازی بوو بێتم بە تەواوی ئەو مانایەم گەیاندووە یاخودنا 3 تا 4 ڕستەی پێڕیز کردبووم. هەندێک جاریش گوتارێکی تەواوم نووسیوە بۆ گەیاندنی تاکە ئەندێشەیەک. هەرگیز بۆم نەکراوە بەرگەی ئەوە بگرم لە باس لا نەدەم یاخود وەکو باوکم دەڵێت بەم لەولای درەختەکەدا بکێشیت. ئەو بەرگەی ئێستا لەسەری ڕاوەستام زۆر بەڕوونی ئەوە نیشان دەدات. دیکنز چەندێک کاریگەری بەسەر منەوە جێهێشتووە. لەبەرەوەی زۆر بە سادەیی دەتوانی هەر بەرگەیەکی دیکنزیانت بوێ لە هەر شوێنێکی کتێبەکانی خۆیەوە دەری بهێنیت.
ئەو دەمە بوو ئێمە بەبێ ئەوەی درک بە خۆمان بکەین یا خودویستێکی هۆشیاریمان هەبوو بێت لە ژاوە و هەڵچوونی ئەو ڕۆژە دەربازمان بوو کەوتبووینە ناو زیندە خەونێکەوە کە تێکەڵەیەک بوو لە پەشیمانی و جۆش و خرۆشێکی سەرکردو. هەموو دیمەنە پڕ لە شادی و فرمێسک ڕێژێنانەی ڕۆژانی ڕابردوشمان دەهاتەوە بەردەم دیدەی دەرۆن. سەر لە نوێ لەناو ئەزمموی خۆشی و ناخۆشیانەدا لەدایک دەبووینەوە کە پێشتر لە ناویدا ژیا بووین. هەموو شانازی و خۆنوێنینە بچکۆلەکانمان دەهاتە بەرچاو بە خۆمان دەگوت بە دڵنیاییەوە ئەوە من نیم. من هەرگیز تا ئەو ڕادەیە بێپەروانە بووم. بەڵام ڕابردوو بە هەڵەدا ناچێت. ڕابردوو شتێکی دەستکاری نەکراوە. ئەگەر بەهاتایەوە بۆ جۆرە نەبوایە ئەوە دنیا پڕی دەبوو لە پیاو چاک و فریشتە. من تەمەنم هێشتا 18 ساڵان بوو کاتێک ئەو هەرزەگۆی یەمنواند. لاپەڕەکانی ئەو ڕۆشنووسە تا دەهات یەک لەسەر یەک کەڵەکە دەبوون و بەرەو ئاسمان بەرز دەبوونەوە. من لە یەکبینە قسەم دەکرد و برا بچکۆلانەکەشم هەر خەریکی تۆمارکردنی بوو. گەیشتی بووینە شوێنێک بەبێ ئەوەی بە خۆمان بزانین سەرقاڵی چین. هەر یەک لە ئێمە وەکو ئامێر دەجوڵاینەوە. هەرەوە بوو لە بازنەیەکدا دەهات و دەچوین و بە دەوری خۆماندا دەخولینەوە. من هێشتا هەرەندێشەیەکی پڕتەم و مژاویم هەبوو کە دەبێت چیرۆکی ژیانم بنووسم. بەڵام لەوەی نەدەکرد مەوێت بگەمە هیچ شوێنێک. من خەریکی درێژدادڕی بووم و ئیمۆنی براشم خەریکی نووسینی بوو. کتێبەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵچوون و بەرزبوونەوە بەردەوام دەبوو. کتێبێک هەر بەتەنیا دارستانێک بوو لە وشە و هیچ تو لە ڕێگەیەک نەبوو بە ناویدا گوزەر بکات. دەمزانی هەڵەیەک لە ئارادایە و لە شوێنێک خۆی حەشارداوە. بەر لەوەی دەست بدەمە کارەکە هەموو ئەندێشەکانم لە پێش دەمەمدا وەکو کانیەکی بەردەم تیشکی خۆر تەواو ڕوون و سازگار بوو. بەڵام هەرەوەندەی دەستمدایە کارەکە ئیدی هەموو ئەندێشەکانم هەڵەتە و پەڵەتە بوون و وەکوەوەی گەڵای هەڵڕژاوی دەم خەزان بن و ڕەشەبایەک هەڵبکە و لەگەڵ خۆیان بەرێ هەموو ئەوەی لە مێشکمدا بوون شێوان و پەرش و بڵاو بوونەوە. دڵنیا بووم لەوەی زۆر دژوارە بۆم بکرێ ئەندێشەکانم بگرم. هێندەی نەما بوو لەبەر بێ مێشکی شێت بم. لەبەرەوەی من نەمدەتوانی بەو شێوەیە کە خۆم ئارەزوم بۆ بنووسم. بە خۆمم دەگوت گەمژە، بەبرا بەدبەختەکەمم دەگوت گەمژە. لە ڕاستیدا بە هەموو ئەوانم دەگوت گەمژە کە لە ماڵی ئێمەدا دەژیان. تا نووسینی کتێبەکە درێژەی دەکێشا منیش ڕۆژ لە دوای ڕۆژ تووڕەتر دەبووم. هەر شتێک دەهاتە بەڕێم بە قاچی چەپم یەک شەقم تێ هەڵدەدا. بە جۆرێک بێزاری دایگرتە بووم. زۆر جاربیرم لەوە دەکردەوە هەرچیم نووسیوە بیسووتێنم تاوەکو لە پێش چاوم نەمێنێت. بەڵام ئەوەندەش بە جەرگ نەبوومدان بە خۆمدا بگرم و ئەو کارە ڕابپەڕێنم. چونکە تا ئێرە نزیکەی 2 ساڵ لە تەمەنی خۆمم لەگەڵی بردەبووە سەر و نەشم دەویست ددان بەوەدا بنێم تەنانەت بۆ خودی خۆشم. هەموو ئەو کارەی کردومە پڕۆپوچیە و من شکستم تێدایەناوە. زۆر کە لە ڕق بووم لەوەی دەستبەرداری کارەکەم بم و فڕی بدەمە ناو ئاگردانەکەوە. دەمزانی و هەستم بەوە دەکرد لە کاتێکدا دەتوانم کتێبێکی باش بنووسم ئەگەر بێت و نهێنیەکەیم پەیدا کرد. ئەگەر بێت و کەسێک ئامۆژگاریم بکات، کەسێک ڕێنوێنیم بکات چۆن بەڕوونی و بەبێ هیچ چاڵ و چۆڵی و کەلەبەرێک بکەوێتە ناو کارەکەمەوە درێژە بنووسین بدەم. کەسێک زۆر بەباشی لە خۆی دڵنیا بێ و بزانێ لە چی دەدوێت. بێ و بم خاتە سەر ڕاستەڕی خۆم. من لە ڕێنیشان دەرێک دەگەڕام. کەسێک نەک هەر بەتەنیا خاوەنی مێشک بێت بەڵکو دڵێکی پتەویشی هەبێت. بەڵام من کەسێکی ئاوەها باوکێکی ئەفسانەیی لەکوێ پەیدا بکەم. بە دڵنیاییەوە لەم ژینگەیەدا کارێکی لەو جۆرە ئاستەمە. ئێرە بەتەنیا ماڵی وەستاکانی خانووە. براکانم هیچ شتێک دەربارەی نووسین پێ نازانن. هەروەکو من چۆن هیچ شتێک دەربارەی خان و دروستکردن پێ نازانم. هەرچی مێشکم هێنا و برد هیچ کەسێکی ئەو تۆم نهاتە بەرچاو. بەوەی دەکرد کتومت لە چۆڵەوانیەک بەجێم هەبم و خوار و ژووری ئەو دنیایەش هەر بەتەنیا خودی خۆم بم. بەوە دەچوو ناچار بم هەر چۆنێک بووە و چەندێکم پێدەکرێت بەتەنیایی درێژە بۆ ڕێگەی خۆم بدەم و بەو پەڕی ماندوو بوونەوە هەوڵ بدەم گزارشت لە خودی خۆم بکەم. چەندێکیش درێژە بە ڕۆیشتن بدەم و هەرچیش بکەم هەر ڕەنج بە باچوونە و هیچی دی. ئەوە بۆ ڕۆژێکیان بەو پەڕی بێزاریەوە لە نزیکی پەنجەرەکەەوە دانیشتە بووم و قێزم لەوە دەکردەوە کە چیدی خۆم سەرقاڵ بکەم بە نووسینی کتێبەکەوە. لە پڕێکدا ناوێک لە ناو دڵ و دەروونمدا بریسکەیدا بە جۆرێک لە شوێنی خۆم بزوام
ئەوەندەی نەمابوو لەسەر کورسیەکە بکەومە خوارەوە. کۆلیس! گوێم لە خۆم بوو بەدەنگی بەرز هاوارم دەکرد و دەمگوت کۆلیس! بەبێ ئەوەی کەمێک ڕێگە بە خۆم بدەم هەر هیچ نەبێت لە خۆم ڕابمێنم و بیرێکی لێ بکەمەوە. هاوارم لە ئیمۆنی برام کرد و بانگم کرد پولێکی پۆستم لە چەکمەجەی کەنتۆرەکە فریا بخات و زۆر بە خێرایی نامەیەکم بۆ کۆلیس بۆ ڕەوانە بکات. بەو پەڕی هەڵەشەیەوە ئەو کورتە نامەیەم نووسی. ئازیزم دکتۆر کۆلیس، هەوڵ دەدەم کتێبێک بنووسم. ئەگەر بەلاتانەوە ئاساییە بە ئومێدی دەستگیرۆیی ئێوەم و داواتان لێ دەکەم ئەزێتی سەردانێک بخەنە بەر خۆتان. کریستی براون. دوایەوە بوو نامەکە ڕەوانەکرا. ئەو جابیرم کردەوە چه هەڵەشەیەکم ئەنجام داوە. ماوەی ساڵێک دەبوو من بە دیداری دکتۆر نەگەیشتە بووم. بەدڵنیاییش لە دوای ئەوەوە لە لەندەن گەڕابوومەوە. بێجگەلەوەی ئەودا مەزرێنەری تیمارگەیەکە و سەرۆکی بەشی یەکەی ئیفلیجبوونی مێشکە لە ئێرلەندا. دەنا ئیدی هیچ شتێکی ئەو تۆم لەبارەی ئەوە پێ نەدەزانی، بەڵام لەو چرکە ساتەوەی ئەوم تێدا ناسی بوو چوو بووە ناو دڵمەوە. هەر لەو چرکە ساتەشەوە بۆ یەکەمین جار ئەوم تێدا بینی بە هیچ جۆرێک لە ئامادەی ئەودا هەستم بە هیچ جۆرە شەرم و بە خۆدا شکانەوەیەک نەدەکرد. ئەوە شتێکی ناوازە بوو لەبەرەوەی تەنانەت لەگەڵ هەموو کەسانشدا کە زۆر بەباشی دەمناسین هەستم دەکرد لە شوێنی خۆم هەڵکەنراوم. هەندێک جار لەگەڵ ئەندامەکانی خێزانی خۆشماندا هەر هەمان هەستم هەبوو، بەڵام پاشی هەر شتێکی دی ئەو هەر بەتەنیا پزیشکێکە و هیچی دی. ئەیوانیە ڕێی تێدەچێت باشترین کەسێک بێ لە دنیادا، بەڵام ئەوە کەڵکی چی دەگرێت ئەگەر ئەو نەتوانێت دەستگیرۆیم بکات بۆ نووسین؟ ئەو بێجگەلەوەی پیاوێکی چاکە دەبێت چیتر بێ؟ ئەوە دواتر بوو بۆم دەرکەوت ئەو هەر بەتەنیا دکتۆر کۆلیس نییە، بەڵکو ڕابرت کۆلیسی نووسەریشە. ئەو پیاوەی بەناوبانگترین شانۆیی بە ناوی کۆڵانی مارۆبۆن نووسیوە و یاداشتەکانی خۆشی بە ناوی خۆری زیوین و گەلێک کتێب و دەقی شانۆیی تری هەن. ڕۆژی دواتر من لە پشتەوەی ماڵەکە لە ژوورە بچکۆلانەکەی خۆم لە نزیکی ئاگردانەکەەوە دانیشتە بووم و دیکنزی پیرەمێردم دەخوێندەوە. کاتێک دەرگای ژوورەکەم لە پڕێکدا کرایەوە و دکتۆر کۆلیس خۆی کرد بە ژوورا و لە ژێر باڵێکیدا کۆمەڵێک کتێب و لە ژێر باڵەکەی تریشیدا کارتۆنێکی هەڵگرتە بوو. کتێبەکانی هەڵدایە سەر چرپاکەم و کارتۆنەکەشی لەسەر ئەرزەکەدانا و ڕووی بەرەو من وەرگێڕا. سڵاو! ئەوەی گوت و بەرەو لای منەوە هات و لەسەر کورسیەک لە ڕیزی ئەو بەری مێزەکەەوە دانیشت. ئەم بەیانیە بروسکەکەتم پێگەیشت. بە هیوای ئەوەی کتێبێک بنووسیت دەی فەرمو با بڕوانین. دەستنووسەکەم لە ناو جانتایەکی چەرمین لە ژێر چرپاکەوە هەڵگرتە بوو. لە ژێرە ژنۆکانی نوشتایەوە و دەستێکی برد و ڕەشنووسەکەی دەرهێنا و لەسەر مێزەکەی دانا. چاویلکەکەی دەرهێنا و دەستی کرد بە خوێندنەوەی. کاتێک لاپەڕی یەکەمی خوێندەوە ئاگام لێبوو برۆکانی لە شوێنی خۆی جوڵانەوە. لاپەڕی دووهەم و سێهەمی خوێندەوە و هەر جارێک برۆکانی لە شوێنی خۆی نەدەمان و تا دەهات بەرز و بەرزتر دەبوونەوە. دواتر ڕەشنووسەکەی لەسەر مێزەکە دانا و کەوتە تەماشاکردنی من. نەفرەتی ئەوە چیت کردووە؟ ئەوەی گوت و وەستا. ئەو جا بە سەرنجێکەوە لێم ورد بۆەوە تا دڵنیا بێت لەوەی من تێدەگەم و گیانی ڕەخنە قبوڵکردنم تێدایە یان نا. زۆرم لە خۆم کرد ڕوخسارێکی بێهەڵێستانە نیشان بدەم. ئەو پێکەنی بەڵێ زۆر ترسناکە. ئەو گوتی و لەسەر قسەکانی خۆی بەردەوام بوو. ئەو زمانی تۆ بەکارت هێناوە زیاتر زمانی ڕۆژگاری شاژنە ڤیکتۆریایە، بەڵام کە گوێم لەوە بوو خەریک بوو دڵم لە قەفەزەی سنگم دەکەوتە خوارەوە. لەوە دەچوو شوێنی هیچ نەگرێت. لەوەی دەکرد هەرگیز ئەوەم بۆ نەخڵقێت کە زیاد لە هەر شتێکی دی ئارەزوم بوو جێبەجێ بکەم. ئەویش ئەوە بوو چیرۆکی ژیانی خۆم بنووسمەوە. بەوەی دەکرد گەڕا بێتمەوە بۆ هەمانەوە شوێنەی لە سەرەتاوە دەستم پێکردبوو. ئەو شوێنەی کە دەمویست هەنگاوێک بنێم، بەڵام نەمدەزانی چۆنی بنێم. خەونەکانم زۆر لەوە گەورەتر بوون بۆم بکرێت بیان هێنمەدی چۆن دەتوانم کتێبێک بنووسم. منێک کە بە درێژایی ژیانم لە نێوان چوار دیواری داخراوی ماڵەکەی خۆمدا زیندانی بووم و زمانم بەسراوە بۆم نەکراوە بە هیچ جۆرێک پێیەک لە ژوورێکی قوتابخانە بنێم، تەنانەت بە بیرکردنەوە لەوەندێشانە شێتی دەیگرتم. لەو کاتەدا ڕۆبەرت کۆلیس لە بەردەممدا دانیشت و کەوتە هەڵدانەوەی لاپەڕەکانی ئەو کتێبە ترسناکە. ئەو ئەندێشانە بەناو مێشکمدا گوزەریان دەکرد. تاوناتاوێک بەدەم خوێندنەوە دەنگێکی نامۆی لێوە بەرز دەبووەوە. من دانیشتە بووم و سرم نیشتان دەبووەوە ناو سنگم. لە پڕێکدا ڕاوەستا و لەسەر کورسیەکەی خۆی ڕاپەڕی. بەو پەڕی سەر سوڕمانەوە لێی ورد بوومەوە.
ڕوخساری بەدەم ڕەزامەندیەوە ڕۆشن بووبووەوە و پێدەکەنی زۆر باشە. بەدەم و ڕوژانێکەوە دەستێکی کێشا بە مێزەکەی بەردەمی خۆی داگوتی لێرەدا تاکە ڕستەیەکت نووسیوە کە هەر بەتەنیا بۆ خۆی وەکو گوڵێکی گەشاوە لە ناو دنیایەک دڕک و داڵدا دەگەشێتەوە. پارچە گەوهەرێکی بچکۆلانەی درەوشاوە لە ناو دنیای گووردە بەردا فڕێدراوە. ئەو ڕستەیە ئەوەی پیشاندام ئەگەر بێت و تۆ بزانی چۆن دەنووسیت دەکرێت زۆر بەباشی بنووسیت. ئەوە شتێک بوو من لە دوی دەگەڕام بەدەستی بهێنم. لە شوێنی خۆی هەستا و تەماشای و کتێبەکەمانەی کرد کە لەسەر ڕفەکان دانرابوو. سەری خۆی سوڕاند. کریستی، بۆی بە زمانێکی ئینگلیزی هاوچەرخ بنووسیت ئەوا دەبێت زمانێکی ئینگلیزی هاوچەرخ بخوێنیتەوە. چارلز دیکنز نووسەرێکی گەورەیە، بەڵام تاموچێژی ئەدەبی وەکو هەموو تاموچێژەکانی دی گۆڕانکاریان بەسەردادێ. دواترە و کتێبانەی پێنیشاندام کە لەگەڵ خۆی هێنابوونی و هەر هەمویانی لەسەر مێزەکە پەرش و بڵاو کردنەوە. هەندێک کتێبی لە کورتە چیرۆکەکانی لیونارد سترۆنگی بۆ هێنابووم، 2 کتێبی شین ئۆفۆلیان، هەندێک کتێبی ئەدەبی هەردوو براکەی خۆی، جان ستیوارت کۆلیس و مۆریس کۆلیس، 6 بەشی کۆکراوی ئەدەبیاتی ئێرە و ئەوەی جیهان. ئەمانە نیشانت دەدەن ئینگلیزی باش دەبێت چۆن بنووسرێت. ئەو گوتی ئەگەر بتەوێت ببیتە نووسەر ئەوە دەبێت فێری ئەوە بی چۆن دەنووسیت. هونەری نووسینیش هەر بە هەمان شێوەی هونەری وێنەکێشان هونەرێکی دژوارە. بۆەوەی فێری هونەری نووسین بیت ئەوە دەبێت بەردەوامی و بێماندووبوون خۆت سەرقاڵی نووسین بکەیت و وردە وردە شێوازی خۆت بدۆزیتەوە. ئەوەشی پێڕاگەیاندم تا دەتوانم بێباک بم لەوەی چەندێک ماندووبوون دێتە ڕێگەم. لەبەرەوەی شتێک هەیە هەمیشە بەدەنگی تۆوە دێ و کەڵکی لێوەردەگریت. ئەویش ئەوەیە کاتێک دەتەوێت بنووسیت کەڵکەڵە و ئارەزوت هەیە. کەڵکەڵە و ئارەزوش هیچی لەوە کەمتر نییە شێوازی خۆت دۆزی بێتەوە. شێواز بۆ خۆی شتێکە لەگەڵ بەردەوامبوون لە کارکردندا دەتوانی گەشەی پێ بدەیت. بۆەوەی شتێکی باش ئەنجام بدەیت دەبێت ئەو کارت خۆش بوێت ڕای دەپەڕێنیت. شێوازێکی باش ئەو پەڕی بێکەڵکیە ئەگەر شتێکی ئەو تۆ لە پشتیەوە ڕاونەوەستا بێت. نووسین بەو جۆرە کتومت بەوە دەکات چێژت هەبێ بەڵام هیچ خواردنێکت لەبەردەستدا نەبێت. جارێکی دی دانیشت و ڕەشنووسەکەی هەڵگرتەوە و زۆر بە پەرۆش و لێبڕاوانە کەوتەوە تەماشاکردنی. بۆ قەدەرێک بێدەنگ بوو. من بۆم دەکرا گوێم لە دامرکانەوەی پارچەکردارەکانی ناو ئاگردانەکە بێت. کاتژمێرەکە لە ناو ڕۆفەی سەر و ئاگردانەکەوە بە دەنگێکی بەرزەوە کەوتە بۆ چرکە چرک. دەنگەدەنگێکی کپ و خامۆشی ژووری ناندینەکەش لە حەوشەکەەوە خۆی دەگەیاندە ژوورێ. دوجار کەوتەوە قسەکردن. کریستی خۆی نیشتاندبوو و ئەنیشکی خستە بۆ سەر مێزەکە. ئاماژەیەکی بۆ قەبارەی ڕەشنووسەکە کرد و گوتی هەرەوەیە کە پێم گوتی بە فیڕۆ نەچووە لەوە دەکات کارێک بێنە خوێندرێتەوە بەڵام لەگەڵەوەشدا شایانی فرەدان نییە. ئەگەر هیچت بەرهەم نەهێنابێت ئەوە بواری ئەوەی بۆ ڕەخساندویت مەشقت کردبێ و لەگەڵ بیرکردنەوەکانی خۆتدا سەرقاڵ بۆ بێت. هێشتا هەر سووریت لەسەرەوەی چیرۆکی ژیانی خۆت بنووسیت. دوجار وەستا و بەدەم نیگایەکی پڕ لە پرسیارکردنەوە کەوتە ڕوانینم. بۆ پەڕی پەرۆشیەوە سەرێکم بۆ لەقاندەوە. سەرباری هەموو شتێک و لەسەر و هەموو شتێکەوە ئارەزوومەوە چیرۆکە بنووسم. کەواتە زۆر باشە. ئەگەر وایە ئەوا دەبێت سەر لە نوێ دەست بە نووسینەوەی بکەیتەوە. بۆەوەی فێرم بکات دەستی کرد بە قسەکردن. دوایی بۆم دەرکەوت مامۆستایە و گەلێک قوتابی لە ژێر دەستی ئەودا فێر دەبن. هەمیشە بۆ ئەوەی چیرۆکێک بنووسیت ئەوە دوو ڕێسای سەرەتایی هەن کە دەبێت لە بەرچاویان بگریت و لە ناو کارەکەدا جێگەیان بۆ بکەیتەوە. ئەوەی گوت و بەردەوام بوو لە قسەکردن. یەکەم دەبێت چیرۆکێکت هەبێت بۆ گێڕانەوە. دووهەمیشیان دەبێت ئەو چیرۆکە بە چەشنێک بگێڕیتەوە ئەو کەسەی دواتر دەیخوێنێتەوە بتوانێت خۆی تێدا بدۆزێتەوە. ڕێگەم بدە بە هەندێک خاڵی سەرەکیت بۆ باس بکەم. هەمیشە هەوڵ بدە تاکو دەتوانیت لە جێەوەی درێژدادڕی بکەیت وشەی کەم و کورد بەکار بهێنیت. تۆ بە پەڕەموچە نیگارت کێشاوە. هەوڵ بدە لەگەڵ قەڵەمیش هەمان کار دووبارە بکەیتەوە. ڕاهێنانی لەسەر بکە. ئەو ژوورەمان بۆ وەسف بکە لێرە لی دانیشتویت. ئەو کورسێ سەیر و سەمەرەی لێیەتی. ئەو وێنەی وا بە دووتوێ و دیوارە تاریکەوە هەڵواسراوە. ئەو ئاوێنە شکاوە. ئەو کتێبانەی لێرە و لەوەی ژوورەکەن. ئەو وێنانەی ڕەنگ کراون. بە جۆرێک گوێم بۆ شل کردبوو هەروەکو ئەوەی تاکو ئێستا هەرگیزا و هەرگیز لە ژیانمدا بە جۆری ئەم ئێوارەیە گوێم بۆ هیچ کەسێک شل نەکردبێت. بە تایبەتی لەو کاتەدا پێی دەگوتم چۆن بنووسم
هەموو گیانم یەک پارچە بوو بووە گوێ. ئەوەی ئەو پێگوتم دەربارەی نووسین بۆم ناکرێ هەرگیز لە یادیان بکەم. پاشی هەموو شتێک بەرەو ڕۆم هات و دەستی گرتم و زۆر بەگرم و گوڕی گوشی. دوایی ئەوەم بۆ ڕوون بووەوە کە من خەریکە دەست دەدەمە دژوارترین کارێک تا ئێستا ڕواڕووی بوو بێتمەوە. بەڵام لەگەڵەو پیاوەدا کە لە پشتی منەوە ڕاوەستاوە دەمزانی ڕۆژێک لە ڕۆژان ئەو کارە هەردەگاتە کۆتایی. لە دەمی گوشینی دەستمدا ئەوەم بەڕۆشنی بۆ دەرکەوت. گوێگرانی عەزیز، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 13. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی 14 لە ڕۆمانی قاچی چەپم لاپەڕا 227 بەناونیشانی شانازی نەک بەزەی. تیمارگەکەی شەقامی میریۆن هەروەکو باسم کرد تەنیا هۆڵێکی تەنگەبەری درێژ بوو لە شێوەی کۆلی تێککەوتبووە ئەو دیوی نەخۆشخانی دوبلن بۆ نەشتەرگاری ئێسقان کە نەدەکرا ئەوەندە بە ئاسانی بچیتە ناوی. سەرباری ئەوەش زۆر دوورە دەست بوو. ئەو پانتایەیشی لە خۆی گرتبوو تەواوێک بچکۆلانە بوو. شتەکانی ناوی هەمووی لەسەر یەکدی هەڵچنرابوون. تەنانەت ئەو منداڵانەشی لەوێ بوون بێجگە لەو پارچە تەختە گەورەی وەک خلیسکێنەیەک وا بوو جارجار ڕادەکێشرا و پاڵی بە دیوارەکەوە درابووەوە و بە تەواوی لایەکی ژوورەکەی داپۆشی بوو. جێگەیەکی ئەوتۆ بۆ کەلوپەلە پێویستەکان نەمابووە. ئەرکی ئەو پارچە تەختەدا هێنراوەش تەنیا بۆ خۆشی منداڵەکان نەبوو، بەڵکو کتومت بۆ مەبەستێکی تر بەکاردەهات. خلیسکێنەکە هەندێک پلیکانەی بچکۆلە بچکۆلەی پێوە لکێنرا بوو. لە بەشی سەرەوەشی پانتایەکی بچکۆلانەی لە خۆگرتە بوو بۆ هەندێک لە منداڵەکان جۆرێک بوو لە ڕاهێنانێکی باش و کاتێک بەسەر پلیکانەکاندا سەردەکەوتنە سەرەوە و دەستەکانیان بۆ خۆگرتن بە شیشەکانی ئەملاولایەوە بەکاردەێنا فێری ئەوە دەبوون قاچ و دەستەکانیان پێکەوە بەکار بێنن. ئەو کارش بۆ هەندێک لە مناڵەکان ئەرکێکی سادە نەبوو بتوانن زۆر بە سروشتی ئەنجامی بدەن. دەبوو زۆر بە شێوازێکی وەڕسکەر و پڕ لە گرفت و گرێ بۆی سەرکەونە سەرەوە. کاتێکیش خۆیان لێوەی دەخلیسکان دەخوارەوە زۆر بە هێواشی فێری ئەوە دەبوون ددان بە خۆیاندا بگرن و بەسەرە و ترسانەدا زاڵبن لە بەردەم جوڵانەوەیاندا قوت دەبەوە. تیمارگەکەش هەرچۆنێک بوو بەرەو ئەوە دەچوو حەشاماتێکی زۆر ڕووی تێبکات. دکتۆر لویس ڕۆژێکیان گوتی ئەگەر بەو جۆرە بەردەوام بین دەبێت منداڵەکان بەرینە سەربان. هەر بەو جۆرە بوو. ژوورەکە بە ئاستەمی شوێنێکی بۆ جوڵان تێدا نەما بوو. قریشک و هۆڕی منداڵەکانیش زۆر بە ئاسانی بۆیان دەکرا دەنگی هۆڕینی دەیان ماشێن تێکڕاپێکەوە بشارنەوە. بارودۆخەکە بە جۆرێک ڕووی لا خراپی کردبوو. زۆر جار بۆم نەدەکرا گوێم لە دەنگی خۆم بێت. هەموو شتێک بەرەو ئەوە دەچوو لە گرێژەنە بترازێت. لە پڕێکداوە هەواڵەم زانی خەریکین بەرەو باڵەخانەیەکی گەورەتر و بەرەو شوێنێکی باشتر بگوێزینەوە کە بوارێکی فراوان بۆ جوڵە و ڕایەنان لە خۆ دەگرێت. زۆر بەداخەوە بووم ئەم تیمارگە کۆنەمان بەجێ دەهێشت. ئەگەر چی دەشمزانی زۆر بچکۆلە بوو لەبەرەوەی گەلێک هاوڕێم لێرە پەیدا کردەبوون. هەستێکی پەرێشانی بۆ ئەو شوێنە لە ناخمدا گەورە دەبوو. ئەو بەیانیم بیردەهاتەوە کە بۆ یەکەمین جار ڕووم کرد بۆ ئێرە دیوارە دارینە خورماییەکان، پەنجەرە بەرزەکان و ئەو درەختانەشی کە لە دەرەوە بارانی مانگی بەفران باریان لێدەتکایەوە. دوجار شیلاش. لەو سات و ڕۆژگارەدا بوو دکتۆر لویسمان لەدەست چوو. بەهۆی ئەوەی لە دەرەوەی وڵات کارێکی تازەی بۆ دۆزرابەوە دەبوو بەجێمان بهێڵێت. کاتێک بیرمان لەوە دەکردەوە بەو زوانە ئەومان لێ دوور دەکەوێتەوە هەموو جەرگمان ژانی دەکرد. لەگەڵەوەشدا هەستم بەوە کردبوو خۆی ئارەزوێکی تەواوی بۆ دوورکەوتنەوە هەیە. حەزێکی سیر بۆ گەشتکردن بۆ شوێنە دوورەکان. بۆ دوایین جار هەواڵی ئەومان پێگەیشت لەو پەڕی ڕۆژهەڵات بوو. وەکو خۆی دەیگوت لەژێر تیشکی خۆردا عارەقی شین و مۆر دەردەدا. بەڕێزگا لاگەریش زۆری پێنەچوو بەرەو کەنەدا کۆچی کرد و بۆ هەمیشە لێمان دابڕا. بە دوای ڕۆیشتنی ئەودا هیچ هەواڵێکمان لەبارەی ئەوە بەرگوێ نەکەوت. بەوەی دەکرد هەرەوەندەی بارودۆخی تیمارگەکە بەرەو باشبوون بڕوات دوو لە کارمەندە هەرە چاکەکانی خۆی لەدەست بدات. بەرەبەیانی ڕۆژێکی گەرمی هاوین بوو 3 ساڵ لەمەوبەر کاتێک تیمارگەکەی لێبوو پێی دەگوترا شەقامی بۆڵئاڵی. لە دەرەوە تەماشایت بکردایە باڵەخانەیەکی گەورەی بە حەوادا هەڵچووی لە خشتی سوور دروستکراو بوو. بەشی سەرەوەشی چەمانەیەکی زۆر جوان و ناسک و گومەزێکی سەوزی هەبوو.
لە ڕووکاری پێشەوەی باڵەخانەکەش گەلێک پەنجەرەی گەورە و پەرژینێکی ئاسنیش چواردەوری هەموو باڵەخانەکەی تەنی بوو. بەراورد بە تیمارگە کۆنەکە ئێرە چابڵی شوێنێکی گەورە و بربەرەڵا بوو، تەنانەت لە ناویشەوە هەر زۆر لەبەرچاو بوو. هەموو باڵەخانەکە بۆ ئێمە تەرخان نەبوو، بەڵکو لە ڕاستیدا لەلایەن نووسینگەی خانووەوە 3 ژووری بەکرێ درابوو بە ئێمە، بەڵام ژوورەکانی گەلێک گەورە بوون و تیشکی خۆری تێدەکەوتن و هەرێکێک لە ئێمە دەیتوانی بە ئارەزوی خۆی جوڵەی تێدا بکات. هەموو شتێک لێرە ئەو پەڕی ڕێکوپێکی بەخۆوە گرتە بوو. ژمارەی کارمەندەکان لێرە خەڵکانێکی زیاتر بوون و ئەوانەشی هاتبوون بۆ چارەسەر وەرگرتن، ژمارەیان پەرەی سند بوو. خزمەتێکی لەبەرچاو و چارەسەرێکی پێشکەوتوتر لێرە بەدی دەکرا. ژوورەکانی ئێرە پۆلێن کرابوون بۆ 3 بەش: ژووری خوێندن و ژووری چارەسەر و ژووری یاریکردن. هەڵبەت لە ژووری چارەسەر ئەو ڕاهێنان و مەشقانەمان وەردەگرت کە هەمیشە لە هەر دیمەنێکدا 15 منداڵێک و هەندێک جاریش زیاتریش لە سەر زەویەکە ڕادەکشان و شوێن ئامۆژگاری ئەو مامۆستایە دەکەوتن کە لەبەر دەممانەوە پێشڕەوی دەکردین. لەو کاتانەدا منداڵەکان لەسەر زەویەکە بە پرش و بڵاویەوە ڕادەکشان و بەردەوام پێکەوە دەبزوان و وەک شەپۆلێک سەر و خوار هەڵدەکشان و دادەکشان. وەگەشتی هایەکی زەبەلاح دەهاتە بەرچاو، دەیان سەر و لاق و باڵی لێڕوابێت. ژووری خوێندنیش گەلێک منداڵی سیر و سەمەرەی نامۆی لە خۆگرت بوو. ئەو منداڵانەی بەهۆی گرفت و جیاوازیە جەستەییەکانی خۆیانەوە ئەو بوارەیان بۆ هەڵ نەکەوتە بوو لەگەڵ خوشک و براکانیان لەناو خوێندنگەیەکی ئاساییدا بخوێنن. لێرە لەژێر سەرپەرشتی مامۆستایانی نیشتیمانی هەڵبژاردە و تایبەت پەروەردەکرا و بۆ ئەو ئەرکە دژوارە پەروەردەیەکی سەرەتایی سروشتیان وەردەگرت. بەو جۆرە لێرەوە دوورگەیەکی دی هەڵبەسرا بوو، دەواازەیەکی زیندوو بەرەو دەستگیرۆیی کردنی ئەو منداڵانە بۆ ئەوەی بە هیچ جۆرێک لە پەیوەندی بە خەڵکانی دنیای دەرەوەدا نەبڕێن. لە ڕاستیدا ئەو منداڵانە شانازیان بەو حەقیقەتەوە دەکرد کە ئەوانیش دەتوانن بڕۆن بۆ قوتابخانە و لە قوتابخانە کورسی و مێز و پەرتووکی تایبەت بە خۆیان هەبێ و وەکو خوشک و براکانی ناو خێزانەکانی خۆشیان ماتماتیک فێر ببن. ئەوان هەمیشە شانازیان بە خانمە مامۆستاکانی خۆیانەوە دەکرد. بەو دەستگیرۆی و خۆشەویستی لە دڵە گەورەکانی ئەوانەوە بۆیان بە هەڵقۆڵین کەوتە بوو. ئەوان وەکو منداڵانی ناو خوێندنگە ئاساییەکانی دەرەوە سەرزەنش نەدەکران. لە ژوورەکانی ئەوان مامۆستاکان لەجێ ئەوەی بایەخ بەدەستیان بدەن لە مێشکیان دەڕوانن. بەو شێوەیەش لەجێ ئەوەی بەرامبەر بە منداڵانی ئاسایی هەست بە کەمبایەخی خۆیان بکەن وا فێرکرابوون لەگەڵ ئەواندا هاوسێ و یەکسان بن. ژووری یاریکردن جەنجاڵ بوو. لێرە وشەی یاریکردن دوو مانا لە خۆ دەگرێت. بێجگە لە یاریکردن مانای کارکردنیش دەبەخشێت. لە ژێر ناوی یاریکردندا منداڵان فێری ئەوە دەکران بە شێوەیەکی تەندروست دەست و قاچیان بجۆڵێن و دوور بکەونەوە لە هەر جۆڵەیەکی هەڵا. منداڵان بەردەوام قیژ و قاویان بوو. ئەگەر کەسێکی بێ ئاگا بۆی هەڵبکەوتایە و لە دوورەوە تەماشایەکی بکردنایە وای دەهاتە پێشچاو کە ئەوانە هەروەکو منداڵانی ئاسایی لەناو ئەو کورسی و مێزانەدا خەریکی ڕاکە و یاریکردنن. هەر بەو جۆرە بوو ئەو منداڵانە هاندرا بوون لەگەڵ ئەو جیاوازیانەشدا هەیان بوو وەکو منداڵانی ئاسایی هەڵسوکەوت بکەن. لە کاتێکدا منداڵان بە شادیەوە سەرقاڵی یاریکردن بوون، بەردەوامیش چاودێری دەکران. جارێکی دی نەگەڕێنەوە بۆ ئەو جوڵە جەستەیە ناسروشتیانەی لەوە بەر لەسەری ڕاهاتە بوون. هەر بەوە ڕانەدەوەستان بەو ناوەدا ڕاکەڕاک بکەن، بەڵکو دەبوو فێر بن بە شێوەیەکی تەندروست ڕاکەڕاک بکەن. لە ناو ژوورەکەدا بە شێوەیەکی دروست یاری و هەڵسوکەوت بکەن. جوڵە سروشتیەکانی لەوە بەری خۆیان لێ قەدەغە کرابوو، لەجێی ئەوە دەبوو جۆڵەیەکی ناسروشتی هەڵە بگرنەبەر. لە ژووری یاریکردن وا فێرکرابوون هەر جۆڵەیەک لە سادەترینەوە تاکو بە دژوارترینیان دەگات بەو پەڕی سروشتی و ئازادانەوە جێبەجێ بکەن. هیچ شتێک وەها بە ئاسانی نەدەهات بەدەستەوە. تەنانەت سادەترین جوڵەی هەڵگرتنەوەی پارچە تەباشیرێکیش لەسەر ئەرزەکە بۆ زۆر لە منداڵەکان کارێکی هێندە ئاستەم بوو. کتومت هەر بەوە دەچوو کەسێک لەسەر پارچە گوریسێکی باریک هاتوچۆ بکات کە هەرگیز لەوە بەر ئەو هونەرەی فێر نەکرابێت. لەو ڕۆژگارەوەی ڕوون کردبووە ئەم تیمارگەیە و
تا ڕادەیەکیش دەگەڕایەوە بۆ ساتە وەختی لەدایکبوونی. هەمیشەوەم هێنا بۆ بەرچاوی خۆم بەشێک بێ لە ژیانی من، بەشێکی زۆر زیندوی ژیانی من. هەرگیز وام بیر نەکردوێتەوە ئەم جێگەیە سەرچاوەیەکی پزیشکی ڕوت بێ و پڕێتی لە پزیشک و ڕاهێنەرانی جەستەیی سپیپۆش و شوێنێکە بۆی چارەسەری پەککەوتەیی خۆمی تێدا بکەم. ڕاستە ئەم شوێنە پزیشک و خەڵکانی سپیپۆشی خۆی هەیە، ڕاڕەوی درێژ و دیوارەکانی بەردی مەڕمەڕن، بەڵام لەپاڵ هەموو ئەوانەشدا شتێکی دی لە ئارادایە. سەرباری کارامەیی گیانێکی زیندوی لەگەڵ خۆی هەڵگرتووە، سەرباری وردبینیەکی ساردی زستانیانە، گەرمایەکی مرۆیانەی حەقیقیشی لێوە هەڵدەقڵێ. ئەو خەڵکانی چاکەتی سپیان پۆشیوە دڵێکی زۆر گەرم و گوڕیان هەیە. لە کارکردنیشدا دڵی گەرم و گوڕی ئەوان بەپێی ئەو کارامەیە پزیشکی هەیەە گەوهرێکی بەبەها و کانیەکە لە بن نایە. کارەکانی ئەوان زنجیرەکارێکی هەروە سادە و ساکار نین، ڕەنگ و ڕیان هەبێت، لەبەرەوەی خەڵکانێکی نەخۆشی ئاسایی ڕوولێرە ناکەن. ئەوان کەسانێکی ئاسایی نین لە بواری پزیشکیدا کار بکەن و نەخۆش چارەسەر بکەن. ئەوان خەڵکانێکن لە مرۆڤ بەو پەڕی قوڵی و تەواوی دڵسۆزیەوە خۆیان بە خزمەتی خەڵکانێکی تری مرۆڤەوە سەرقاڵ کردووە کە دووچاری گرفتاریەکی گەورە بوونەتەوە. گرفتاریەک هەروە بە سادەیی ناکرێ لەژێر ناوی شێوازی جەستەدا پۆڵێن بکرێت. ئێمە هەر بەتەنیا بە دووی چارەسەری پزیشکیەوە نین، بەڵکو لەوە زیاتر بڕوا و هاوڕێیەتیەکی گەورەمان دەوێ. ئەوە هەر بەتەنیا ماسوولکە و ئەندامەکانی لەشمان نییە ماندوومان دەکەن. هەندێک جار ئەوە مێشکمانە، جیهانی ناخمانە، زۆر زیاتر لە دەست و قاچە تێکشکاوەکانمان چاوەڕوانی ڕوانین و دڵنەواییەکی گەرم و گوڕن. منداڵێک بەدەمێکی شێوە و دەست و پلێکی خوار و خێچەوە دەکرێت زۆر بە خێرایی و بەو پەڕی سادەییەوە هەندێک هەڵس و کەوتی شێوە و خوار و خێچ بەرانبەر بە هەموو دنیا و خودی ژیانی خۆشی هەڵبگرێ و پەرەی پێبدات. بە تایبەتی لە کاتێکدا زۆر دڵڕقانە بەرەڵا بکرێت لەگەڵ و دەردانی خۆیدا گەورە بێت و داخەڵ بکێشێ و هیچ کەسێک یاخود دەرویەکی نەبێ دەستی هانای بۆ درێژ بکات و ڕوویەکی خۆشی لێ بنێت. هەرەوەندەی ئەندێشەی پەککەوتەی و لێک نەچوونی ئەو بە منداڵانی ئاسایی بەراورد بکرێ، ڕێگە بۆ هەستە دەدەین هێواش هێواش لە نێو دەرونیدا ڕەگدا بکتێت و گەورە بێ و لەگەڵی درێژ بێتەوە بۆ نێو دنیای هەرزەکاری و لە کۆتاییشدا پەل بۆ نێو ژیانی پیاوەتی بکتێت. لەوێوە ئەو منداڵە بە مێشکێکەوە دەڕوانێتە دنیا کە هەروەک جەستەی تێکشکاوە. ژیان بۆ ئەو بێ لە ڕنگدانەوەی تێکشکاویەکانی جیهانی خۆی و ئازارە ویژدانیە قوڵەکانی دەبێت چی ببەخشێ. لە تیمارگە مەسەلەکان جیاوازن، هەروەکو ئەوەی بڵین لێرە ئێمە لە ناو خۆمانداین، لێرە بە خەڵکانێک تەندراوین، ئەوانیش وەکو ئێمە پەککەوتن. هەندێک جار کەسانێک لە پاڵ خۆتەوە دەبینی هێندە دەردەدارن، وات لێ دەکەن پەرێشانی خۆت لەبیر بچێتەوە. تەماشا دەکەین پەککەوتەیی ئێمە لە چاو ئەوانی دیدا بە هیچ جۆرێک پەککەوتەیی پێناگوترێت. کاتێک وەک دەرکراوێک و بارێکی قورس بەسەر شانی خەڵکیەوە بیر لە خۆت دەکەیتەوە، هێواش هێواش ئەوەمان بۆ دەردەکەوێت کە خەڵکانێک هەن لێمان تێدەگەن. خەڵکانێک هەن ژیانی خۆیان بۆ ئێمە تەرخان کردووە تاکو دەستگیرۆییمان بکەن و دەواازەیەکمان لەبەردەم واڵا بکەن بۆ ئەوەی هەرچی زووترە لەگەڵ خودی خۆمان بسازین. پاشی هەموو شتێک ڕۆشناییەک لەناو پەرۆشیمانەوە دێتە دەرێ. بێرنی یەکێک لەو منداڵانەی هاتوچۆی تیمارگە دەکەن، بەلای منەوە و بەلای هەموو ئەوە نەشەوە کە لە تیمارگەن بە منداڵێکی زۆر نازداری دەبینن. ئەو کیژۆڵە بەدبەختە باشترین نمونەیە کە بۆ ئەوەی تیمارگە نیشانی بدات دەتوانێت چه دەلاقەیەک لە بەردەم هیوا بڕاوترین بارودۆخێکدا بکاتەوە. ئەو یەکێک بوو لە یەکەمین نەخۆشەکانی تیمارگا. کاتێک من ئەوم بۆ یەکەم جار ناسی هێشتا تەمەنی 2 ساڵان بوو. هەموو سەر لە بەیانیانێک هەردووکمان بە هەمان ماشێنی فریاگوزاری ڕوومان دەکردە تیمارگا. لە یادم دێ ئەو دەم پارچە گۆشتێکی فڕێدراوی بێکەڵک بوو بەزەیی تێدا دەڕوانیت. هەمیشە ڕاهاتبووم لەو کاتانەدا کە لەسەر کۆڵبەرێک لە پێشدەممدا ڕاکشا بوو لێی بڕوانم.
بێجگە لە دوو چاوەکانی کە لە ڕوخساری فریشتە ئاسای ئەودا بە هێواشی لە دنیایان دەڕوانی هیچ شتێکی دی دیار نەبوو. ئەوەندە بچکۆلانە و پوکاوە بوو بەوە دەچوو چاوەکانی گەورەترین دوو پارچەی لەشی ئەو بن. وشک و برنگ و خامۆش لەوێدا فڕێدرا بوو. هەر بەوەی دەکرد بە هیچ جۆرێک جوڵە و گەرمایی ژیانی تێدا نەما بێت و هیچ هەستێک بە دنیای چواردەوری خۆی نەکات. تەنیا چاوەکانی ئەوەیان نیشان دەدای کە ئەو جەستە سارد و سڕ و گرماڵە بووە بووکەڵەیەکی یاریکردنی دەستی منداڵان نییە و لە ناو سەرچەفێک فڕێدرابێت، بەڵکو بوونەوەرێکی زیندووە، هەروەکو ئەوەی چۆن خونچەیەک بەرەو پشکوتن دەچێ و بەرەبەیانیەک ڕوویگەشی خۆی دەخاتە ڕوو، وردە وردە و لەسەر خۆ خەریک بوو نیشانەکانی ژیانی تێدا دەڕوا و پەرۆشی بۆ ئەو شتانە دەردەخست کە دەکەوتنە ناو چواردەوری جیهانەکەی ئەوەوە. ئەوەش کاتێک ڕوویدا کە ئەو مەشقانەی دەقا و دەق بۆ ئەو هەڵبژێردرابوون کاریگەری خۆیان لە جەستەی ئەودا بەجێهێشت. ئەمڕۆژ بێرنی بە یەکێک لە زیندوترین نەخۆشەکانی تیمارگە دەژمێردرێ و گوڵێکە لە گوڵە گەشاوەکانی باخچە ڕازاوەکەی. بەهۆی پەرۆشی فریاگوزاریانەی خات و دۆرسی هێندرسن ئەو ڕاهێنەرەی سەرپەرشتی پەروەردەکردنی بێرنی دەکرد. ئەمڕۆ بێرنی لە پارچە گۆشتێکی بێکەڵکەوە کە وەکو کۆتەرەدارێک خاڵی بوو لە هەست و سۆس گۆڕاوە بۆ بوونەوەرێکی نازداری بچکۆلانەی پڕ لە ژیان. زۆر نییە خەندەڕژاوەتە سەر لێوەکانی و دەمودوی کراوەتەوە و ئەوە شوای لە خات و هێندرسن کردووە بە کیژۆڵەی نازدار وەسفی بکات. سەرکێشترین ڕکابەر و بەرانبەرێکی بێرنی لە تیمارگەکەدا کیژۆڵەیە کە بە ناوی دۆرسی. ئەگەر بێ و لە کاتی ڕاهێنانەکاندا سەرنجی هەردووکیان پێکەوە بدەیت کە چۆن هەر یەکێک لەوان هەوڵ دەدەن لەوی ترواوەتر سەرکار و ناسکتر تێپەڕێنێ، ئەوە بەلاتەوە زۆر لەوە خۆشترە بینەری نواندنێکی بێدەنگ بی. دۆرسیش بۆ خۆی کیژۆڵەیەکی بچکۆلانەی گرنگی دیە و هەتا بڵێ ناسکە. ئەویش یەکێک بوو لەو کەسە زۆر بەدبەختانەی هانای بۆ تیمارگەیە نەبوو. لەو ڕۆژگارەوە بۆ ئێستا گەلێک گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتبوو. بە جۆرێک زۆرێک لەوانەی لە سەرەتاوە و بەر لە دەستپێکی پرۆسەی چارەسەر ئەویان دیتبوو زۆر بەگرانی بڕوایان بەوە دەهێنا کە ئەوە هەمان ئەو کیژۆڵەی ئێستا بوو بێت. بەر لە هەموو شتێک هەرچیت لەگەڵ بکردایە بۆی نەدەکرادا بنیشێت. پشتی شل و شانەکانی دەنیشتن و کەلەی سەریشی هەر بە چەشنی گوڵێک ڕەشەبا لەگەڵ خۆی بیهێنێ و بیبا بملەولادا دەهات و دەچوو. هەوڵی دەدا بە قنگەخشکێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دی بڕوات، بەڵام هەم مەچەک و هەم کڵافەی ئەژنۆکانی لەو جۆڵەیەدا هاوکاریان نەدەکرد و بەدەمدا دەکەوت و لە زەویەکەدا ڕادەکشا. وردە وردە و لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا بەر لە هەر شتێک فێری ئەوە کرا لەسەر دووتوێی فەرشێکی نەرمی ڕاخرا و ئارام بگرێت و دواتر باری دانیشتنی جێگیر بکات. لە کۆتاییشدا دوور لە هەر دەستگیرۆییەک کەمێک هەوڵی بە پێوەڕاوەستان بدات. هەنگاوی دواترەوە بوو کار لەسەر چۆنێتی هاوکاریکردنی ڕێوڕۆیشتنی بکرێت. بۆ مەبەستەش دەبوو گیرەیەکی دارینی تایبەت دروستکرا و لە قاچی ببەسرێت تاکو گوڕوتینی پێ ببەخشێت. ڕاوەستان لەسەر دوو قاچ و بە شێوەیەکی دروست ڕێوڕۆیشتنی بەرەو باشبوون بڕواتە پێشێ. ئێستا دۆرسی زۆر بە خێرایی بۆی دەلوێ هەم لەسەر دەست و هەم لەسەر قاچەکانیشی جوڵە بکات و بۆ خۆی و بە هێواشی چەند هەنگاوێکی کورت بەترسەوە هەڵبێنێت. دۆرسی بە هەردوو چاوەڕەنگ خورماییەک گەورە و ڕۆشنەکانی و پرچەڕەشە پەرش و بڵاوەکەی و لوتە بچکۆ لە قنجەکەیەوە کە هەر کاتێک ئەو خەندە پڕ لە شەرمەی تایبەت بەخۆی ڕووی دەگەشێنێتەوە و کەمێک لەگەڵی گرش دەبێت. یەکێک لەو مەخلوقە بچکۆ لە ناسک و نازدارانەت دێنێتە پێشچاو مەگەر هەر خەیاڵ بۆ خۆی بتوانێت نیگاری وا نازدار بخڵقێنێت. دۆرسی و هێزە شاراوەیە بوو کە ڕاهێنەر تواناکانی خۆی تێدا دەبینیەوە. خاوەنی مێشکێکی ئەوەندە فراوان و کراوە بوو کە هەموو شتێکی زۆر بە خێرایی هەڵدەمژی. بە درێژایی و ساڵانەی لە تیمارگە بوو بەناو لێشاوێکی لە بن نەهاتووی چڕۆپڕی ڕایەناندا گوزەری کردبوو. بە جۆرێک پەرۆشی خۆی نیشانی کارمەندەکان دەدا کە هەر بۆ خۆی بتوانێت بە تەنیا ڕاهێنانەکانی خۆی ڕایی بکات. هیچ شتێک هێندەی ئەوە خۆشی پێ نەدەبەخشی کە دەیبینی منداڵێکی بچکۆلا لە شوێنێک بە تەنیا ڕاکشاوە، بە خێرایی بەرەو لای دەخشا و لە پاڵیەوە ڕادەکشا و
لەسەر ڕاهێنانێک دەستگیرۆیی دەکرد کتومت بۆ باری سروشتی ئەو بگونجێت. لەگەڵەوەشدا ئەگەرەوە منداڵە بەدبەختە و ڕاهێنانی بەو شێوەیە کە خاتوون بۆ خۆی ئارەزووی دەکرد ئەنجام نەدایە، لە ڕووی نازەوە شەقازلەیەک یاندوانی بەردەکەوت. هەندێک جار خواستەکانی دۆرسی سەریان دەکرد و بەناو ژوورەکەدا دەخشا و ئارەزووی ئەوەی دەکرد خۆی لەسەر منیش تاقی بکاتەوە. بەڵام منیش بە شوێن نەکەوتنی فەرمانەکانی ڕقیم هەڵدەستاند و لەو کاتانەدا داوای لێ دەکردم لاقم بنووشتێنمەوە یاخۆت سکم گرژ بکەم یان کەفەڵ و پشتەوەمی بۆ دانەوێنم. لە شوێنی خۆم نەدەجوڵام و هەر بەتەنیا دەمم بۆ پان دەکردەوە. منیش بۆ خۆم لەو 1-2 ساڵەی دواییدا گەلێک گۆڕانکاریم لە تیمارگەکەدا بەخۆوە دیبوو. یەکەم کارێک لەوێ فێر بووبووم ئەوە بوو ئارام بگرم. ئارامگرتن ڕەنگە بەگوتن خۆش بێت، بەڵام دەمبینی سەختترین بەشی کاری بەیانیانمان بوو. ئارامگرتن ئەوە نەبوو وەکو پارچە بەردێک لەسەر چرپایەک یاخود لە ڕێگەوبانێک ڕابکشێت. بە هیچ جۆرێک بەو چەشنە ئاسان نەبوو. ئارامگرتنی تەواو و قاڵ شتێک بوو کەسانی ئاسایی زۆر بە دژواری بۆیان دەلوا خۆیان لە قەرەی بدەن بۆ ئەوەی کەسێک هەوڵ بدات هەموو ماسوولکەکانی بە تەواوی ئارام بگرێ و وەک پارچە کاغەزێکی شۆراوی بەرباران نەرم و شلیان بکات. ئەوا دەبێت لە پێش هەر شتێکدا مێشکی ئارام بگرێت بەبێ هیچ خۆتێ هەڵقورتانێکی هۆشیاری یاخود مەیل و ئارەزوویەکی دیاریکراو بۆ بابەتێک. ئەندێشەکانی بە جۆرێک ئازاد بکات و ڕێگایان بۆ خۆش بکات بۆ خۆیان بەرەو کوێیان دەوێت بەرەو ئەوێ مل بنێن. وەک دەمبینی ئەو مەسەلەیە تا بڵێ کارێکی نەکردە بوو. من مێشکێکی ئۆقرە نەگرتوم هەیە، تەنیا کاتێکیش ئارام دەنیشێت ئەو دەمەیە کە من نووستۆم. ئەگەرچی من کەسێکیش نیم زۆر باش بنوم، تەنانەت کاتێکیش بۆم هەڵدەکەوێت هەردوو باڵ و لاقم بخەمە ژێڕ کێفی خۆمەوە و لە جۆڵەیان ڕابگرم. نیشانێکی 100% نین بۆ ئەوەی کە من ئارام بنوێنم. تەنیا هەرەوەندەیە بەو ئالۆزی خۆیانەوە ڕایان دەگرم. ئاسانە خۆت ئارام نیشان بدەیت، بەڵام زۆر ئاسان نییە بە قوڵی هەست بە ئارامی خۆت بکەیت. هەوڵدان بۆ ئەوەی بە زۆر خۆت بخەیتە ناو بارێکی ئارامیەوە بە یەکێک لە خراپترینیە و هەنگاوانە دەژمێردرێت کە بتەوێت بیانگریتە بەر. لەبەرەوەی بەو کارت بێلەوەی گرژی و ئالۆزی جەستەت زیاتر دەوروژێنێت، هەنگاو هەنگاویش لە ئارامی حەقیقی خۆت دوور دەخەیتەوە. من هەمیشە بۆ پەڕی ئالۆزیەوە لە چواردەوری خۆم بە ئاگام لە دەنگەدەنگ، لە داگیرسان و کوژانەوەی ڕۆشنایی و داکەوتنی هەر سێبەرێک، هەر دەربڕینێک لە ڕوخساری ئەو کەسانی دەور و پشتمەوە بەدەردەکەون. سرپە و چرپەی پەیدا بوو لە هەر شوێنێکەوە بە ئەسپایی. هەموو ئەوانە هەروەکو ئەوەی بەردێک فڕێ بدرێتە ناو چەمێکەوە، ئاوا بەو پەڕی ڕوونی و ئاشکراییەوە خۆیان دەخزاندە ناو مێشکمەوە. بە هیچ کلۆجێک بۆم ناکرێ بڕوا بە خۆم بهێنم شتێکم بەدەست هێناوە کە هیچ کەسانێکی دی لەو بارودۆخەی مندا بە هەمان ئاراستە بەدەستیان نەهێناوە. تاکو ئەو دەمەی بەو پەڕی قۆڵیەوە بۆم نەکرێ ئارامی بەدەست بهێنم. ئەمڕۆ لەژێر سەرپەرشتی ورد و درشتی دکتۆرە ماری ئۆدانێڵ کە تیمارگەکە بەڕێوە دەبات و بە یارمەتی خات و باربارا ئاڵن یەکێک لەو سێ ڕاهێنەرەی گروپی چارەسەری سروشتیان پێکێناوە، گەیشتومەتە شوێنێک فێری ئەوە کراوم بە یارمەتی گیرەیەکی دارینی تایبەت هەروەکو ئەوانەی دۆرسی بچکۆلە بەکاری دەهێنێت بە توانایەکی زۆر لێبڕاوانەوە بەپێی خۆم بڕۆم و ڕێگەیەکی زیاتریشم بۆ خۆش دەکات بتوانم دەستەکانیشمی لەگەڵ بەکار بێنم. کۆنترین ئەندامی تیمارگە کە تا ئێستاش پێی لێ نەبڕیوین دایکێک بوو بە ناوی فرانسیس پرینس. لە سەردەمێکدا پەیوەندی پێوە کردین تیمارگە هێشتا داهاتوێکی نادیاری لە بەردەمدا بوو. لە ئامادەیی ئەودا هەروەکو ئەوەی زۆر لە بەیانیان سەر و دڵم خۆش نەبوو، بە هیچ جۆرێک بۆم نەدەکرا خۆم بشارمەوە یاخود تەماڵی بنوێنم. هەر کاتێک لای مێزەکەەوە دادەنیشتم و خۆم بەوە خەریک دەکرد بە چیلکەی پلاستیکی شێوە و هەیکەلێکدا بڕێژم، ماندوو نەدەبوولەوەی بەردەوام بەدوامدا بێت و بەکارێکمەوە بەئاڵێنێت. ئەو شێوانەی دام دەڕشتن هەمیشەوە ڕێدەکەوتن هیچ نیگار و ڕوخسارێکیان نەبێ و شێوەی ئەندێشاوی بنوێنن. تۆپە ئاسنینەکانم لە دەستێکەوە دەبرد بۆ دەستێکی تر و ئەو ڕاهێنانی دەستیش بۆ من باشترین شتێک بوون. قسەکردن یەکێک بۆ لەو دەرکەوتانی پەککەوتەیم ئازارێکی تاڵ و بە سوێی پێچێشتوم. قسەکردن
یەکێک بۆ لەو گرفتە دژوارانەی هەمیشە لە پێش دەممدا خۆی قوت کردوتەوە، هەروەکو ئەوەی نێوانێک لە نێوان تۆ و کەسانی دیدا هەڵچنرابێت. بەردەوام ڕێگر بۆ لەوەی پەیوەندێکی سادە لەگەڵ خەڵکانێکدا بۆ خۆڵقێنم، بەبێ گفت و گۆش مرۆڤ بە کردەیی ون دەبێت. دەتەوێت دەربارەی هەزاران ڕوانینی خۆت بدوێت کەچی بۆت ناکرێت تەنیا دانەیەکیشیان چییە ڕای بگەێنیت. نووسین کردەیەکی زۆر باشە، بەڵام گەلێک هەست و سۆز هەن نووسین ناتوانێت لەناو خۆیدا جێیان بکاتەوە و لە ڕێی وشەی نووسراوەوە ئەو هەستە هەرگیز بە تەنیا بۆ خۆی ناگات. نووسین لەوانەیە بە نەمری بمێنێتەوە، بەڵامەوە بۆ شایە لە نێوان دوو کەس پڕ ناکاتەوە کە دەنگ پڕی دەکاتەوە. ئای خودایە، ئەوەم پێخۆشە بۆ کاتژمێرێک دەمەقاڵەیەکی سەر شێتانم لەگەڵ هاوڕێیەکدا هەبێت، یاخۆت بۆ کاتێکی زۆر کورتخایەن دەمەتەقەیەکی زۆر ناسکەم لەگەڵ کیژۆڵەیەکدا بۆ هەڵبکەوێت، نەک گرنگترین کتێب لەسەر ڕووی زەوی بنووسم. هەرچۆنێک بێ، ئێستا خەریکە زیاتر لە مرخەمرخ قسەکردنم درێژە دەکێشێت. ئەو مرخاندنە کۆنەی هەم بوو خەریکە کەمێک شکۆ پەیدا بکات و تۆزێک ڕوونتر بێتەوە. ئەو هاوکاریش دەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵە لێبڕاوەی ڕاهێنەری دەمودوو لە تیمارگەی دکتۆرە پاتریشا شێهان پێشکەشی کردم. دەبێدان بەو ڕاستیەدا بنێم کە لە سەرەتادا دەستم کرد بە وەرگرتنی و چارەسەریە زۆر دوودڵ بووم. ئەوەم بەلاوە وەک ناونیشانێکی زۆر گەورە و زەبەلاحدا هاتە بەرچاو، چارەسەری دەمودوو. هەروەها ئەو ڕێو شوێنەشی دەیگرتە بەرهێند سادە و ساکار بوو، وام هەز دەکرد هەر کەسێک بتوانێت جێبەجێ بکات هەروەکو یاریەکی منداڵانەم دەبینی. منەو دەم چەند بە هەڵەدا چوو بووم. ڕێو شوێنێکی زۆر سادە و ساکار بوو، بەڵام ئەوەی شوێنی بایەخ بوو ئەوە بوو کە بەرهەمەکەی زۆر گەورە و چاوەڕوان نەکراو بوو. وانەی یەکەم فێری ئەوە بووم زۆر بە قۆڵی و تێروپڕی هەناسە هەڵبکێشم. خات و پاتریشا سەرنجی بۆ ئەو جێگەیە ڕاکێشام چۆن خۆم بەوە گرتووە زۆر نائارام و بە شێوەیەکی پچڕ پچڕ هەناسە بدەم. ئەوەش وەکو ئەوە وا بوو هیچ کەڵکێکی ئەو تۆی نەبێت. لەوە دڵنیای کردمەوە بە هیچ جۆرێک بە باشی قسەم بۆ ناکرێت ئەگەر بێت و فێری ئەوە نەبم هەناسەدانم بخەمە ژێر ڕکێفی خۆمەوە. بێدواکەوتن منی خستە بەرنامەی خۆیەوە و یەکەم وانەیەک پێیدام ئەوە بوو بڵقی هەوا فڕێ بدەم. بەیانیەک هات و تەنەکەیەکی بچکۆلانەی لەگەڵ خۆی هێنابوو، پڕی کرد لە کەفاو. لە گیرفانیشی بۆریەکی درێژی تەنەکەی دەرهێنا، دەستکێکی پێوە بوو. بۆریەکەی لە کەفاوەکە هەڵکێشا و ئەوجا پێی گوتم فوو بە ناویدا بکە. کەفاوەکە شێوەیەکی ڕەنگاوڕەنگی جوانی وەرگرتە بوو. تەماشایەکم کرد و وام دەزانی گاڵتەم لەگەڵ دەکات، بەڵام تێبینیم کرد هیچ نیشانەیەکی گاڵتەکردن بە ڕوخساریەوە دیار نەبوو. ئیدی هەناسەیەکم هەڵمژی و لێوم نا بەلولەی بۆریەکەوە و فوویەکی درێژم پێدا کرد. کتوپڕ دەیان بڵقی ڕەنگاوڕەنگی ئاو لە هەر چوار لاوە دەستیان کرد بە هەڵفڕین. بڵقێک لەسەر لوتم و بڵقێکی دی لەسەر چاوم تەقینەوە. زۆر بە جوانی دەمبینی دەیان تۆپی پڕ لە هەواش لەسەر سەر و قژی ئەو دەدرەوشانەوە. ئیدی بۆ هەتایی دەستم کرد بە هەناسە هەڵکێشان و فووکردن بە ناو بڵقەکاندا. زۆری بەسەردا نەچوو شتەکان بەرەو دژوارتر دەچوون. ئەوە بوو جانی هاوڕێم ئەویش یەکێک بوو لەو نەخۆشانی لە تەمەنی هەرزەکاری خۆیدا سەردانی تیمارگەکەیان دەکرد. فێری ئەوەی کردم هەناسەکانم بە قوڵترین شێوە هەڵبمژم، ئەویش بە فووکردنی ئاو لە بۆریەکەوە بە ناو بوتڵی شوشەیەک و لەوێشەوە بۆ ناو بوتڵێکی شوشەی تر. هەردوو بوتڵی شوشەکە سەریاندا خرابوو، بۆریەکی لاستیکیش لە یەکێکیانەوە دەچوو بۆ ناو ئەوی دیان و هەردوو سەری بۆریەکانیش لەوێدا کۆتاییان دەهات کە دەچوونە ناو شوشەیەکی لولەییەوە و سەریان بە پارچە تەبەدۆرێکدا خرابوو. یەکێک لە بوتڵە شوشەکان پڕ ئاوێکی ڕەنکراو بوو. پیلانەکە بۆ جۆرە بوو کە دەبوو لە ڕێی بۆریەکەوە بە فوو پێداکردن هەموو ئەو ئاوەی کە لە بوتڵە شوشە پڕەکەدا بوو بە هێواشی ڕەوانەی ئەو بوتڵە شوشەیەدی بکرێت کە خاڵی بوو. پرۆسەکە وای دەنواند هەتا بڵێ کارێکی زۆر ئاسان بێت، بەڵام لە ڕاستیدا بۆم دەرکەوت زۆر دژوارە. هەروەکو گورگەنیاس خراپەکەی نێو حکایەتەکان هەر فوم دەکرد و هەر فوم دەکرد. هەموو ڕوخسارم شین و مۆر بوو بۆەوە و بۆم نەکرا بێ لە چەند دڵۆپە ئاوێکی کەم هیچی دی فڕێ بدەمە ناو بوتڵی شوشە خاڵیەکەوە. کاتێک نۆرەی جان هات هێندەی تۆزێکی نەخایەند هەرچی ئەو هەبوو لە بوتڵە شوشەی یەکەمەوە فڕەیدایە ناو شوشە خاڵیەکەوە. بەڵام جان جووتێک سی هەبوو هەتا بڵێ بەهێز. من زۆر لە خۆم نیگەران بووم، بەڵام لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا
لەو مەسەلەی فووکردن بەناو ئاودا کەمێک زیاتر چوو بوومە پێشەوە و کەچی هێشتاش هەر بە باشی بۆم نەدەکرا شان لە شانی جان بدەم. دوای چەند مانگێک بۆم دەرکەوت قسەکردنم بە ڕادەیەکی تەواو بەرەو باشبوون چووە. زۆر بایەخم بەوە دەدا هەر وشەیەک دەیڵێم تا دەتوانم بەڕوونی و بەو پەڕی هێمنیەوە دەریان ببڕم و کاتێک دەمەوێت شتێک بڵێم زۆر بە هێواشی و بە جۆرێک ددانی پێدا بنێم کە بە هیچ جۆرێک سەر لە خۆم نەشێوێنم. ئەگەر بێت و کاتێکی باشی بۆ تەرخان بکەم دەتوانم زۆر بە باشی بدوێم و هەر کاتێکیش هەر وشەیەک بەڕوونی لە زارم نەترازا هیچ خۆم تووشی شڵەژان نەکەم. لە بنەڕەتەوە هەموو هۆکاری لاڵەپەتەیی زمانم کەوتبووە سەر چۆنێتی هەڵسوکەوتی خۆم لە بەرامبەر قسەکردندا. هەر کاتێک بۆم کرا بەسەر و هەست و سۆزە سەیرەی شڵەژاندا زاڵ بم کە تا ڕادەیەک هەستێکە پڕێتی لە زەلیل بوون. ئەو هەستەی هەر کاتێک کەسێک بیەوێ لێم نزیک بکەوێتەوە و لەگەڵم بدوێت وا دەکات فشاری گەرم و گوڕی خوێن بەرەو ڕوومەتەکانم سەرکەون. ئەوە هەموو شتێک باش دەگوزارێت. دەبێت هەر لە ڕێگەوە ئەو هەستە تێک بشکێنم کە ڕواوڕووی شاڵاوی ئەو گرفتەم دەکاتەوە. ئەمڕۆ بە جۆرێک دەدوێم کە بڕوایەکی گەورەترم بە خۆم هەیە و کەمتریش لە جاران بە خۆمدا دەشکێمەوە. دەزانم هەرگیز بۆم ناکرێت ژیانێکی کۆمەڵایەتی دروست و پڕاوپڕ بژیم هەتاکو بە جۆرێک نەدوێم کە هەموو ئەوانی دی لێم تێبگەن. بۆی بگەمە و ئاستەش دەبێ بۆ پەڕی لێبڕاوانە کار بکەم و لە مەشەقکردندا نەبڕێم. ئەو ڕەنجەش هەروە ئەرکێکی ئاسان نییە و خۆ منیش چاوەڕوانی کەماڵێکی ئەو تۆ ناکەم وەکو ئەوەی کارێکم لە دەستگای BBC بەردەست بکەوێت. بەڵام ئەو گۆڕانکاریە گەورەی لە ژێر دەستی دکتۆرە شێهان بەدەستم هێنا ئەو ئاماژەیە نیشان دەدات ئەگەر زۆر بە تەواوی هەوڵ بدەم هیچ شتێک مەحاڵ نییە و منیش لە هەوڵدان ماندوو نابم. دەستەی کارمەندان سەبرێکی زۆریان لەگەڵ من نواند لەبەرەوەی من نەخۆشێکی نمونەیی نەبووم. خاتو هێندرسن دەڵێ من زیاتر شەیدای ئەوەم تەمەڵی بنوێنم و زۆر بە پەرۆشی ئەوەوە نیم لە تیمارگە ئەرکەکانم ڕابپەڕێنم. لە ڕاستیدا پێم خۆشە پێچەوانەی ئەوە بسەلمێنم بەڵام دەترسم لەوەدا سەرکەوتن بەدەست نێنم چونکە ئەوەی ئەو دەیڵێت هیچ هەڵەیەکی تێدا نییە. من ئەوە دەزانم کە لەگەلێ ڕووەوە زۆر بەباشی هەوڵ نادەم یاخۆت بەلایەنی کەمەوە ئەوەندە خۆم ماندوو نەکردووە کردارەکانم بۆیان بکرێ هاوتای زۆر بڵێ یەکەم جوود ڕابوەستنەوە. نەخێر بەو جۆرە نییە. هەرچۆنێک بێ هێندەی باڵا و شایانی ڕاهێنانەکەم گرنگی و بایەخێکی ئەو تۆم پێ نەداون چونکە دەزانم و چەند کاتژمێرەکەمی بەیانیان لە تیمارگە بە پێسترین بەشی کاتەکان من و بەرامبەر کاتی هەموو ڕۆژەکەم ڕادەوەستنەوە. ڕێی تێدەچێت لە هەندێ ڕووەوە تەمەڵی منوان دەبێت بەڵام ئەگەر هەر کەسێک بە چاوێکی کەمێک قوڵبینیەوە لە من بڕوانێت ڕەنگە ئەوەی بۆ ڕوون بێتەوە کە قەڵەمیش لەو بوارەدا کەمێک خەتای بەربکەوێت. منداڵانی تیمارگە هەر لە بچووکترینیانەوە کە لەسەر ئەرزەکە خۆیان دەتلێنەوە و پاژنەی پێکانیان لە حەوادا دەسوڕێنن تاکو بە گەورەترینیان دەگات کە لە ژوورەکەدا بە دوای یەکدیدا ڕاکەڕاکەیانە و ناوە بە یەکتریدا دەکێشن. منداڵانی بەختەوەرن. لە ڕۆژانی دووشەممەوە بۆ هەینی خەڵکانێکی خۆتەرخان کردو بۆ کاری خۆبەخش و بە ماشێنەکانی خۆیان هەموو ڕۆژێک یاخود هەفتەی 2-3 جار لە ماڵەکانی خۆیانەوە دەیانهێنن بۆ تیمارگە و لە تیمارگەوە دەیانگەڕێنەوە بۆ ماڵێ. ئەو منداڵانە لەگەڵ ئەو خەڵکانەی ڕۆژانە بە ماشێنەکانی خۆیان دەیانهێنن و دەیانبەن هەندێک جار پەیوەندیەکی ئەوەندە جوان و ناسکیان دامەزراندووە کە شایانی لێبوردنەوەیە. ئەو چرکە ساتانەی لە دەمی نیوەڕۆدا ماشێنەکان بەنیازی بردنە ماڵەوەی منداڵەکان دەگەڕێنەوە چرکە ساتێکن پڕن لە ژیان. ئەو منداڵانەی توانای جوڵایان هەیە بە جۆرێک بەڕووی ئەو ژن و پیاوانەی هەڵیان دەگرن ڕادەکەن و هەنگامەیەک لە شادی دەنێنەوە و باسی گەرم و گوڕەی کاری ئەو ڕۆژەی خۆیان بۆ دەگێڕنەوە کە هەرگیز تامی خۆشیان لە یاد ناچێتەوە. ئەو منداڵانەی تریش کە ناتوانن لە شوێنی خۆیان ببزوێن و جوڵەی تەواویان نییە لەو کاتانەدا کە لەسەر ئەرزەکە چاوەڕوانی گەڕانەوەن دنیا پڕ دەکەن لە گەرمەی خۆشی و بەدەم هاتوو هاوارەوە پاژنەی پێکانیان دەکێشن بە یەکدیدا. هەر منداڵێک لەوانە دەگریت شەیدای ئەوەیە بۆ تیمارگە بڕوات لەبەرەوەی ئەوان لەوێ هەر بەتەنیا چارەسەر وەرناگرن. چارەسەر هەر بەتەنیا بۆ خۆی شتێک نییە کەڵکی هیچ بگرێت بەڵکو
جۆرێک لە هاوسۆزی و تێگەیشتن بەدەستدێنێت کە لە هەر شتێکی دی زیاتر بەکاری ئەوان دەخوات. ئەو تێگەیشتنە زۆر لەوە قوڵتر دەڕوات کە هەر بە تەنیا قسەی ڕوت و بێمانا بێت، بەڵکو هاوسۆزیەکیش کە بە هیچ جۆرێک بەزەیی لێوە هەڵ ناقوڵێت. ئەو ژنانەی لەوێ کارەکانی خۆیان ڕادەپەڕێنن هەر هەمویان گیانێکی پڕ لە پەرۆشی و هاوڕێتیان لێوە پەرش دەبێتەوە. ئەگەرچی لەو کاتانەدا کە هەندێک جار مناڵەکان خاو دەبنەوە یاخود جۆرێک لە تەمەڵی دەنوێنن، پێویست دەکات زەبر و زەنگ بنوێنن. بەڵام ئەو زەبر و زەنگە هەرچەندێکیشی تێپەڕاند بێت هێشتا هەر نەگەیشتووەتە ساردی و دڵتەنگی. کاتێک ئەو ژنانە لە ئاسماندا و لە سەر و ڕوخساری منداڵەکانەوە بۆ یەکتری دەڕوانن، کەسێک لەو دەمانەدا دەتوانێت ڕۆشنایی و درەوشانەوەیەک لە نیگا و ڕوخساریاندا ببینێتەوە. کاتێک ڕوو لە دەرگای تیمارگە دەکەیت و هەنگاو بۆ ژوورەوە دەنێیت، هەر بەوە دەچێت پێ بدەیتە ناو ڕۆحی ئەوانەوە. ئەو ڕۆحانەی لە چاوەوە بۆ چاو و لە دڵەوە بۆ دڵ وەکو شەپۆلێک خۆشەویستی و میهریان لێبەرز دەبێتەوە. ڕۆحێک پڕیان لە شانازیە نەوەکو بەزەی. هاوڕێیانی عزیزم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 14هەم. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی 15هەم لە ڕۆمانی قاچی چەپم لاپەڕا 249 بەناونیشانی قەیسەر و کڵێشە. لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا لەسەر دەستی ڕۆبەرت کۆلیس گەلێک زانیاریم لەبارەی نووسینەوە بەدەستهێنا، هەروەکو ئەوەی کەسێک بەسەر گەنجینەیەکی ئاڵتوندا کەوتبێت و لەبەر درەوشانەوەی بە شەوارە کەوتبێت. لە وەختێکی زۆر کەمدا دنیایەک شتی بە کەڵکی فێر کردم و بۆ ماوەی چەند ڕۆژێک سرم گێژی دەخوارد. ئەو دەهات بۆ ژووری نووسینە بچکۆلانەکەم و لە نزیکمەوە دادەنیشت و بە شێوەیەکی زۆر سادە و ساکار بەبێ ئەوەی هیچ تیۆرەیەکی گران و ئاڵۆز یاخود دەستەواژەیەکی قەبە و دژوار تێکەڵ بە قسەکانی بکات دەربارەی نووسین قسەی بۆ دەکردم. بەو پەڕی ڕوونی و دروستی و بەبێ ئەوەی تۆسقاڵێک لە کاتەکەمان بە قسەی لا بەلاو بێکەڵکەوە بەرێتە سەر، گەلێک شتی هەبوو دەیویست پێمیان بڵێ، گەلێک شت کە ئەو دەیویست من بیانزانم. لەگەڵەوەشدا من و ئەو زۆر بەباشی بۆمان نەدەکرا دەمەتەقەیەکی گەرم و گۆڕدا بمەزرێنین، لەبەرەوەی من هێشتا هەر بۆم نەدەکرا لەگەڵ کەسێک لە دەرەوەی بازنەی خێزانی خۆمان قسە بکەم و شەرم هێرشم بۆ نەهێنێ و لەبەر شێواوی ڕەنگ و ڕۆم سوور هەڵ نەگەڕێ. سەرباری هەموو شتێک من بەسەر خۆمدا شکا بوومەوە و دەمم چوو بووە کلیلە. ئیدی بەشی شێری قسەکردن بۆ ئەو بەجێما بوو. منیش بەس ئەوەم لەسەر بوو گوێچکەمی بۆ هەڵ بخەم. زۆر بە هێواشی خەریک بوو هەنگاوم دەنایە ناو ئەو دنیا سەرکەش و فراوانی ئەدەب و ڕۆشنبیریەوە، بەخۆی و هەموو شێوازەکانی گوزارشت و ئەندازەکانیەوە، یاسا و ڕێسا و نەریتەکانی، ناسکی و تاقانەیی، بەڵام لەسەر و هەموو شتێکەوە هێمنی و جوانی ئەفسوونەکانی شەیدایان کردبووم. وام دەبینی پەرزگایەکی ئەندێشە و بیرکردنەوەی مرۆڤایەتی بێت و لەسەر جۆرەها مێشکی جۆرا و جۆر هەڵچنرا بێت. لەو پەڕی مێشکە خاکیەکانەوە تاوە سەری مێشکە مەزنەکان، لەوانەوە تەنیا کاریان تۆمارکردن و نووسینەوەی مێژوو بووە تا بەوانە دەگات بیرمەندی گەورە بوون. لەو مرۆڤانەوە کە بۆ نووسین پەنایان بەبەر مێشکیان بردووە تا بەوانە دەگات تەنیا دەواازەیان بۆ نووسین دڵیان بووە لەگەڵ گیانیان. لەژێر ڕۆشنایی و زانیاریانەی لەوە فێریان بۆم دەرکەوت من بەناو گەلێک هەڵەدا گوزەرم کردووە، بەڵام ئەو لەگەڵمدا گەلێک میهرەبان و خۆڕاگر بوو. هەر کاتێکیش بۆی هەڵکەوت بێت هاتووە و بەسەری کردومەتەوە 2 جار یاخود 3 جار لە هەفتەیەکدا. ئەو وردەکاری و ڕەگۆڕیشاڵی کارەکەی فێر کردم. ئەو ڕەخنەگرێکی زۆر باش بوو. هیچ کاتێکیش لەبەر شێواوی گیانی من هەوڵی نەدا بوو لە سواری زینی ڕەخنەدا وەزێ و تاوێک پیادە بێ، بەڵام ئەو بڕوای زۆری بە من هەبوو. دڵنیا بوو لەوەی کە من دەتوانم ببمەن و سەر. ئەو دڵنیاییەش بڕوایەکی ئەو تۆی دابوومێ کە بۆ من هەموو شتێک بوو. زۆری نەبرد جارێکی دی و سەر لە نوێ هەر بە هەمان شێوەی پێشوو من دەمگوت و یەکێکی دی بۆی دەنووسیمەوە. دەستم کردەوە بە نووسینەوەی یاداشتەکانم. نووسەرەکەم ئەم جارە فرانسیسی برام بوو. گەنجێکی قوتابی 13 ساڵان بوو کە لە هەردوو شۆن و ئەیمەنی برام جیاوازتر بوو. ئەوان بەبێ ئەوەی بیر لەوە بکەنەوە هەروەکو ئەوەی ئامێرێکی نووسین بن هەرچیەکیان گوێ لێ دەبوو تۆماریان دەکرد. بەڵام ئەم قسەکانی منی هەڵدەسەنگاند و ئەو جادەی نووسین.
هەر کاتێکیش لە ئیشی ئەو ڕۆژە یاخود ئەو شەوە لێ دەبووینەوە زۆر بەهێمنی لە نزیکمەوەدا دەنیشت و بەو پەڕی بێدەنگی ئەوەی بۆ دەخوێندمەوە کە یاداشتی کردبوو. هەندێک جار گەلێک پرسیاری دەربارەی ڕێزمان لێ دەکردم، دەربارەی چۆنیەتی داڕشتنی ڕستەکان، مانای وشەیەک یاخود گەلێک شتی دی. زۆر جار پرسیارێکی وای لێ دەکردم بۆم نەدەکرا لەو کاتەدا وەڵامێکی شیاوی پێ بدەمەوە. شەوێکیان پرسیاری ئەوەم لێ کرد چۆن دەڕوانێتە ئەو بەشەی کە تازە کۆتاییمان بە نووسینی هێنابوو. بۆ تاوێک مێشکی هێنا و برد و کەوتە یاریکردن بە پێنووسەکەی و دواتر سەرێکی هەڵبڕی و بەو پەڕی ئارامیەوە گوتی زۆر باشە، بەڵام وا هەز دەکەم لە دەمی خوێندنەوەدا خوێنەر پێویستی بە هەبوونی فەرهەنگۆکێکی بچکۆلانە هەبێت. ئارەزوم بۆ مێزەکە هەڵبگرم و پەیدا بکێشم، بەڵام ئەو هەر لەوێدا دانیشت بوو، زۆر بە سادەیی دەستەکانی خستبوونە سەر هەردوو کەلەکەی و هیچ نیشانێکی پێکەنین بە ڕوخساریەوە دیار نەبوو. من کەمێک هەڵچوون گرتبوومی، بەڵام دەمزانی ئەوەی دەیڵێت هەروە بە سادەیی نییە و نهێنیەک لە پشتیەوە خۆی مەڵازداوە. هەوڵدانی دووەمی کتێبەکە زۆر لە جاری پێشووتری باشتر بەدەستەوە هاتبوو، بابەتەکانی گەلێک ڕۆشنتر و ڕێکخراوتر خۆی نیشان دەدا و ساختومانی نووسینەکەش پتەوتر و ئەندێشەیەکی فراوانتریشی لەناو خۆیدا جێ کردبەوە. بۆ تاوێک ئارەزوم دەخواست کتێبەکە گەیشت بێتە کۆتایی، بەڵام دکتۆر کۆلیس سەرێکی بادا و گوتی لە جاری پێشووتری باشترە، بەڵام هێشتا هەر ماوێتی. ڕۆحی ئەدەب زۆر باڵی بەسەر کارەکەتدا کێشاوە. ئەوەی ئەو دەیگوت کتومە دوا بوو. هێشتا من مەیلم بەلای ئەوەوە بوو شوێن گوزارشتی ڕەنگە و ڕەنگ و بریقەدار و پڕشکۆ بکەوم. زۆرێک لەو شتانەی نووسی بووم هەڵەبوون و لەسەر گەلێک بابەت قسەم کردبوو. دەور و خولی هەندێک مەسەلەمدا بوو کە بە هیچ جۆرێک دوور و نزیک سەرۆکارێکی لەگەڵم کتێبەی مندا نەبوو. ئەو دەقەش بدڕێنە و جارێکی دی دەست پێ بکەرەوە. دکتۆر کۆلیس ئەوەی گوت و کەمێک وەستا. دواتر گوتی زۆر دڵنیام ئەمجارە دەتوانی زۆر بەباشی کتێبێکی باش بهێنیتە دەرەوە. زۆر جار ئێمەش نووسیمانە و ئەوەی نووسیمانە دڕاندومانە و سەر لە نوێ دەستمان بە نووسین کردوێتەوە. زۆر جاریش ناومێدی لە پەلوپۆمان دەخات، بەڵام دوجار توانیمانە بەسەر هەموو ناومێدیەکانمانە سەرکەوین و کارێکی سەرکەوتوو بهێنینە دەرەوە. سێهەمین جار بەختی زۆری لەگەڵ خۆی هەڵگرتووە. خۆمان نیشان دەدا پێ دەکەنم، بەڵام لە ڕاستیدا لەو کاتەدا زۆر بێچارە بووم. سەروەختێک لە لاپەڕەی کەڵەکە بووی دەقە بێکەڵکەکانی ژوور دەبوومەوە، لە ناخی خۆمدا درودم دەخوێند و بە خۆمم دەگوت تۆ بڵێ ئەو کتێبە تەواو بوون بەخۆیەوە ببینێت. دەمەوێت شتێکی ترت پێ بڵێم کریستی. شەوێکیان کە بۆ سەردانم هات بوو ئەوەی پێگوتم و دەربارەی تێبینیەکانی خۆی درێژەیدا بە قسەکردن و گوتی تۆ زۆر کڵێشەکاری دەکەیت. دەزانیت کڵێشە چییە؟ من نەمدەزانی کڵێشە چییە، کە بۆ یەکەمین جار ئەو شەیەم بەرگوێ کەوت هەروەکو ئەوە وابوو لە سەربانێکەوە هەڵم بدەنە خوارەوە. بەڵام دوایی بۆم دەرکەوت کڵێشە ئەوەیە کە هەموو کەس زۆر بە سانایی پەنای بۆ دەبات و بەشێکی ئاخەوتنە هەموو ڕێکەوتون لەسەر بەکارهێنانی وشەیەک یان ڕستەیەکی لاواز و درەوشاوەیە کە لەناو کتێب و دەمەتەقەی ئاسایی ڕۆژانەشدا زۆر جار بەکار دێت و ئەوەندە دووبارە و سێبارە کراوەتەوە چیدی تامی نەماوە و ماناڕەسەنەکەی خۆی لەدەستداوە. کاتێک لەوە دڵنیا بووم ئەو جا تێگەیشتم کە من کەوتومەتە چه هەڵەیەکی گەورەوە و چه گوناهێکم بەرانبەر خودی خۆم کردووە. تەنیا دوێنێ بەڕادەیەکی سیر ئەوانم بەکارهێنا بوو، بە دیار نێڵە نێڵ یاگردانەکەەوە دانیشتە بووم. گوێم لە گڤەگڤی بابوو، بەدەم چاوەڕوانیەکی پڕ لە نیگەرانیەوە سەرنجمدا چاوەکانی کیژۆڵەکە دەدرەوشانەوە. چاوەکانی پڕ بوون لە ئارەزوو، لێوەکانی ئارەزویان دەبزواندید. گردنی بەرز و ناسکی، قژە نەرمە خاوەکەی گرەیەک لە قورگما بوو پەیتا پەیتا سوێندی دەخوارد. جارێکی دیگەڕامەوە سەردەقی نووسینەکەم و چاوێکی خۆم پێداگێڕایەوە و سەرنجمدا سەدان جۆری کڵێشەم بەکارێناوە. دنیایە گوشە و دەستەواژە هەن بەڕادەیەکی بێتام دووبارە و سێبارەم کردوونەتەوە. هەروەها بۆم دەرکەوت حەزێکی سەیرم بەرامبەر دەستەواژەی پەڵەیەکی ئەرخەوانی هەبووە و لەگەلێک شوێنی نووسینەکەمدا بەهۆ بێهۆ بێماندووبوون دووپاتم کردوونەتەوە و ئەویش هەروەکو کڵێشە بۆم نەکراوە خۆمی لێ دەرباز بکەم. هەروەکو پیرە باڵندەیەکی تووتی خۆم دەهاتە بەرچاو، حەزێکی سەیری
لە لاساییکردنەوەی دەنگی کەسانی ترە. دکتۆر کۆلیس 2 ساڵ لەمەوبەر و لە شەوێکی مانگی بەفرانباردا خۆی کرد بە ژووری دانیشتنەکەمدا و لەسەر کورسیەکی بەرانبەرم دانیشت و بۆ ماوەیەکی دوور و درێژ هیچی نەگوت و هەرەوەندە بوو لە نزیک ئاگردانەکەەوە سەرقاڵی گەرمکردنەوەی خۆی بوو. ئەوجا کورسیەکەی کەمێک جوڵاند و سەرێکی هەڵبڕی و گوتی: کریستی، من زۆر بیرم لە داهاتووی تۆ کردووەتەوە. تۆ توانایەکی بێوێنێت لە کارکردن هەیە و ماندووبوون نازانی. گرفتت دەوەیە چۆن ئەو توانایە بەرەو پێشەوە ببرێت. تۆ تا چەندت خوێندووە؟ خوێندن؟ ئەوەی چوونە بەر خوێندن بێ من بە خۆمەوە نەدیوە. ئەو تۆزە خوێندنەوەی من لە ژیانمدا هەم بووە هەر فێربوونی ئەلفبێ بووە کە لە تەمەنی 5 ساڵیدا لە ڕێی دایکمەوە فێری بووم. ئیدی لەوێوە هەنگاوم ناوە و تەنیا شتێکی باش کردبێتم ئەوە بووە کە ئیدی ئۆقرەم نەگرتووە و هەوڵم داوە لەسەر پێی خۆم ڕابوەستم و دەست بە کتێب خوێندنەوە بکەم. بە زۆریش چارلز دیکنزم خوێندوێتەوە. هەرچیش دەزانم لەوە فێری بووم. خوێندن ئەو شێوەی لێ کردم موچۆرکەیەک بەسەر تاپای گیانم دابێتە خوارێ، چونکە دەمزانی و هەستم بەوە کردبوو هەموو ئەوەی لە ڕۆژگاری منداڵی و هەرزەکاریدا فێری کردبووم هیچ نەبووە. دەشمزانی ڕێگەیەکی دوور و درێژم لەبەرە بۆ ئەوەی خۆم ئامادە بکەم تاکو لە گەوهەری زانین تێبگەم. هەرچۆنێک بوو خۆم ئامادە کرد بۆ ئەوەی پێی بڵێم ئەوەندەم نەخوێندووە. تێگەیشتم دەربارەی پێگەی خوێندن هەرچیەک بگوترێت هێشتا هیچ نەگوتراوە، بە تایبەتی بۆ کەسانێکی وەکو ئێوە خوێندن گەوهەرە. ئەو گوتی: جارێکی دی چۆنەوە بێدەنگی بە نەرمی قاچێکی لەسەر پێگەی ئاگردانەکە دەجوڵاندەوە و بەدەستێکی شیاری بە قۆبچەی چاکەتەکەی بەری دەکرد. چاوەڕوان بووم قسەکەی تەواو بکات. پاشکەمێک جارێکی دی درێژەی دایەوە بە قسەکردن و گوتی: تۆ بۆت ناکرێ بە شێوەیەکی ئاسایی بڕۆیت بۆ قوتابخانە و زانکۆ تەواو بکەیت. ڕێگەیەکی باش بۆ تۆ ئەوەیە مامۆستایەکی تایبەت بێت و وانەتان پێ بڵێتەوە. سەرڕای ئەوەی تێگەیشتنێکی جیاوازی هەبێت دەبێت زانیاریەکی تەواوی دەربارەی سروشتی ئینسانی هەبێ و ئەوەندەش هۆشمەند بێت چاو لەوە بپۆشێت کە ئێوە بە شێوەیەکی ئاسایی جوڵەتان بۆ ناکرێت و لە قسەکردندا گرفت دێتە ڕێگەتان. من دەڕۆم پرسوڕایەک بە ڕێکخراوی مارۆبۆنی خێرخوازی دەکەم تاکو ئەرکی خوێندنەکەتان بگرێتە ئاستۆی خۆی. چەند ڕۆژێکی دواتر گەڕایەوە لام و ئاگاداری کردمەوە لەوەی لە ڕێگەی دەستگیرۆیی کاترینا مەگوایر پیاوێکی زۆر نمونەییان پەیدا کردووە کەوانم پێ بڵێتەوە. ئەو پیاوەش لە یەکێک لە قوتابخانە نیشتیمانیەکانی گەڕێکی کامێج مامۆستایە و لە ماڵی ئێوەشەوە زۆر دوور نییە. پێم وابێت بەم نزیکانە بکرێت بە دیداری یەکدی بگەن. جۆرێکە لەو مامۆستایانەی کە هەر گەنجێک شانازی بەوەوە دەکات لە ژێر دەستی ئەودا بخوێنێت. ئەو گوتی: ئێوارەی ڕۆژی دواتر قەشەی کڵێسای ئەبرەشیە باوە مۆلان خۆی کرد بە ماڵدا و بەنیازی ناسینی من مامۆستا تازەکەی لەگەڵ خۆی هێنابوو. من لە نزیکی پەنجەرەکەەوە دانیشت بووم و کتێبێکی جاگماریتانم دەخوێندەوە. کاتێک دەرگاکە کرایەوە قەشە و پیاوێکی نەناسرا و هەردوو پێکەوە خۆیان کرد بە ژوورەکەدا و دایکم لە پێشیانەوە بوو. کریستی، ئەوە بەڕێزگۆسریە. باوە مۆلان ئەوەی گوت. سەرێکم هەڵبڕی و پیاوێکی کورتە باڵایی تێک سمراوی ڕەنگ و ڕۆشیرینم لە بەردەم خۆمدا بینی. پیاوێک بوو نیوەی تەمەنی خۆی تێپەڕاند بوو، دوو چاوی شینی تیژ و دەمێکی پڕ بە خەندەی شیرینی هەبوو. تێبینی ئەوەم کرد زۆر بە وردی و ناسکیەوە بایەخ بە هەموو جوڵە و ئاماژەکانی خۆی دەدات و برۆکەوانەیەکانیشی پڕن لە دەربڕین. وام هاتە بەرچاو ڕوخساری بە ژیریەکی پڕ و دڵسۆزیەکی لە بن نەهاتوو بدرەوشێتەوە. هەر لە یەکەم بینینی یەکتر ناسینمانەوە درکەم بەهێز و توانایی کەسایەتی ئەو کرد و هەستم بە خۆشەویستیەکی سیر کرد بەرامبەری. سڵاو کریستی. بەدەنگێکی زۆر قوڵ و بەو پەڕی ویقارەوە ئەوەی گوت و بەرەو پیرم هات و بە گەرمی دەستی گوشیم. ئەو جاگوتی: من ئاسوودەم بەناسینت. هیوام وایە لێرە بەدواوە ببینە دوو هاوڕێ. بەڕێزگۆسری بۆ پەڕی هێمنی خۆی کرد بە نێو دنیای مندا و زۆر بە سادەیی توانا و لێهاتووی خۆی نیشاندا و بە بڕوایەکی پتە و دڵنیاییەوە هەموو ئەو لەمپەڕ و گرێ و گۆڵانەی دوورخستنەوە کە زۆر بە سروشتی لە پێش دەمیدا خۆیان مەڵازدا بوو. ئەو پەیوەندیەی کەوتە نێوانمانەوە زۆر سادە و دۆستانە و پڕ لە کار بوو. یاریدەیدام بەرەو پێشەوە هەنگاو بنێم و ئەو هەستەشی لا خوڵقاندم
کە ئەو کارە دژوار و گەورەیەش بێدەستگیرۆیی خۆم هەنگاوێک لە شوێنی خۆی نابزوێ. هەفتەی 2 جار سەردانی دەکردم. ئێوارانی هەردوو ڕۆژانی دووشەممە و چوارشەممان بۆ 2 کاتژمێر یان کەمێک زیاتر لام دەمایەوە. مانگی یەکەم و کەمێک بەرەو دوش بە هاتنی ئەو شڵەژان و پەشێویەکی زۆر دای دەگرتم و کاتێک بەو شێوە خراپ و پچڕپچڕەی خۆشم وەڵامی پرسیارەکانیم دەدایەوە بەردەوام هەستم بە پەرێشانی و بە خۆداشکانەوە دەکرد. بەڵام زۆری نەخایەن ئەو هەستە لەلام بەرەو نەمان چوو. وردە وردە هەستێکی دی لە ئولفەت و ڕاهاتن بەبوونی یەکتری شوێنی دەگرتەوە و بەوەش کارەکەمان خەریک بوو ڕەنگ و ڕووی وەردەگرت. لە ڕاستیشدا هێدی بە جۆرێک هەستم بە دڵنیایی دەکرد کە پەیتا و زۆر ئازادانە بەو پەڕیکراوەی قسەم دەکرد و هەندێک جار زۆر بڵێیشی تێدەکەوت. ئەو دەمەشی کاتی وانەکان بەرەو تەواوبوون دەچوون. کەمێک زیاتر لام دەمایەوە و دەربارەی گەلێک بابەتی گرنگ پێکەوە دەکەوتینە قسەکردن و دەمەتەقێ و دەرگامان لەسەر زۆر باس و خواست دەکردەوە. وەک بیرکردنەوە زیرەک و قوڵەکانی برتراند راسڵ، هۆنراوەکانی ییتس و تامسن، شیکاری دەرونی چییە و چۆن کەڵکی لێوەردەگرین. ئیدی بۆ جۆرە لەو دەواازەیەوە بۆم هەڵکەوت کەڵکی زیاتر لەو پەیوەندیە وەربگرم. سەرباری ئەوەش ئەو دەمەتەقەیە یاریدەی تەواوی دام بۆ پەڕی بڕوا و ڕۆشنیەوە بدوێم. کاتێکیش بۆ یەکەم جار بە جیهانی ماتماتیک ئاشنا بووم بۆ خۆم بەوەدا ڕانەدەپەڕم و وێنە و کڵێشەکانی بکێشم. لەبەرەوەی فڕانسیسی برا مەرکی زیێدەتری لەسەر شان بوو بۆ سەر لە نوێدا ڕشنەوەی کتێبەکە. ناچار دەبووم بۆ ئەو کارە پەنابەرمەلای شوێنی برام. سەرباری ئەوەش شوێن بۆ خۆی لە قوتابخانە لەوانەی ماتماتیکدا زۆر باش بوو. هەم بۆشی دەکرا لەوانەی جەبر و ژمێریاریدا پشت و پەنایەکی زۆر باشی منیش بێ. شێن دەیزانی چۆن ئەو کارە ڕابپەڕێنێت. ئیدی زۆری نەبرد هەموو زەحمەتەکەی نایە سەرشانی خۆی و هەموو کارە دژوارەکانی بۆ ڕادەپەڕاندم. کاری من بە تەنیا گەیشتنە بنج و بناوانی وەڵامە ڕاستەکان بوو. هەوڵم دەدا چێژ و خۆشیەک لە هاوکێشە و سوود و قازانج و ڕێژە و ڕێژەی سەدی و ئەو شتانە وەربگرم. بەڵام هەرەوەندە بوو تووشی هێڵنج و سەرێشەیان دەکردم. دوجار هێواش بەرەو ئەوەی ڕاکێشام کە بۆ هەمیشەی ڕقم لە ژمارە بێتەوە. بەڵام لەوە خۆشترەوە بوو کاتێک هاتینە سەر بەشی ئەندازە بە پێچەوانەوە خۆشیم لێبینی. لە دۆزینەوەی گیر و گرفتی گۆشە و ئەنجامی تیۆرەکان لە زانینی 3 گۆشە و 4 گۆشە ئاسوودەیم وەردەگرت. نەمدەزانی بۆچی لەقێکی ماتماتیکم پێخۆشە و ئەوانی دی ڕقم لێ هەڵدەستێنێ. لە ڕاستیدا حەزمی دەبزواند و چەندین کاتژمێرم بە دیاریەوە دەبردە سەر. دوای ئەوە شوانەی زمانی لاتین هات کە بە خێرایی باوەشم بۆ گرتەوە و کەوتمە داوی شەیدابوون بە جوانی و شیرینیە و زمانە، بە نەرمی و لوسی دەربڕین و وردی و نازگی سێبەر و دەنگ و ماناکانی. دوای ساڵێک لە ڕاهاتن و ئاشنابوونم بە خوێندن لە ڕێگەی خوێندنەوەوە و بەهۆی زنجیرە جەنگەکانی گالی بە یۆلیۆس قەیسەر ئاشنابووم. بۆم دەرکەوت چەندێک بێزارکەرە ئەوەندەش خۆشی هێنا. خوێندنەوەم بەرەو ئەوە دەچوو بە شێوەیەکی تێر و پڕ و لێبراوانە وردە وردە لە ڕۆژگاری هاوچەرخ نزیک دەبووەوە. 2 ساڵ بەر لەوەی شیلا شوو بکات و بەرەو ئەمریکا گەشت بکات بەرگێکی زۆر گەورە و ناسکی سەرجەمکارەکانی ویلیەم شەکسپیری بە دیاری بۆ هێنابووم کە ئێستا بە یەکێک لە پڕشکۆترین گەنجینەکانی خۆمی دەزانم. ئەو ڕۆژم لە یادا بەر لەوەی گەشت بکات بۆ دوجار لە تیمارگەکە خوددا حافیزی لێکردین. داوای لێکردم ئەو بەشەی هاملێتی لەبەر خۆمەوە بۆ بڵێم کە ئەو زۆر دڵی پێی دەکرایەوە، هەم یان نیم. کاتێک ئەو دیالۆگەم گوتەوە هەموو ئەو منداڵانەی لە 14 ورمان وەستا بوون دەستیان کرد بە پێکەنین و هاوار. ئەو دەمەی شیلا لە بەردەم من دادانیشت، ئەڵقەی بووکێنیەکەی لەژێر ڕۆشنایی تیشکی و خۆردا لە پەنجەیدا دەدرەوشایەوە. ئاشنابوون بە جوانیەکانی دنیای شەکسپیر هەستێکی سروشتی شادی پێبەخشیم. زۆر جار لە گەرمەی خوێندنەوەی شانۆییەکاندا بۆ پەڕی هەناسە سواری و سەرسامیەوە بەرامبەر جوانی و ناسکی ئەندێشە و مەزنی و پتەویدا ڕشتنەکانی وچانێکم دەگرت. هەست و سۆزەکانی چەندێک دنیاگیرە و لە هەموو شوێنێک دەبینرێنەوە، ئەوەندەش تاقانە و زۆر تاکانەییە. جوانی ڕەهای بیرکردنەوە و توانە هونەریەکانی لە دەربڕیندا منی کوشتە بوو.
لەوەی دەکرد هەر لە توانای ئەودا بێت مێشکی مرۆڤ لە بەریەک هەڵبوەشێنێ و پارچە پارچەیان بکات و بیان خاتە بەر تیشکی ڕۆشنایی و نیشانی هەموو دنیای بدات. پێم وایە هیچ کەسێک لە پێش ئەویش و لە دوای ئەویشەوە بۆی نەکرابێت بە چەشنی ئەو پیاوە مێشکی ئینسان ڕوود بکاتەوە. دوای ئەوەش هەستم کرد بە خوێندنەوەی بەرنارد شۆ ئەگەر ناسینی شەکەسپیر وەکو هەڵکردنی شنەبایەک بێ لە ئاسمانەوە، ئەوە ناسینی شۆ وەکو هەڵکردنی بایەکی فێنکی دەریا بوو لە مانگی خاکە لێوەدا. سەرباری ئەوەی لۆژیکی ئەو هەندێک جار زۆر نالۆژیکی خۆی نیشان دەدا، خۆشحاڵ بووم بە ژیری و گاڵتە و گەپی پڕتەوسی. وام لێ هات هەستم بە نزیکێکی زۆر دەکرد لەگەڵی، لەوەی دەکرد وەڵامی بۆ هەموو کەسێک هەبوو بێت، لەوەی دەکرد بەو جۆرە بێت کە خەڵکی پێیان دەگوت خودانەناس. بەڵام پێم وابێت پتر لەوەی خۆی بڕوای بۆ خودانەناسیەی خۆی هەبوو بێت، زیاتر پەرۆشی ئەوە بوو خەڵکی بڕوا بە خودانەناسیەکەی ئەو بهێنن. بەوەی دەکرد ئیمانێکی شاراوی هەبوو بێت، یاخۆد بەلایەنی کەمەوە ئارەزوێکی بۆ ئەوە هەبوو بێت کە ئیماندار بێت و لەو دیوی بە خۆدانازینەکەیەوە خۆی حەشاردا بێت. بەدڵنیایی ناتوانم ئەوە هەڵبێنم لەبەرەوەی مێشکی ئەو لە سەر و بیرکردنەوەی منەوە بوو. بەڵام هەر وەک چۆن خەڵکی لە ڕاکردنی بەیانیان جوڵە و زیندوێتیان وەردەگرت، خوێندنەوەی دەقەشانویەکانی ئەویش بۆ من هەمان جۆری ڕاهێنان بوون. ئەو کاتانەی لە ماڵەوە لە ژوورەکەم و وایدا بنێ سەرقاڵی خوێندنەوەی یۆلیۆس قەیسەرم یاخود هەندێک پرسیار لە ئەندازە یان ژمێریاریدا بۆ خۆم دادەنێم. لە پڕێکدا ڕادەوەستام و بیرێکم لە هەموو ئەو کیژۆڵانە دەکردەوە کە دەشیا ڕۆژێک لە ڕۆژان بێنە سەر ڕێگەم. هەموو ئەو کیژۆڵانەی دەشیا سەمایان لەگەڵ بکەم یاخود هەرچۆنێک بووە وەکو چۆن پیتەر و پادی و براکانی دیم دەیکەن خۆشەویستیان لەگەڵ بگۆڕمەوە. ئەوەندە ئاسان نەبوو لە ژوورێ لەسەر کورسی و مێزێکدا بنیشم و خەریکی خوێندنەوە بم، یاخۆد سەرقاڵی خوێندنەوەی زنجیرە هێرشەکانی قەیسەر بم بۆ سەرگالی، خوێندنەوەی چاخەکانی ناوین، تەنانەت خوێندنەوەی شەکەسپیریش. منێشتا ئەو زەمەتەڕەوە لە ناو مێشکمدایە، منێشتا تەمەنم 20 ساڵە و بەدەر لە کتێب کە ئەفسوون و زیانەکانی پێدەزانم دەمەوێت لە چنگی ئەو زیانانە هەڵبێم و خۆم لە نەفرەت و سیحری ڕەشی خوێندنەوەی بەردەوام دەرباز بکەم و تینوی هاوڕێیەکم هاوڕێیەک لە پاڵمەوە بێت. لەو چرکە ساتانەدا هیچ باکم بەوە نییە ڕۆشنبیر بم یاخود درێژە بەنووسین بدەم. ئارەزووی ئەوەمە لە بەرەبەیانیەکی فێنک و خۆشی بەهاردا چێژ لە هەڵگەڕان بە شاخێکدا وەربگرم، یاخۆد لە ژێر تیشکی زیوێنی مانگدا و بەژێر باراندا بەرەو ماڵەوە بگەڕێمەوە و ئەو کیژۆڵە جوانانە ببینم کە لەسەر شەقامەت تەڕ و شۆراوەکان لە تەنیشتمەوە هەنگاو دەنێن. ئەو ئێوارەیەم بەیاد دێتەوە تەواوێک خەڵوەت نشین بووم و دڵم بەدەست پیتەر و پادیەوە خەریک بوو دەتەقی کە لەگەڵ نازدارەکانی خۆیان چووبوونە دەرەوە. من بە تەنیایی جێ هەڵدراو بووم و بەدەست خوێندنەوەوە دیقم کردبوو. بەو پەڕی بێزاریەوە نەمدەزانی خۆم بە چیەوە خەریک بکەم. فرانسیسی برام خۆی کرد بە ژووردا و بەنیازی کارکردن لە نووسینەوەی کتێبەکە هاتبوو بۆ لام. لە شوێنێک دانیشت و قەڵەمی بەدەستەوە گرت و چاوەڕوانی منی دەکرد. دەمزانی گەلێک شت هەبوو بیان لێم، شتێک هەبوو دەبوو گوزارشتی لێ بکەم، بەڵامەوە بوو لە شوێنێک داگیری خواردبوو بە ئاسانی نەدەهات. چاوەڕوانم کرد و بیرم کردەوە، بەڵام ئەوە بوو کەڵکی نەبوو. وشەکان هەموو خوار و خێچ و هەڵگەڕاو بوون و لەبار چووبوون. سرم دانەواند و ڕوانیمە دەستەکانم وەکو هەمیشە بێ فەڕبوون. دواتر بە خێرایی قاچی چەپم بەیاد هاتەوە. فرانسیس، لێرە بڕۆرە دەرەوە و بەرەو دۆزەخ بڕۆ، هاوارم کرد. فرانسیسی بەدبەخت سەرێکی هەڵبڕی و کەوتە تەماشاکردنم، هەروەکو ئەوەی بیەوێت بگری. فەرموو بڕۆرە دەرەوە. من گوتم. لە شوێنی خۆی ڕاست بووەوە و لەسەر و شانیەوە لێ ڕوانیم و هەروەکو کەروێشکێکی تۆقی و لە ژوورەکە ڕای کردە دەرەوە. خۆم فڕێدایە سەر چرپاکەم و پێڵاوی قاچی چەپم فڕێدا و بە قاچەکەی ترم تاکە گۆرەویەکەی قاچی چەپم داکەند و قەڵەمێکم خستە ناو هەردوو ئەم مستی پێمەوە و دەستم کرد بە نووسین. نووسیم و بەبێ وچان بەردەوام بووم و بەبێ ئەوەی ئاگام لە خۆم و چواردەورم بێ بۆ چەندین کاتژمێر لە کارکردن نەوەستام.
هەستم کرد کەسێکی ترم، چیدی نەئاسوودە نەبووم، چیدی کەسێکی بەدبەخت و داخراو نەبووم. هەستم بە ئازادی دەکرد، دەمتوانی بیر بکەمەوە، دەمتوانی بژیم، دەمتوانی دابهێنم. لە پڕێکدا دەرگای ژوورەکە کرایەوە و دکتۆر خۆی کرد بە ژووردا. لە شوێنی خۆم ڕاوەستام و قاچی چەپم خستە ژێر خۆم و هەوڵمدا بەدەمیەوە پێ بکەنم و بابەتێک دەربارەی ئاو هەوا و سەرمای ئەم ئێوارەیە بهێنمە پێشەوە. لەوە نەدەچوو تێبینی هیچ شتێکی کردبێ. هەرەوەندە بوو لە نزیکی ئاگردانەکەەوە دانیشت و دەربارەی هەندێک بابەتی ئاسایی ڕۆژانە دەدوا. دوجار هاتە سەر باسکردنی مەسەلەی کتێبەکە. تۆ دەبێت جارێکی دی بگەڕێیتەوە سەر بەکارهێنانی قاچی چەپت. ئەو گوتی بەدەم شەرمێکەوە قاچی چەپم لە ژێر خۆمدا دەرهێنایەوە. ئەم ماوەیە لە بیرکردنەوەی ئەوەدا بووم. ئەو گوتی و درێژەیدایە تاکەی ئاوا پشگەی بخەیت. بڕواناکەم نووسینەوەی کتێبەکە بۆ جۆرەی ئێستا کەڵکێکی ئۆتۆی هەبێت. وانییە من لەوە تێدەگەم. هەوڵ دەدەین لای ئیرین کۆلیس باسی نەکەین، بەڵام بەڵێن بدەیت لە شوێنی پێویستدا بەکاری بێنیت. هەستم بە خۆشی و ڕەهابوون کرد. هەرچۆنێک بێ بۆ کاتێکی کورتیش بێت دەتوانم خۆم بم. ئەگەر چی بۆم نەکرێت تام و چێژی سەما بکەم، بەڵام خۆ دەتوانم تامی داهێنان تاقی بکەمەوە. گوێگرانی خۆشەویستم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشی 15. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 16 و کۆتایی لە ڕۆمانی قاچی چەپم، لاپەڕا 265 بەناونیشانی گوڵە سوورەکان بۆ نازدار. ئەو ئاهەنگەی بێرڵ ئەیفز لە دوبلن سازی کرد بە یەکێک لە هەرە ڕۆژە خۆشەکانی ژیانم دەمێنێتەوە. هەر هەموو شتێک بە شێوازێکی زۆر سیر و ئەنتیکە ڕوویدا. لە نێوان خێزانە نائاساییەکەی دکتۆر کۆلیسدا کە منیش ئێستا یەکێکم لە ئەندامەکانی کوڕێکی بچکۆلانەی سلۆڤاکی هەنگاری هەبوو، دکتۆر لە شاری بێلسین هەڵی گرتبووە. منداڵێکی ڕاشپێستی قژڕەش بوو، چاوەشڵەقاوەکانی بەردەوام سەمایان دەکرد و شوێنیان بەخۆ نەدەگرت. کاتێک دکتۆر هەڵی گرتبووەوە زۆر نەخۆش بوو. بەم زوانەش هەر هەمان ئازارە کۆنەکە بۆ سیەکانی گەڕابووەوە و دەبوو نەشتەرگەریەکی گەورەی لە نەخۆشخانەی سنگ لە لەندەن بۆ ئەنجام بدرێت. بێرڵ ئەیفیزیش لەوەبەر لە دوبلن دەیناسێت و گەلێکی بەدڵدا دەچێت. ئیتر ناوە و ئەوەندەی بۆی هەڵبکەوێت پێی لێنابڕێ و دەڕوات بۆ نەخۆشخانەی سنگ سەردانی دەکات و لەوێ هەندێک گۆرانی میلی بۆ خۆی و ئەو خەڵک و منداڵانەش دەگوت کە لە قاوشەکەی ئەودا بوون. پاشنیوەڕۆیەک دکتۆر کۆلیس لە لەندەن دەربارەی ساڕێژبوونەوەی ئەو منداڵە کە نیوەی سی چەپی دەرهێنرا بوو ڕاوێژ بە گەورە نەشتەرگەر سێر کلێمەنس پرایس تۆماس دەکات. دواتر وا ڕێدەکەوێت هەردووکیان پێکەوە سەردانی قاوشەکەی بکەن و منداڵەکە لە نزیکەوە بەسەر بکەنەوە. کاتێک دەگەنە ئەوێ دەبینن گروپێکی مۆزیک لەوێ ئاهەنگێکیان ساز کردووە و بێرڵ ئەیفیزیش هەموو نەخۆشەکانی خستۆتە پێکەنین و گۆرانی گوتن. هەر کتوپەر دکتۆر کۆلیس لەوێدا ئەندێشەیەک بە مێشکی دادێ و داوا لە بێرڵ دەکات بۆ دەستگیرۆیی و شادی خستنە دڵی منداڵانی ئیفلیجی مێشک ئاهەنگێکی لەو جۆرە لە دوبلن ساز بکات. بێرڵ ئەیفیزیش هەر لەوێدا و بێ سێودوو خۆشحاڵی خۆی بۆ دەردەبڕێت. لە ڕێگەی گەڕانەوەیدا دکتۆر کۆلیس بۆ سەردانی من لایدا و هەموو ئەوەی ڕوویدا بوو بۆی گێڕامەوە. بیرۆکەکە بۆ جۆرەیە. ئەو گوتی و پاش وچانێک درێژەی بە قسەکانیدا. کارەکە بۆ جۆرەیە. بێرڵ ئەیفز گۆرانی بڵێ و منیش داخوازی لە خەڵک بکەم بە فریای منداڵانی ئیفلیجی مێشک ساردی نەنوێنن و هەرچی زووترە بێنە مەیدان. بەڵام پێم وابێت ئەوەی لێرەدا زۆر کاریگەری بخولقێنێت تۆ بیت کە لە جێی من ئەو ئەرکە ڕابپەڕێنیت. من؟ بەڵام چۆن؟ بە یاریدەی قاچی چەپت. ئەو گوتی قاچم؟ من گوتم. خەندەیەکی شیرین کەوتە سەر لێوەکانی و گوتی تۆ ئەو بەشەی یەکەمی کتێبەکەت تەواو کردووە کە تایبەتە بە فێربوونی پیتی ئەلف و پەیوەندی بەدایکتەوە پێم وابێت لەجێی ئەوەی کاتژمێرێک چەنەیان بۆ بدەم و باسی نەخۆشی ئیفلیجی مێشکیان بۆ بکەم ئەو نووسینەی تۆیان بۆ بخوێنمەوە شوێنی شیاوی خۆی بگرێت. بەڵام تۆ دەبێت لەگەڵم بیت و لەوێ لە پاڵمەوە دابنیشیت بۆەوەی ئەو خەڵکەی کە دێنە ئەوێ بزانن ئەوە نووسینی تۆیە نەک من. بۆ تاوێک قسەکانی ئەوم لە مێشکی خۆما هێناو برد. ئەوەم هێنایە پێشچاوی خۆم لەبەردەم لێشاوی حەشاماتێکی بینەردا دانیشتوم و سەدان چاو لێم وردەبنەوە.
ڕوخساری خەڵکانێکی نەناسرا و کە هەموو گیانیان پرسیار و تەماشا و لێوردبوونەوەی و بەجوڵە ئەنتیکە و سەیرەکانی مندا هەڵدەڕوانن. لە مەچەکە گۆجەکانم لە دەمی خوار و خێچم وردەبنەوە. کەمێک دوودڵی گرتمی. دکتۆر کۆلیس کە لەی سەری بەرەولایەکی شانی خوار کردەوە و کەوتە تەماشاکردنم. ئەندێشەکانی منی خوێندەوە. دەتوانی ئەو کارە لە ئاستۆی خۆت بگریت؟ ئەو گوتی بڵێ بێگومان دەتوانم. من ئەوەم ڕاگەیاند. بەڵام هەستم بە ترسانێکی سەیر دەکرد. زۆر بە خێرایی هەموو ئامادەکاریەکان بۆ ئاهەنگەکە گەیشتە کۆتایی و بۆنەکە لەلایەن ڕێکخراوی پەیوەندی ئەمریکی ئێرلەندیەوە پشگیری لێکرا و خەڵکانێکی زۆر گرنگ و دیاریش داوت کران. هۆڵی ئابردین لە هوتێلی گرێشام کە هۆڵێکی زۆر گەورە و خۆش بوو 500 کورسی تیاجێ دەبووەوە. بۆ ئاهەنگەکە دەستنیشان کرا. بلیت چاپ کرا و ئاگاداری لە ڕۆژنامەکان بڵاو کرانەوە و دنیایەک چاوپێکەوتن لەگەڵ گەلێک لەوانەدا کران کە خاوەنی تەوەرە و گۆشەی بەناوبانگ بوون. سەرتاپا شار لەو ئاهەنگە ئاگادار کرانەوە کەچی بەشێکی کەمی ماڵی ئێمە بەباشی ئاگاداری هەواڵەکە بوون. بەڵام هەر هەموو دەیانگوت دەبێ بین و گوێمان لە بێرڵ ئەیفز بێت. تەنیا دایکم نەبێت دەیگوت حەز دەکەم بێم و گوێم لە دکتۆر کۆلیس بێت کاتێک بەشێک لە کتێبەکەی تۆ دەخوێنێتەوە. بەڵام پێم وابوو ئەگەر هەموو ماڵی ئێمە و دۆست و هاوڕێیانی ماڵی ئێمە بلیتی چوونە ژوورەوەی خۆڕاییان پێ بدرێت ئەوە زۆر بە ئاسانی هەموو هۆڵەکە پڕ دەبێتەوە و شوێنێک بۆ لایەنگرانی ئیفلیجی مێشک نامێنێتەوە. چەندوچوونێکی زۆر بۆ چەند ڕۆژ لە ماڵی ئێمە درێژەی کێشا. بێگومان دایکم و باوکم هەر دەبوو ئامادە بن. دواتر پێگی خوشکم پێی لە کەوش نابوو ئەگەر لە تەنیشتی منەوە دانەنیشێت ئەوە بە هیچ جۆرێک ئامادە نابێت. مونای خوشکم و تۆمی هاوسەری بڕیاری ئەوەیاندا بوو بۆ خۆیان بلیتی چوونە ژوورەوە بکڕن. تۆنی و پیتەر و پادی و جێم و ئیمۆن و شێن و فرانسیس و دانی براشم دەیانگوت بە هیچ جۆرێک بلیت ناکڕن تاکو بە هیچ جۆرێک گوێبیستی من نەبن. لیلی و ئانیش ئەو بواران بۆ هەڵ نەکەوتبوو بیرڕای خۆیان دەرببڕن. بەڵام بەوە دەچوو لەسەر ئەوە کۆک بن کە هەر چۆنێک بووە ئامادە بن. دواتر مەسەلەی ئەوە وروژێنرا چۆن دوانیۆڕۆی ڕۆژی یەکشەمە هەموو ئەو ڕەشە خێزانە لە کرۆملێنەوە خۆیان بگێنە ناوەڕاستی شار بۆ شەقامی ئۆکۆنێڵ و لەوێوە چۆن من بگێنە هۆتێلی گرێشام کە هۆڵێکی دانیشتنی گەورەی لە دەواازەدا هەیە و هەمیشە پڕێتی لە خەڵک. مونای خوشکم گوتی باشترین شتێک ئەوەیە پاسێکی گەورە بەکرێ بگرین. هەرچۆنێک بوو لە کۆتاییدا هاوڕەیەکی خێزانەکە ناوی بەڕێز ماکیۆ بوو خاوەنی گالیسکەیەکی نەفەر هەڵگری گەورە بوو. بڕیاریدا بوو هەموو خێزانی براون بگوازێتەوە بۆ هۆڵەکە. ڕۆبی کۆلیس لە سەرێکەوە خوێندکارێکی کۆلیژی پزیشکی بوو. لە سەرێکی تریشەوە کوڕی دکتۆر کۆلیس خۆی بوو. گەنجێکی باڵابەرزی بە شان و شکۆی قشدرێژ بوو. پێڕاگەیاندم بەر لەوەی نەمایشەکە دەست پێ بکات کاری ئەو گواستنەوەی من دەبێت لە دەرگای پشتەوەی هۆتێلەکەوە بۆ سەر ئەو کورسی کە دەبێت لەوێ لە سەری دابنیشم. لە ئێواری ڕۆژی شەممەوە سەر لە بەیانی ڕۆژی ئاهەنگەکە ماڵمان هەروەکو چاخانەیەکی لێ هاتبوو. هەرچیەک دەهات و بێپرس خۆی پێدا دەکرد. هەر هەمووشیان پەیتا پەیتا پێکەوە قسەیان دەکرد و کەسیش ئامادە نەبوو گوێ لە کەسێکی دی بگرێت. دایکم لە ناوەڕاستی ژووری ناندینەکە لەبەر دەماندا وەستا بوو. چاکەتێکی پەڕی لە ماڵە دراوسەیەک بە سوڕ هێنا بوو تاقی دەکردەوە. هەر جارێکیش لە گۆشەیەکی تازەوە دەوەستا و تەماشایەکی خۆی دەکرد. بەو چاکەتەوە چۆن دەنوێنم؟ لەو کاتەدا هەر هەمومان ئاورمان بۆی دابووەوە. بێدەنگیەک خوار و ژووری گرتبووەوە و بەدەم نیگایەکی پڕ لە پشکنینەوە تەماشای ئەو خانمە نمایشکارەی بەردەممان دەکرد. کەس هیچی نەگوت. کەس نەیدەویست خۆی لە وەڵامدانەوە بە پرسیارێکی ئاوا دژوارەوە هەڵبقورتێنێت. دوجار پیتەر سەر لە نوێ ڕۆژنامەکەی بەردەمی خۆی بەرز کردەوە و چاوەکانی خۆی بڕیە سەر شوێنێکی ڕۆژنامەکە و زۆر بە سادەییەوە گوتی پێم وابێت لە دوێنێ شەوەوە ورچێک لە باخچەی ئاژەڵان هەڵات بێت. دایکم خۆی وا نیشاندا بە هیچ جۆرێک گوێ لە تێبینیەکەی پیتەر نەبووە و چوو کڵاوە لەندەنیەکەی دەرهێنا و لە پێش ئاوێنەکە کردیە سەری. مونای خوشکم ویستی فریوی بدات تاکو کەمێک لێوەکانی پێ سوور بکات و هەندێک بۆدرا لە ڕوومەتەکانی هەڵبسوێت. بەڵام دایکم گوێی بۆ ئەو داوایە شل نەکرد و ئارەزووی نەبوو خۆی بەو دا و دەرمانانە ژاراوی بکات. باوکی شم خۆی ڕازاند بووەوە. ئەویش دەستێک قاتی چاکەت و پانتۆڵی تازەی کڕی بوو لەگەڵ کڵاوێکی ڕەشی تازەبا و
کە لە بەشی سەرەوەی بە شێوەیەکی ناسک دەنوشتایەوە. بەو جلوبەرگەوە زۆر شایستە دەکەوتە ڕوو، کڵاوەکەش کتومت پڕ بەسەری بوو، گەلێکیشی لێ هاتبوو. دواتر دەستیان کرد بە گۆڕینی من و بەبێ ئەوەی بە هیچ جۆرێک ڕای منی لەسەر وەربگرن، بە هەر هەمویان دەستێک جلی ناسک کە بۆ ئاهەنگی ئێواران بگونجێت بەکرێ بۆیان هێنا بووم و بەبێ ئەوەی گوێش بە ناڕەزاییەکانی من بدەن، پیتەر و تۆنی جلەکانیان لەبەر کردم. دەبێت کەشخە بنوێنیت، ئەوان وایان پێگوتم. دوجار گالیسکەی نەفەر هەڵگریەکە کە 2 ئەسبڕای دەکێشا گەیشتە جێ و وەکو خێزانێکی پاشایی دوو تێدا دانیشتین، بەڵام ئەوە بوو هەر بەتەنیا نیوەی خێزانەکەمان لەوێدا جێگەی دەبەوە و ئەوەی شوێنێکی لەوێدا بۆ پەیدا نەبوو، دواتر بە پاس بەرەو ئاهەنگەکە کەوتنەڕێ. ئەوانیش بەشێک بوون لە براو براژنەکانم، خوشکەکانم و مێردەکانیان، خوشکەزا و برازاکانم کە هەر هەمویان دەستەیەک یاخود دەستە و نیمێکیان پێک دێنا. ئەوە بێ لە دۆست و هاوڕێکانیان، ئەوانیش دواتر هەموو گەیشت نەجێ. کاتێکیش هەر هەمویان لە سەر شەقامەکە دابەزین و پێکەوە دەستیان گرت، هەر بە لەشکرێک دەهات نەبەرچاو کە لە کاتی هێرش بردندا بن. بەر لەوەی بەرەو هۆتێلەکە بکەوینەڕێ، لەبەردەم ماڵی دکتۆر کۆلیزدا ئێستێکمان کرد و ڕۆبی کوڕی خۆی هاویشتە ناو گالیسکەکەوە. زۆر باش لەبیرم نەماوە ئایا ڕۆبی لە سەرڕانی کەسێک دانیشت یاخود کەسێک بوو چووە سەرڕانی ڕۆبی. هەرچۆنێک بوو گەیشتی نەبەردەم دەرگای هۆتێلەکە و لە پێشدا ئەوان هەموو لە دەرگای پێشەوە چوونە خوارەوە و دوای ئەوەش منیان بەرەو دەرگای دواوە بەڕێ کرد. من وام هێنا بۆ پێشچاوی خۆم کە زۆر قورس بم، بەڵام ڕۆبی کۆلیس زۆر بە سانایی دانەویەوە و منی باوەش کرد و بەبێ ئەوەی هیچ زەحمەتێک بخاتە بەرخۆی لەگەڵ خۆی بردمی. نمایشەکە هێشتا دەستی پێ نەکردبوو، پەردەکەش بەرز نەکرابووەوە و منیان لە سەر کورسیەک لە تەنیشتی دایکم و باوکم و پێگی و تۆنی و هاوسەرەکەی و شیلاوە دانا. لەو دیوی پەردەکەوە گوێم لە هەراوزەنای خەڵکی بوو کە لەو دەمەی خەریکی هەڵدانەوە و دادانەوەی کورسیەکان بوون، گفتوگۆیان بوو. دەمزانی لێشاوێکی گەورەی خەڵک لە هۆڵەکەدایە و هێندەی پێناچێت پەردەکەش هەڵدەدرێتەوە. هەستم بە بێزاریەکی زۆر دەکرد. خەڵکێکی زۆر هاتبوون، زۆر زیاتر بوون لەو ڕێژەیە کە بلیتیان کڕی بوو لەبەر نەبوونی جێگە بەرەو پشتەوەی ئێمە بەرەو پشتەوەی هۆڵەکەیان بردەبوون. تەماشای ئەم لاولای خۆم کرد و ڕوانیم ئێمەیان لە بەشی ڕاستی هۆڵی نمایشەکەەوە دانابوو. ناوەندی هۆڵەکەش بێجگە لە 3-4 کورسی کە لەو کاتەدا یەکێکیان سەرۆکی ڕێکخراوی پەیوەندی ئەمریکی ئێرلەندی لێی دانیشتە بوو، یەکێکی تریان جان هۆستن بەرهەمهێنەری فلیم و دکتۆر کۆلیس لە سەری دانیشتە بوون. ئەویدی بە چۆڵی مابووەوە. لە بەشی دواوەش خانمێکی زۆر بریقەدار و دڵڕفێن هەبوو، لەوەی دەکرد ئەستێرەی سینەما بێت و خەڵکانێکی شلەی کۆببوونەوە نامدەناسین. لە پڕێکدا لەو دیوی دەرگایەکی بچکۆلەوە کە کەوتە بووە تەنیشتی باڵێکی هۆڵەکەوە، چاوم چووە سەر دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش، دیمەنی کابرایەک کە لە سەرەتادا توانیم هەر چاکەتێکی گەورەی ئاڵتونی ببینم لەگەڵ پانتۆڵێکی سەوزدا و هیچی تر. دواتر دیمەنەکەم لەبەر چاودا ڕوون بووەوە. پێم وابوو لە ژیانمدا هیچ شتێکی ئەوتۆم بەو گەورەی و درەوشانەوەیەوە نەهات بێتە بەرچاو. ئەوەی سەرنجی ڕاکێشا بووم هەر بەتەنیا قەبارەی گەورە و زەبەلاحی پیاوەکە نەبوو، بەڵکو بەرزی باڵاکەشی لەوە دەچوو لە سەر ستونێک ڕاوەستا بێ کە 6 پێ لە ئاسماندا بوو بێ و قورسایی چەندین گاشەبەردی هەبوو بێت. ڕوخسارێکی دەم بەخەندە و ڕەنگۆڕۆیەکی زیوینی وەک مانگی هەبوو و چاوانێکی بچکۆلە و ڕیشێکی قەڵەمی و لەسەر شانێکی گیتارێکی هەڵگرتە بوو. بەلای منەوە زۆر پیاوێکی ئەندێشۆیی دەهاتە بەرچاو، هەروەکو ئەوەی ئەژدیهایەک بێ و لە چیرۆکە ئەفسانەیەکانەوە هاتبێتە دەرەوە و لە ناو خەڵکانێکی ئاساییدا ڕاوەستا بێت. ئەو پیاوەش بێرڵ ئەیفز بوو. هێندەی نەبرد پەردە هەڵکشا و نمایش دەستی پێکرد. خۆم بە قەراغی کورسیەکەوە گرت بۆ ئەوەی بتوانم خۆم بە پتەوی بهێڵمەوە. هەموو ئەوەی دەهاتە بەرچاوم ڕوخساری سپی کاڵەوە بووی حەشاماتی لە بن نەهاتووی خەڵک بوو، تەماشای منیان دەکرد. هەستم دەکرد سەرتاپا گیانم گەرم دادێ و پاشی تر ساردی دادێ. بە ئاگا بووم لە هەر جوڵەیەک بەبێ ویستی خۆم دەیبزواندم، ئەگەرچی بچکۆلەترین جوڵەش بوو بێ و ئاگاییشم بەرامبەر ئەو جوڵانە بە جۆرێک گەورە دەبوون کە ئازارێکی زۆریان
تێدا دەخڵقاندم. بەوەی دەکرد هەر بەتەنیا خۆم لەگەڵ ئەو ڕۆشنایە ئازاربەخشەی لەسەر ڕوخسارم پەرش بووبەوە لەسەر هۆڵی نمایش ڕاوەستا بم و بە چەشنی ئەوەی لە ژێر مایکرۆسکۆبێکیان دانابم و هەر جوڵەیەکیش کە من دەیان کەم لە چاوی تەماشا غافڵ نابن. هەستم دەکرد هەزاران چاو لە من وردەبنەوە و ئەو ترسە کۆنەش کە هەمیشە لەگەڵم بووە لە ناومدا هەڵدەداتەوە. زۆری نەبرد بێڕڵ ئەیفز دەستی کرد بە گۆرانی گوتن. دەنگێکی زۆر نەرم و تەڕ و نازک و سەرنجڕاکێشی هەبوو. بە تەرزێکی هونەری گۆرانی دەچڕی کە تا بڵێ بزوێنەر و پڕجوڵە بوو. لەگەڵ خۆی دەیجوڵاندی. چاوەکانم نوقاند و گوێم بۆ دەنگی شل کرد و بەو جۆرەش نیوەی ترسەکەم لەبیر چۆوە. ئەو دەمەی گۆرانی مێشکی کلکشین و گۆرانی بۆ قێک دڵداری دەکات و گۆرانی ئەو ماڵەی داپیرەمی لێی چڕی منی شووەک و هەموو ئەو خەڵکانەی تر لەگەڵی کەوتمە پێکەنین و دوجار وای لە هەموو ئەو خەڵکە کرد لەگەڵی بکەونە گۆرانی گوتن. پیرێژنێک هەبوو مێشێکی قوددا بوو. من نازانم بۆچی مێشێکی قوددا بوو. دوور نییە ئەو مێشە بیکوژێت. بۆم دەرکەوت منی شوەک و هەر کەسێکی دی لە هۆڵەکەدا گۆرانیم دەچڕی. بە جۆرێک پێدەکەنیم بە تەواوی هەر شتێک لەم دنیاەدا هەبوو لە بیرم کردبوو. دوای گەلێک لە دووبارەکردنەوەی گۆرانیەکانی لەسەر داوای خەڵکەکە لە پڕێکدا لە گۆرانی گوتن وەستا و سەر شانۆی بەجێهێشت. پەرپاشی ئەوەش سەرۆکی ڕێکخراوی پەیوەندی ئەمریکی ئێرلەندی ئەوەی ڕاگەیاند کە دکتۆر کۆلیس بە ناوی ڕێکخراوی ئیفلیجی مێشکەوە بابەتێک پێشکەش دەکات. دکتۆر لە شوێنی خۆی هەستا و بەرەو شوێنی گوتار خوێندنەوە چوو. خەڵکەکە هێشتا شوێنەواری خۆشی و پێکەنین بە دەروون و ڕوخساریانەوە مابوو. هێندە ئاسان نەبوو بتوانێت سەرنجیان بۆ خۆی ڕابکێشێت. دەستنووسەکەی منی لە گیرفانی دەرهێنا و لە سەر مێزەکەی بەردەمی دانا. من نامەوێت هیچ وتارێکتان پێشکەش بکەم. ئەو گوتی. کەمێک وەستا و جارێکی دی گوتی هەروەها هیچ تکا و داواکاریەکیشتان لێ ناکەم. من هەر بەتەنیا شتێکتان بۆ دەخوێنمەوە ناخی مرۆڤێکتان بۆ دەخاتە ڕوو کە دووچاری ئیفلیجی مێشەکاتووە. ئەوەی لە بەردەستمدایە بەشی یەکەمی سەربوردەی ژیانی کریستی براونە. دەستێکی بەرەولای منەوە هەڵبڕی و گوتی بە قاچی چەپی نووسراوە. دەستی کرد بە خوێندنەوەی. بۆ چەند خولێکی سەرەتای خوێندنەوەکەی هێشتا هەر دەنگەدەنگێک لە ناو بینەرەکانەوە دەهات. خەڵکێک جێگۆڕکەیان بە قاچەکانیان دەکرد و لەبەر خۆیانەوە دەکۆکین. پیاوێکم بینی ڕۆژنامەی بەیانیانی دەخوێندەوە. دیار بوو بۆ ئەوە هاتبوو کە گوێ لە ئاهەنگ و گۆرانی بگرێت، نەک گوێ بۆ وانەوتنەوەیەک شل بکات دەربارەی ئیفلیجی. هێواش لەگەڵ بەردەوامبوونی دکتۆر لە خوێندنەوە جوڵە و دەنگەدەنگ بەرەو نەمان دەڕۆی. بێدەنگی باڵی بەسەر خەڵکەکەدا کێشا، بێدەنگێکی تەواو کشومەت. تەماشایەکم ڕەوانەی خوارەوە کرد بۆ سەر و ڕوخسارانەی لە بەردەممدا دانیشتبوون. تێبینی ئەوەم کرد کە چیدی ئەو ڕوخسارە پڕ لە پرسیارانەی کەمێک لەمەو بەر نەبوون کە بە دوو چاوی پڕ لە تەماشاوە لەیان دەڕوانیم، بەڵکو خەڵکانێک بوون بە گیانێکی هاوڕێیانە و پڕ بایەخەوە داهاتنە پێشچاوم. چیدی لەوە نەدەچوو لە من بڕوانن. چاویان بڕی بووە سەر دکتۆر کە سەرقاڵی خوێندنەوەی نووسینەکەی من بوو. هەموو گیانیان یەک پارچە ببووە گوێ. من هێشتا هەر شڵەژا بووم و لەسەر شانۆ لە پێشی ئەو خەڵکەدا قوت بوومەوە و گیانم پڕی بوو لە نائارامی. بەڵام زۆری نەبرد منیش کەوتمە گوێگرتن. لەگەڵ شلبوونی ئاگایم بۆ گوێگرتن هەرچی نیگەرانی و نائارامیەکم هەبوو لە شوێنی خۆی ڕەوینەوە. هەرزوو دەستە گۆج و نامۆکانم کە لەسەر ڕانم دامنابوون و دەمە خوار و خێچەکەم و کە لە سرە لەرزیوەکەم لەیاد کردن و کەوتمە گوێگرتن. ئەوە ڕێی تێدەچێت. من لەسەر تەختەی شانۆ لە تەنیشتی دایکم و باوکمەوە لە ئامادەی ئەو خەڵکە بێشومارەدا دانیشتوم و گوێ لە گێڕانەوەی ڕۆژگاری منداڵی خۆم دەگرین. ئایا ڕێی تێدەچێت ئەو هەموو نووسینە مندام هێنابێت؟ ئایا هەموو ئەو هەست و سۆزە قوڵە لە مێشکی منەوە هەڵقوڵیوە؟ هەر بەوە دەچوو من خەون ببینم. گوێم شل کرد و ئەو ڕۆژەم بیرهاتەوە، ئەو ڕۆژەی مانگی بەفرانبار کە دایکم لە تەنیشتمەوە لەسەر ئەرزەدارینەکەی ژووری ناندینەکە چۆکی دادابوو بانگی لێ دەکردم کۆڵ نەدەم. ئەو ڕۆژەی بۆ یەکەمین جار و بە کوتە تەباشیرێکی بچکۆلانەی زرد بە قاچی چەپم یەکەمین پیتی ئەلفم کێشا. براکانم بیرکەوتەوە. ئەو ڕۆژەی تۆنی برام لە پشتی درەختێکەوە ڕووتی کردمەوە و
دەرپێ کۆڵە گەورەکەی جێمی لەبەر دەکردم و لەناو ئاوی کەناڵەکەدا فێری مەلەی کردم. لەو کاتەدا جێمی بەدبەختی برام لە تەنیشتمەوە وەستا بوو دەگریا و دەنووزایەوە و دەیگوت پێتان دەڵێم هەر بکەوێتە ئاوەکەەوە بە ساقی دەرنایەتەوە. ئەو ڕۆژە شومەی بۆم دەرکەوت بە درێژایی ژیانم ئیفلیج و پاککەوتە دەبم. ڕۆژانی وێنە کێشان و شەوانێکی دوور و درێژی پڕ لە تەنیاییم کە لە ناو چرپای نووسنەکە بە غەمگینیەوە ڕادەکشام و پیتەری برام لە تەنیشتمەوە لە ناو تاریکیدا بە کپیەوە دەیپرخاند. لۆندرێسم بیرکەوتەوە بە خۆی و تیشکی ئەو مۆمانەوە کە لە بەردەم مەشکەوتەکەدا پرتەپرتیان دەکرد. شیلام بیردەکەوتەوە کە بەیانیانی مانگی بەفرانبار دەهات بۆ تیمارگە و ڕەشەبا یاری بە قژە خاوەکەی دەکرد و تنۆکی باران بەسەر ڕوخساریدا دەتکانەوە خوارێ. لە پڕێکدا بە ئاگا هاتمەوە ڕوانیم دکتۆر لە خوێندنەوە وەستا و تەواوی خوار و ژووری هۆڵەکە نیشتبوونە ناو بێدەنگی. سەرنجم چووە سەر کەسێک لە ڕیزەکانی پێشەوەدا دەگریا. بەرەوە شوێنە لام کردەوە کە دایکم لە تەنیشتمەوە ڕێک و بێجوڵە وەستا بوو، چاوەکانی دەدرەوشانەوە. تەماشایەکی باوکم کرد بەدەستێکی کڵاوەکەی گرتبوو، خەریک بوو دەیگوشی و بە جۆرێکی تەواو تازە لێمی دەڕوانی. هێشتا هۆڵەکە نوقمی بێدەنگی بوو. دواتر دکتۆر کۆلیس بەرەو لای من هات و دەستەکانی خستە سەر شانم و دەیویست یاریدەم بدات لە سەر قاچەکانی خۆم ڕابوەستم. زۆری نەبرد لە هەموو شوێنێکەوە چەپڵە ڕێزان دەستی پێکرد. چەپڵە ڕێزان تا دەهات بەرز و بەرزتر دەبووەوە و هەروەکو شەپۆلەکانی دەریاوا بوو هێواش هێواش لەگەڵ خۆی دامان بپۆشێت. لە پڕێکدا کەسێک لە ناو خەڵکەکەوە هاتە دەرێ و باوەشێک گوڵی لەگەڵ خۆی هێنابوو. دکتۆر کەمێک خۆی نوشتاندەوە و باوەشە گوڵەکەی لێوەرگرت و بەرەو ئەو شوێنە چوو کە دایکمی لێوەستا بوو. دەستی هەڵبڕی و خەڵکەکە لە دوایەوە لە چەپڵە ڕێزان و هاوار هاوار وەستان. وابزانم ئێوە هەمووتان لەسەر ئەوە کۆکن. کەمێک وەستا و تەواو ڕووی لە خەڵکەکە کرد و ئەو جاگوتی تەنیا شتێک کە دەبێ لە یادمان نەچێ ئەوەیە ئەم باوەشە گوڵە پێشکەش بەخات و براون دەکەین. ئەم گوڵانە بۆ ئێوە ئەی دایک. لەگەڵ کڕن و شپردنێک بۆ دایکم باوەشە گوڵەکانی پێشکەش کرد. چەپڵە ڕێزان و هاواری خۆشی جارێکی دی دەستی پێکردەوە. سەرێکم هەڵبڕی و هەموو براکانم دی، جێمی و فڕانسیس و پادی و پیتەر و شێن. لە پشتەوە لە ڕیزێکدا وەستا بوون و بەو پەڕی گوڕ و تواناوە چەپڵیان لێدەدا و لە خۆشییان هاواریان دەکرد. دایکم باوەشە گوڵەکانی وەرگرت و کتومت هەروەکو دایکێکی شازادەی دەنواند. هەروەکو ئەوە وابوو هەموو ڕۆژێک لەسەر ئەوە ڕاهات بێت باوەشێک گوڵی پێ بدرێت. ڕوانیم ڕوخساری سووری دەنواند. نەمدەزانی بەهۆی چاکەتە پەڕەکەی بەریەوە بوو یاخود بەهۆی گوڵەکانەوە بوو. لە تەنیشتی دایکمەوە باوکم وەستا بوو، شانەکانی خەریک بوو شۆڕ دەبوونەوە و سەرە قژڕ و تاوەکەشی بەلایەکدا لار دەبەوە. لەو کاتەدا دایکم باوەشە گوڵەکانی بەدەستەوە گرتبوو، لە خۆی نزیک کردنەوە و گوێم لێبوو بە سرپەیەکی کەمێک بیستراوەوە لەبەر خۆیەوە گوتی دەتوانیت پادی کەمێک سرت بەرز ڕابگریت؟ باوکم خۆی ڕاست کردەوە، بەڵام لەو کاتەدا کڵاوەکەی لا دەست کەوتە خوارەوە. پێگی کڵاوەکەی بۆ هەڵگرتەوە. جارێکی دی بێڕڵ ئەیفز گەڕایەوە سەر شانۆ و دەستی کردەوە بە چڕینی هەندێک لە گۆرانیە فۆلکلۆریەکانی ئێمەی ئێرلەندی. نازدار بەو هەموو جوانیەوە هات و تێپەڕی. ئەو گۆرانیە بەناوبانگەی خۆی گوتەوە بە ناوی نازدارێکی ئیسپانی. ئێستا زۆر شاد و ئارام بووم. دەمتوانی پشوو بدەم و بە تەواوی چێژ لە گۆرانیەکان وەربگرم. لەسەر کورسیەکەم پاڵم لێدایەوە و قاچە چەپە پیرەکەشم لەسەر ئاوازی گۆرانیەکە جێی بەخۆی نەدەگرت و بەردەوام دەجوڵایەوە. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی قاچی چەپم. سپاس کە تا ئێستا لەگەڵ منامانەوە. ئەم ڕۆمانە فێری کردین کە هەمیشە هیوایەک هەیە، بۆیە تەمەناکەم هیچ کات بێهیوا نەبین. وەک دەوترێت لە پشتی هەوری ڕەشەوە خۆری گەش هەیە. ئاسوودە بن.
کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. شنەوە گەورەترین کتێبخانەی دەنگی لەسەر ئاستی کوردستان و عێراق، شانبەشانی کتێبخانە جیهانیەکان سەدان سەرچاوەی لە بوار و ڕەهەندە جیاجیەکان بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی لەخۆ دەگرێت. سەرەڕای ساڵانە ئامادەکردنەوەی پرۆگرامی خوێندن هەل لە قۆناغی یەکەمی بنەڕەتیەوە تاوەکو 12هەمی ئامادەیی و تۆمارکردنی سەرچاوە گەلێکی زانستی بۆ خوێندکارە نابیناکانی بەشە جیاجیەکانی زانکۆ. هاوکات بۆ شاعیرەکان و نووسەرەکان و وەرگێڕەکان کە خوازیارن بەرهەمەکانیان بە شێوەی دەنگیش لەگەڵ نووسراودا بڵاو ببێتەوە. شنەوە بێ بەرامبەر بە کواڵیتێکی بەرز و کاری تایبەت بەرهەمەکانیان بۆ تۆمار دەکات. شنەوە مەشخەڵی هۆشیاری نابینایان، پێشەنگ بۆ خزمەت گەیاندن بە بواری خوێندن، ڕۆشنبیری و معریفی هەمووان. خوێندکارە نابیناکان، خوێنەرە نابیناکان، خوازیارانی خوێندنەوە بە شێوەی دەنگی دەتوانن لە ڕێگەی ئەم ناونیشانەوە سوود لە بەرهەمەکان وەربگرن. یەکێتی نابینایانی کوردستان، ماڵبەندی گشتی، سلێمانی، شەقامی 16 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵین. ژمارەی تەلەفۆن 328 71 97. شنەوای دەنگی.